وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەنساق و سەلامەت بن. ئێمە بەردەوامە بین لە بەرگوزارکردنی دادگاهای نەمادینی هەڵەبجە و حزورە ئێوە و شەهادەتەکانە ئێوە و کردنەوەی ئەبعاد مختلفە ئەم جەریانە. لەوانەیە ئەکسەریەتە مردمە ئێمە نە ئاگادار بێ لە دنیای ئەمڕۆ نە لە دنیای گوزەشتە و نە تێبگات لەوەی کە ئێمە بەمانە ئێژین دادگاه زەرورەتە ئەم دادگا چییە. ئەم جۆرە دادگا نەمادینانە بەرگوزار کریاگە لە جەهانە و بۆ ئەوەڵین بار ژان پۆل سارت و بەرتراند ڕاسل ئەم دادگا نەمادینیانە لە لەندەنە بەرعەلەیهە جنایاتە ایالاتە متحدەیە ئەمریکا لە ڤیەتنامە بەرقەرار کرد کە 2 ساڵی پێچوو و توانی تەئسیراتێکی ئەمیق و بسزا دابنێت لەسەر ئەفکارە عمومیە جەهانی. توانی ئەبعادە جنایاتە ایالاتە متحدەیە ئەمریکا بەرعەلەیهە مردمە ڤیەتنام بەڕەسی بکات و متقابە ئەوە ئەم دادگانە بۆ ئەمریکای لاتینیش بەرگوزار بوو. وەختێک جامعەیە جەهانی یعنی نظامە سوڵتەی جەهانی بە تەمامی مؤسساتەکەی و لە هەڵگیرساندنە جنایەتە بەرعەلەیهە بەشەر سیستەماتیک عەمەل ئەکات، ئینسانەکان وەختێک ئەزانن کە هیچ دادڕەسیەکیان نییە حەدە ئەقەل بۆ خاتری ئەوەی کە خۆیان لە ئەبعادی موسیبەتێکە بەرقەرار بووگە ئاگاهون و ئیشرافە کاملیان بێت و بتوانن تەمهیداتێ بگرنە بەرەوە تا خۆیان بەر بەم فاجعانە بگرن. بۆیە ئێمە لە کوردەوارە خۆمان بۆ یەکەم جار ئەم ئەرکەمان گرتە ئەستۆ تا بەرەبەرە مردمێک کە لەم مەسائلە و لەم اتفاقاتە حزوری بووگە بەشدار بێت و بە هاوکاریە ئەوان ئەبعادە حەقیقی و واقعیە ئەم داستانە بناسێ. من لە شەوانە ئایندەیشە ئەگەر مەغدور بووێ مەفات دێکە لە دادگاکانە ژان پۆل سارت و بەرتراند ڕەسڵە کە بە حزورە سەرانە گەورەی دنیا بەڕەسی بوو بەحسەکەم. ئەگەر ئێمەی ئومەتە کوردی ئەو ئیمکاناتەمان بوایە، جامعەیەکی زیندومان بوایە، جامعەیەکی حەق تەڵەبمان بوایە، شاید بە کۆمەکە مردم ئەکریا شوێنێک هۆڵێک بگیرێت، شەرایط ئامادە بکرێت بۆ حزوری شاهدانە مختلف، دەستەندەرکارانە مختلف تا ئەم دادگا بە شێوەیەکی چڕوپرتر مهمتر بڕواتە بەرەوە. بەڵام ئەوەی کە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆیەکە یەک هەڵگرتنە ئارشیڤێکە لە مردمانێک کە ڕەنگ و دەنگیان نەبووگە، کردنەوەی ئەبعادێکی واقعی لە جەریانە کەس کە تا بە ئەم دەقیقە بە شێوەیەکی سیستەماتیک سەرپۆشی لەسەردان ریاگە. ناوبردن لە هەڵەبجە بە عنوانە کارەسات دەقیقەن بۆ مەخفیکردنە ئەبعادە ئەم جینۆسایتەسە. ئەم جینۆسایدە کە پێی ئێژن کارەسات یعنی حادسە یعنی ئەوەی کە هیچ کەسێک لێی خەبەردار نەبووگە. بۆیە ئەوانەی کە بەناوە ئەحزابە کوردی ئەم ناوەیان یا لەسەری وەوتیان پێی کارەسات ئامدانە گەرەکیانە بێژن نە ئێمە خەبەرمان بوو، نە دەوڵەتە ئێران خەبەری بوو، نە ایالاتە متحدەیە ئەمریکا خەبەری بوو. ئەم اتفاقە لە خۆیەوە کەوت، هەروە لە خۆیەوە ئەم اتفاقە کەوت. بۆیە پێئێژن کارەسات تا تۆ سوال نەکەی بێژی تۆ ئاگادار بووی، تۆ ئەتزانی و کارە تۆ ئەمە بوو کە خەڵک لە هەڵەبجە بێڵی تۆ تا خەڵک بیتە کوشت. من بەر لەوەی کە مامۆستا سۆران لوقمان ئیسماعیل تەشریف بێرێت و ئومیدوارم کە لە دیبەیتەکە ئەبوێت کورتەگوزارشێک بدەم لە شەڕە نێوانە ئێران و عێراق، کورتەگوزارشێکی خاو کە بعدەن من لە توو لە دادگاکە محاولە ئەەکەم لە زوانە هاشمیە ڕەفسەنجانی و محسن ڕزایی و ڕەوایەتە فتح جمهوری ئیسلامی و ئەبعادە مختلفە شەڕ ئێران و عێراق کە ڕەبتی هەست بە ئەم داستانە هەڵەبجە بەڕەسی بکەم. هەرەوەنە بە ئێوە بێژم ئەمەلیاتە هەڵەبجە و ئەو ئەمەلیاتەی کە سفاهە پاسداران و
نیروی هەوایی ئەرتەش و نیروی زەمینی ئەرتەش جمهوری ئیسلامیشی تیا بوو بە ناوی عملیاتی وەلفەجری 8 ناونریا. عملیاتە وەلفەجر 8 دوای عملیاتەکانە کەربەلای 56 شکستی خوارد جمهوری ئیسلامی و قەلوڕقەمێکی فرە کریا بۆ منتەقەیە هەڵەبجە ناوزەد کریا. بزانن من بارها بیستگمە لە زار ئەوانەی کە خەڵکە شارە هەڵەبجەن و بۆ نمونە فاو تێرنەوە. هاوردنەوەی فاو کارێکی غەڵەتە بۆ خااترەوەی کە فاو لە ساڵ 1364 ئێرانی و هجریە شەمسیە لەلایەنە نیروەکانە مسلحی جمهوری ئیسلامی فتح کریا. مهمی و ئەهەمیەتی فاو لەوە بوو کە ئێران نیەتی بوو کە بە دەستڕەسیە بە فاو بتوانێت ئەم قەسریش بگرێ و بتوانێت بە مەیادینە نەفتی عێراق و تەنیا گوزەرگاه دەریایی عێراق دەست پەیدا بکەوە تەسەلوتی بەسەر کوێیتیشە هەبێت. شۆرای سەرانە عەرەب بخاتە تەحتە فشارەوە. ئەوە بوو کە سەدام حوسێن یا ئەرتەشە عێراق بۆمبە شیمیایی لە فاو بەکار هاورد و ئێران ئیعلامی کرد کە 8,000 نەفەر مەسدومی هەست لە فاوە، نەک مردگ، مەسدومی هەست. ساڵ 1364 ئەمما عملیاتە ئازادسازیە فاو تەوەسۆتە ئەرتەشە عێراق 28 فەروەردینی 1367 یعنی کەی؟ یعنی 28 ڕۆژ دوای لەیدانە بۆمبە شیمیایی لە هەڵەبجە. یعنی فاو 2 ساڵ لەدەستە ئێرانیەکان بووگە و لە 28 فەروەردینی 1367 لەلایەن ئەرتەشە عێراق و گیریاوە. ئەمما دەوڵەتە جمهوری ئیسلامیە ئێران مدعیە ئیدعاءەکە کە شکستەکانە ئەواخرە شەڕی باعث بوو کە لە تیرمانگی ساڵی 1367 ئەو مەناتقەی کە بە درێژایی 1200 کیلومتر مربع لە منتەقەی شمالە عێراق و کوردستانە عێراق بوو تەخلیەکە بدونە هیچ دەرگیریە. یعنی ئەرتەشە عێراقی هیچ تەلاشێکی نەکرد ئەو منتەقەیە کە ئێران تحتە ناوە عملیاتە وەلفەجر 10 لە 5 ڕۆژە گرتی لە ئێرانی بسێنێتەوە و ئێران خۆی تەخلی کرد و خۆی چووە دەرەوە. و ئەمما نوکتەیە مهمتر قەتنامەی 598 یا میساقە 598 لە 27 تیرە 1366 لەلایەنە شۆرای ئەمنیەتە سازمانە ملل متحد دەرئەکرێ. ئەمما 29 تیرە 1367 ئێران قەتنامەیە سازمانە ملل متحد قبول ئەکا وەختێکە خاکە عێراقیشی لەدەستداکە. یعنی هەڵەبجەیشی چۆڵ کردگە، یعنی دەمێکە هەڵەبجەی چۆڵ کردگە. و ئەمما مەفادە قەتنامەی 598 چییە؟ من بە کورتی مەفادە قەتنامەی 598 ئەخوێنمەوە کە قەتنامەی 598 شۆرای ئەمنیەت از قەتنامەهای شورای امنیت است که در 29 تیر 1366 برای پایان دادن به جنگ ایران و عراق صادر شد. این قطعنامه از نظر کمی و تعداد واژه‌های به کار گرفته شده مفصل ترین و از نظر محتوا اساسی ترین و از نظر ضمانت اجرایی قوی ترین قطعنامه شورای امنیت در مورد این جنگ بوده است. خب متن قطعنامه:
در 20 ژوئیه 1987 با ابراز نگرانی عمیق از اینکه با وجود درخواستایش برای آتش بس منازعه بین جمهوری ایران و عراق با تلفات سنگینتر انسانی و ویرانی‌های بیشتر همچنان ادامه دارد، با ابراز تأسف از آغاز و ادامه این منازعه، همچنین با ابراز تأسف از بمباران مراکز کاملا مسکونی غیر نظامی، حمله به کشتی‌های بی‌طرف و هواپیماهای مسافربری، نقض حقوق بین المللی درباره بشردوستی و سایر حقوق مربوط به درگیری‌های مسلحانه و به ویژه به کار بردن سلاح‌های شیمیایی که برخلاف تعهدات مذکور در پروتکل 1925 ژنو میباشد، با ابراز نگرانی عمیق از این که تشدید و گسترش بیشتر منازعه ممکن است وقوع یابد، با اتخاذ تصمیم پایان دادن به کلیه عملیات نظامی بین ایران و عراق و با اعتقاد به این که منازعه بین ایران و عراق باید به نحو جامع، عادلانه، شرافتمندانه و پایدار حل شود، با یادآوری مجدد مقررات منشور ملل متحد و به ویژه تعهد کلیه کشورهای عضو که اختلافات بین المللی خود را از راه‌های مسالمت آمیز و به گونه‌ای که صلح و امنیت بین المللی و عدالت دچار مخاطره نگردد حل نماید. قطنامه‌یەکی تەواو نەرم و ناسک. مهمە کە تۆ مەتنەم قەتنامە بزانە لەم قەتنامە وتی کە ئێمە نیگەرانین لەوەی کە کاری ئەم شەڕەیتە تەواو چەپەڵ بووگە، شارەکان بمبارانەکەن، شارە سیڤیلەکان بمبارانەکرێن، مقرراتی شەڕ ڕعایەت ناکرێت و حتا چەکە شیمیایی بەکارە برێت. هەر بۆیە ئەوە باشترە کە ئێوە ئاگربەسێک بکەن و اختلافات خۆتان لە ڕێگەی مساڵمەت ئامیز و ئاشتی خوازانە حەلکەن. قەتنامەی شۆرای ئەمنیەتە سازمانە ملل متحدە 598 بە تۆ سابت دەکات ئەم قەتنامە هیچ واکنشێکی تنیتیان نیە، هیچ محکومیەتێکی تەرەفەینی دەرگیریتیان نیە، نە عێراق نە ئێران، و هیچ کەسێکیش محکوم ناکرێت بە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت، و ئەمە ساڵێک بەر لە هەڵەبجەس، چەندین مانگ بەر لە هەڵەبجە، 8 مانگ 9 مانگ. هەر بۆیە مەتن ئەم قەتنامە دقیقاً ئەوە بە تۆ ئێژێت کە ئێشێ هەڵەبجە دروستکەن تا قەتنامەکە قبوڵ بوێت. بڕۆن دەلایلە سپای پاسداران بخوێنەوە. سپای پاسداران ئێژێت گرتنە هەڵەبجە هەدەف سیاسی واتیە، چون ئێمە وەختێ فاومان گرت نەمانتوانی وەکو بەڵگەی سیاسی ئستفادەی لێ بکەین بۆ منازەرە. هەروەکە دوای ئەوەی کە ئێران لە 27 تیری 1367 قەتنامەی 598 قبول کرد، ئەرتەشە سەدام حوسێن تا دەواازەکانی ئابادان دووبارە چووە. بۆ خاترەوەی ئەرتەشی سەدام حوسێن دووبارە باسازی کریابوو لە ساڵ 1367. خب متن قەتنامەی 598 بە تۆ ئێژێت اتفاقێکی دڵتەزێن صرفەن نەمایشی ئێشێ بکەوێت تا ئەم متنی قەتنامە بتوانێ ئیجرایی بوێت و زەرورەت پێیاکە. یعنی تەماشاکەن کەسە سڤیلی یەکتری ئەکوژن، خەریکن کەسی سڤیلی یەکتری تیکە تیکەکەن، خەریکن کارهای غیرە ئینسانی ئەکەن، خەریکن لە چەکە شیمیایی ئستفادەکەن، باشترە کە ئەم شەڕە ڕاگرن. هیچ تهدیدێکی ئیجرایی لە پشتۆ نەبوو، هیچ محکومیەتێکی تەرەفەکانی دەرگیرە لەم شەڕەی تیان نەبوو. بڕۆن خاتراتە سەرانە سپای پاسداران لەم ئەمەلیاتە بخوێنەوە. ئەمەلیاتە وەلفەجرە 10 کە فقط سپای پاسداران نییە، ئەرتەشیشی واتیە و نیروی هەوایی ئەرتەشیشی واتیە، گۆردانەکان و تیپەکانێک کە لەمە شرکەتیان کردگە لەم ئەمەلیاتە، و سەراحەتەن ئێژێت ئێمە لە منتەقەی جنوب کڵاپسمان کردبوو و نەمان ئەتوانی هیچ ئەمەلیاتێ بکەین. ئەمە ئێوێت و بەهانەکەی
بەڵام لە شمالە بەڕاحەتی ئەمانتوانی عملیاتکەین، لە شمالە ئەمانتوانی بەڕاحەتی ئەمەلیاتکەین. تەوەجۆ ئەفەرمون و تەواوی عملیاتەکەشی بەحسی قارەمانەتی خۆیانە کە لە 4 مەرحەلە عملیاتیانە کردگە و هەدەفیشان ئەوە بوو سەردە دەربەنی خان بگرن، بتوانن سلێمانی بگرن، بەڵام لە بیریانەیە کە لە ئەوڵ و تەواوی کاریانە مەسە فەتح شارە هەڵەبجە بکەن. ومتقاعب ئەوە پەیام ئایەتوڵڵا خومەینی دوای فەتح هەڵەبجە و دوای بمبارانە شیمیاییەکە. دکتۆر لوقمان ئیسماعیل ئەگەر لە دیبەیتەکە تەشریفتان هەست و ئەگەر دەنگە من ئەبیسن، ئەگەر کەسێ لە کەنارتانە داوا بکەن کە کامێراتان پێ بدە، من ئێوە نابینم. کاک تەهای خوسرەوی زاهران، کاک لوقمان ئیسماعیل، مامۆستا لوقمان ئیسماعیل نێنە ناوە دیبەیتەکە ئێمە. ئەگەر تەماسێکی لەگەڵا بگرن خراپ نییە. خراپە ئەم جۆرە کارانە مەسە کە ئێمە خەبەرمان لە یەکتری نییە. ئێستا من وامە وازێتەکان نازانم ئێشێ من دیبەیتەکەم خۆم بیکەم یا کەسێ حتمما بەشدار ئەوێت، چون بەرنامەکە ئێمەی شێویە بخاترەوەی مامۆستا لوقمان ئیسماعیلمان هاورد کە بەر لە گشتیان قسە بکە، وەلی خۆب زاهرەن تەشریفی نییە. تەشریفی نییە. کاک تەهای خوسرەوی بە چ ناوێک بەشداری کردگە لە ناو ئەم دیبەیتە؟ من نازانم دەنگەکەم دیلەی هەست دێر ئەگا بە ئێوە، وەلێ ئەوە ئەم دەنگانە ئارشیڤەکرێت، مەجالە وێسیانە زیاتر نییە، تەکلیفە ئێمە ڕۆشنکەنەوە. ئەگەر تەکلیفی هەست با تەشریف فەرموویت وە کامێرا بگرێ، ئەگەر نێسی کە ئێمە بڕۆین بەرنامەکانە خۆمان جێبەجێ بکەین. کاک وەحید بە چه ئایدیەک تەشریفیان هەست؟ زاهران تەشریفیان نییە کاکە دکتۆر ئیسماعیل.
کاک مستەفا ئێوە تەشریف بێرن دکتۆر لوقمان زاهێران دەردەسڕەس نییە کەسێکیش ناتوانێت هیچ خەبەرێ بێرێ نە کاکتەهانە کەسانێکی تر حتا ناتوانن بنووسن کێی ناوە لە دیڤێتەکە ناوی چییە کاک مستەفا وەختت بەخێر کاک پەیمانجان شەو باش شەوی جەنابەت باش شەوی هەموو بینەران و بیسەرانی ئەو بەرنامەیە باش زۆر خۆشحاڵت کردم سپاس بۆ ئەم دیبیتە گوێر لە دەنگمە کاک پەیمان بەڵێ کاک مستەفا فەرموو قوربان خێر شەو باش قوربانت وەڵام من چاوەڕێم کرد بەڵام تر کامەراوتی ئەو کەسێکی کەیەت من بۆیە نهاتمە پێشەوە بەرحاڵ کاک پەیمانجان من ئەمەوێت لەسەر کارەساتی هەڵەبجە و لەسەر ئەو فاجعەی هەڵەبجە قسە بکەین و بەشایەتی ئەوەی کەوا ئێمە لەوێ وجودمان هەبوو تا چینەتە ئێران و تا لە ئێران لە ئۆردوگەکانی ئێران بووین ئێمە لە تقریبەن لە 12 و لە 11 و 12 سێوە لە ژێر ڕاجیمە و تۆباران و ئەو جەرائیمەی کە بەرامبەر بە هەڵەبجە کردیان ئێمە ئامادەیمان هەبووە خۆمان و کەس و کارمان تا ڕۆژی چیمیایی جا حەزەکەم جەنابەت ئەگەر شتێک پێشتر بڵێ بۆ ئەوەی من کاک مستەفا من تۆزێک بەرنامەکەم لێ تێک چوو بەهۆی ئەوەی کە دکتۆر لوقمان ئیسماعیل کەسێکی گەورە و بەتەمەنە و گویا لە ڕووداوەکە بووگەوە پێی خۆش بووگە کە شەهادەت بدا بووە لە هەڵەبجەیە لەوانەیە نەیتوانی بێت استفادە بکەوە بەشداری نەکرد بێت لەم جۆرە بەرنامانە من نەیشم توانی ناوەکەی بدۆزمەوە یعنی نە بە لاتین نووسراوە نە بە ئالفابێتە عەرەبی کە من بزانم دکتۆر لوقمانێک هەست یانە من سێ چوار جار گەڕیام بۆیە ئەو لەوێتەکەمان بە ئەودا چوون دێر وەختە لە هەڵەبجە و پێم خۆشە ئەوانەی کە تەماسی گرتووە لەگەڵیانە جارێکی تر تەماسیان لەگەڵا بگرێت و لە هەر کوێیەکی شابێت کاک مستەفا دڵی ئاوەڵایە ئێمە توانین کاک مستەفا ئەگەر هات مشکلە نییە توانی قەتیکەیت بەڵێ ئەوە لەوە کاک مستەفا ئێوە دیبیتەکانی ترتان دیگەوە دادگاکانی ترتان دیگە من پێم خۆشە کە جەنابەت بزانە ئەو جۆرەی کە دەوڵەتە ئێرانی ئێژێتی عملیاتە وەلفەجرە 5 ڕۆژ توولی کێشاگە لە 25/12 بە تاریخە میلادی نازانم یعنی لە 25/12 تا ساڵە تازە توولی کێشاگەم ئەمەلیاتە کەواتە ئەو جۆرەکەمانە بەحسیەکەن ئێشەی لە ڕۆژی 11 ئەمان دەستیان پێکردوێت لە 11 سێوە و خۆشی لەوێ ئەنووسێت کە وەختێک ڕۆیتە ناوە لیستەکانی دەوڵەتە ئێران لە سپاوە لە ئەرتەش کە بەشداری کریاگەی یەکێک لە یەکانەکانە ئەرتەش قەرارگای ڕەمەزانە تەوەژۆ بکە یعنی تۆ تیپە ئەمیرالمؤمنینت هەست تیپە محەممەد ڕەسوڵ الله هەست قەرارگاهە خاتەم الئەنبیا بە 6 تیپە سەربازیت هەست فڵان فڵان کە تێتە خوارەوە یعنی حدودی ئەوە 20 دانە تیپ و گۆردانە مختلف لە لەشکرە جۆرە و جۆرەکانی ئێرانی واتێ یەکێکیان قەرارگای ڕەمەزانە و ئێژێ قەرارگای ڕەمەزان خۆی وە گروهە معارەزە کورد خۆی وە گروهە معارەزە کوردی واتە وە گروهە معارەزە کورد مەسئولیەتی تەخریبی تۆپخانەی عەنەبیان وە کوشتێ بووگە وەک گرتنە شارە هەڵەبجە بزانە فرە مهمە گرتنە شارە هەڵەبجە لەگرام مەوزوعیەتی نییە شارە هەڵەبجە شارێکی سڤیلە مەقڕ نظامی تیان نیە پادگانە گەورەی نظامی تیان نیە یعنی قەرارگاهی ڕەمەزان ئەمەی کە پێی ئێژن بەرەی کوردستانی تێرێتی لەبەر ئەوەی خەڵکی هەڵەبجە دەرنەچی تۆژۆکەی دەنا دەوڵەتە ئێرانی خەڵکی هەڵەبجێ بۆ چیە لە کاتێکا کە خۆی لە ئەووەڵی دەستپێکی عملیاتەکەەوە ئێژێ هێمە هەدەفە سیاسیمان هەز لەگرتن هەڵەبجە ئەگەر ئەو هەدەفی ئەوەسە خاک بگرێ خۆ خاکی گرتکە با شارەکە چۆڵ بکرێ
وەێ ئەو بەعنوانە قەرارگای ڕەمەزان فتح هەڵەبجە شەهرە هەڵەبجە بۆ ئەداتە دەست معارەزە کورد بە قەوڵە خۆی پێئێژە معارەزە کورد بۆ خااتری وەسە یەک خەڵکە هەڵەبجە بە نیروی ئێران بە عنوانی ئشغاڵگەر و داگیرکرد تەماشانەکە خەڵکە هەڵەبجە شەڕ نەکە مقاومەت نەکە یا دەرنەچی ئەمە لەم بەشەیشۆ ئەی سلمێنێت کە کارکردە ئەمانە لە ژێر فەرماندەهیە قەرارگا ڕەمەزان هێشتنەوەی خەڵک لە شارەکەس تا لە خەڵکەکە کوژیاک بگرن کوژیاکیان لێ بگرن خب تۆ چەندێک بە اتفاقاتێککە دیکتە ئیستا خۆت فکرەکەی وابوو ئەگەر کە قسە بکەی و دەست پێ بکەی خۆت بەم نەتیجە ئەگەی فەرمون دەست پێ بکەن زۆر سپاس کاک پێم من وەکو کاکدانا لەینەکە نووسێتی کە خۆم معرفی کە من مستەفای نووری حاجی حەمەکەریم کورسانیم لە بنەماڵەی کورسانیەکانی هەڵەبجە کە ئێمە بە ئەسڵ خەڵکی ئێرانین ینی خەڵکی ڕۆژهەڵاتی ئێرانین و لە مێژەوە بڵێن باپیرمان هاتۆتە هەڵەبجە و لە هەڵەبجە دەستی بەکار کردو و ئیتر لە دوایە ئێمە چۆن دروست بووین ئەوە بەرنامەیەکی ترە بە هەموو خەڵکی هەڵەبجە منە ناسنەوانەی کە لە تەمەنی ئێمانەوانەی کە ئێمەیان بینی بڵێ لە 11 لە 10 بۆ 11 با بڵێن ئیخباری ئەوە هەبوو کە هجووم بۆ هەڵەبجە کرد کە هەڵەبجە بێ بگیرێ چەند ڕێکخراوە سیاسەکانی یەکێتی و تەنانەت ئیسلامیەکانیشەوە ئەوەمانە بیست کە هەڵەبجە وەضعی باش نابێت هەڵەبجە ئایندەیەکی باشی نابێت ئیتر تاکەی تا شەوی 11 لەسەر 12 کە دەست کرا بە تۆپبارانێکی معزەرەتم هەست کاک مستەفا ببورن کاک عەبدوڕەحمان هەورامی ئێوە دکتۆر لوقمان ئیسماعیلن معزەرەتم هەست ئەوەی ئێستا من یەک لەحزە قەت بووم لەبەرەوەی عەبدوڕەحمان هەورامی بە مەسنجەر تەلەفۆنی کرد هەست ئەەکەم عەبدوڕەحمان کاک دکتۆر لوقمان لەکوێ ئامادەیە کاک ئەو ڕەحمان لەکوێ ئامادەیە من معزەرەتم هەست کە ئێوە ئەوڕم ناتیادی برام کاکە ئێوە هەماهەنگی خۆتان بکەن لەگەڵ دکتۆر لوقمانە من کاک مستەفا ئیتر ناوەڕم بەرنامەکەی کاک مستەفا تەواو ئەەکەین لوتفەنیش تا دوای ئەو بەرنامە ڕایگرن فەرموو کاک مستەفا فەرموون کاک مستەفا بەڵێ شەوی 11 لەسەر 12 کە ئێمە خەوتە بووین ینی ئاگامان لە هیچ نەبوو هەڵەبجە دەنگی تۆپ ئەبیستە دەنگی تۆپێکی زۆر زۆر زەخم لە بڵێن شنووریە و باڵام بۆ و ئەوانەوە بەرحاڵ من وەکوتم ماشێنێکم بوو شەو درەنگ بوو هەستامەوە ئەوانە دەرودراوسی هەمووی لە ماڵەوەی کە گوێبیستێوی نەبوو ئێمە لە قەراغی شاری هەڵەبجە بووین ینی بڵێن لە ئاخری شاری هەڵەبجە بووین منطقەیەکی تازە بوو پیانەوت مامۆسایان ماڵی باوکم لە پیر محەمە بوو ئێتر کە دەنگی تۆپ و ئەوانەمان بیست گەڕەکەکان و خەڵکەکان هەموو هاتینە دەر و سێری ئەو ڕۆشنایی تۆپ و شانەمانە کرد کە لە شاخەکانی شنووری و باڵام بۆ ئەوانەوە ئەمان بینی بەرحاڵ هەتا بەیانی ئەو شەوە کەس لە هەڵەبجان نەخەوت ینی هەتا بەیانی پرسیارەکە لێ بکەم کاک مستەفا ئەم پرسیارەم لە کەس نەکردەوە لە جنابتی یەکەم چون ئێوە ڕۆیشتنەوە سەر 11 سێ بڵێ کاک مستەفا ئێوە تەلەڤیزیۆنتان هەبوو نەتان بوو تەلەڤیزیۆنمان هەبوو بەڵێ هەڵەبجە قایم مەقایەمەتی هەبوو نەی بوو بەڵێ هەی بوو ئەتوانن بێژن لە 11 کە تا ئەگاتە ڕۆژە 15 کە تێنە ناو شارە هەڵەبجە حکوومەتە عێراقی هیچ ئینزارێکی دا بە ئێوە ئەخبارەکان هیچێکیان نەوە چۆڵیکەن و هجوومتان لەسەر هیچ شێوەیەک هیچ کەسێک پێی نەوتوین چۆڵیکەن یا هیچ کەسێک پێی نەوتوین هجوومەکرێ وا بکەن ئەوە بکەن وەکو حکوومەتی عێراقی هەتا من ئەمڕۆژ لەگەڵ کاکدانا باسم کرد کە هەڵەبجە ئەگەڕێمەوە بۆ چەند مانگێک پێش ئەوە هەڵەبجە مەعسکەرێکی گەورە هەبوو لە خوار هەڵەبجەوە لە گوڵەخانەی پێوترێ کە ئێستا بینایەکی بەرزی حەمێ حاجی مەحموود یا دروست کراوە ئەو شوێنە مەعسکەرێکی زۆر زۆر گەورە بوو مەعسکەرێک بوو ینی لە تەواوی ئەو منتیقەیە لە هەموو مەعسکەرەکان گەورەتر بوو ئەو مەعسکەرە پێش چەند مانگێکی پێشەوەی هجووم بکرێ بۆ هەڵەبجە ئەو مەعسکەرەیان لابرد
و هەر ئەو معسکەرێکی کە لە ناو هەڵەبجا بوو لە ساڵی 1970 ئەو معسکەرەیش گوازرایەوە بۆ جنوبی عێراق ئەم معسکەرەی بڵێن ئەم لیوایی کە هێنایان لە هەڵەبجەدایانە لیوایەکی شیعەگەری بوون تەواویان شیعە بوون بەڵام ئەوەی پێشتر ئێمە چەند کەسێکمان لێناسین چەند خەڵکێکمان لێناسین کە هەمویان سونە مەزەب بوون ئەوانەشیان لابرد لە دوای ئەوە ئەو کارەساتی بڵین ساڵی 1970 دروست بوو بۆیە هەڵەبجە ئیتر ئێمە هیچ شتێک ینی هیچ خەبەرێکمان لە هیچ عینێکی حکومیەوە نەبوو. ئەم نکتە مهم بوو کە بەحست کرد ئەم نکتە فرە مهم بوو وەزانی بۆ کامەران ئەرتەشە ئێران و سپای پاسداران ئێژێت کە ئێمە لە عملیاتەوە الفەجر 4,000 وردەیەک ئەسیرمان گرتووە دقیق 4,000 خوردەیەک ئێژیتی ڕقەمەکە ئێژێ من لەبیرم نییە و ئێستا ئێوە ئێستا ئاماژەتان بەوە کرد کە ئەرتەشە کۆنەکەیان لابرد لیوا کۆنەکەیان لابرد لیوایەکی کولەن شێعەیان هاورد لە کاتێکە کە ئەکسەریەتە قاڵبە شێعەکانە عێراق اعتمادیان لەسەر نەبوو وابەستە بە مەراجع تەقلید بوون من جملە خانەوادەی سەدر من جملە ئایەت الله حەکیم درستە دەوڵەتە عێراق ئێشێ بۆچی لەشکرێک بێرێ کولەن شیعە و ئەم لەشکرە مقاومەت نەکا خۆی بابەدەسو منیش منزورەکەم ئەوەیە کە بۆ عێراق چ کورد بکوژرێ چ شیعە بکوژرێ چ ئێرانی بکوژرێ چ کوردی ئێران بکوژرێ بۆ دەوڵەتی عێراق ئەوە شتێکە کە ئیسفادە هەیە یعنی دەوڵەتی عێراق ئەو کارەی لەبەر خاتی ئەوە کرد کە ئەو جوندیانی کە وەکو سونە مەزەب بن لەوێنە کە سونین لەو بڵێن هجوومات تیانەچن بەڵام ئەوەی کە تیا ئەچێ شیعەیە بە قەولی عێراق بۆ ئەو هیچ گرفت نییە وەکووتم ئەمە چ ئێرانیەک بکوژرێت چ کوردێک بکوژرێ چ ڕۆژهەڵاتیەک بکوژرێ بۆ عێراق بڵێن ئیسفادەی هەبوو بەو شێوەیە ئەمە تحلیلی جنابتە چون هیچ کام لەو سپا ئەوڵن ئێران خۆشی ئێژێت و فەرماندەهانە سپای پاسداران ئێژن کە لەشکر عێراق هیچ مقاومەتێکی نەکردە ئەمە یەک دوو 5,000 ئەسیریان گرتگەلیان سنتەقەیان نەکردگە تقریبا ئەو مقاومەتە خودە سپاهیەکانیش ئێژن کە کۆماندۆکانی ئەرتەشە عێراق بووبن ئەگەر کریاگە و ئەوەش ئەوە بوو کە کاکتەها وتی 7 نەفەریاندا بەزان بە هەلیکۆپتەرەکان و ئەوانە شەڕی بەستەویەخایان کرد بزانە بەحسەکە لەگرا ئەزانی چییە ئێمە گەرەکمانە ئەبعادی معامڵەیە دەرخەین شیعەکان بەڕاحەتی ئەچن بە ئەسارەت بەڵام سونیەکانی عێراقی شەڕیانە کرد و شەڕە جدیانە کرد سەدام حوسێن بۆیە لایەن ئەوە کە شیعەکان شەڕ ناکەن بزانە ئێستا عەلی خامنەی گەرە کێسی ڕواڵەتی دەوڵەتی ئێرانی بگۆڕێ تەبیعەتەن ئەفسەرە پلە خوارەکان و سەربازەکانە ئەرتەشە ئێران و بەسیژیەکان نازانن بڕیارەکە چییە نازانن تەوەجۆکەی خۆ هەموو بڕیارەکە بە خەڵکی ناژێن و بڕیارەکان و بە خەڵکی ترم نەمایشێ ناوێگیش کەسی ئەزانێت بۆیە بەس سەرکردایەتی ئەزانێت خەریکن چی ئەکەن تەوەجۆت کرد و من ئەحساس ئەەکەم تۆ ئیسا نکتەیەکی مهم خەریکی ئێژی کە لەشکەرەکە و سنی بوون و ئەکسەریەتیان و ئەمانانە لابرد و لەشکرێکی کاملەن شیعەیان هاورد ئەمە بۆ ئەوە نییە شیعەت بمرێت نا بەو مەعنا نییە کە قەراروگە شیعەت بمرێ قەراروگە شیعە شەڕ نەکا تەوەجۆت کرد خۆی یەکشت لێرە قسە پێ بڕم ئێمە وەکو لە عێراقا بووین و من خۆم 2 ساڵ و شتێک عسکەر بووم لە جێشی عێراقیان نەمزانیوە کە شیعە هەیە تێگەیت یعنی هیچ کەسێک لە ئێمە نەیزانیوە کە عێراق لە 7 شعبی عێراقی شیعەیە چکە هیچ کەسێک نەیوێراوە ئەوە یعنی لەوە من لەگەڵتە بەڵام ئەڵێم کە ئەوەی کە با بڵێن ئەو هەموو سوپایە بۆ بە شیعە و شیعیان هێنا و گۆڕانکاریەکیان لە ئینەک لیواکان ناکردووە بە خاتری ئەوەی کە بۆ عێراق یعنی من مەبەستم عێراقە کە ئەگەر شیعەیەک بکوژرێ و کوردێک بکوژرێ بۆ عێراق هیچ هینێکی نییە یعنی هیچ ئەرزشێکی نییە یعنی جویان نەداوەتە شتەکە نەک لەبەرەوەی کە با بڵێن ئەوان شەڕەکەن یا شەڕ ناکەن بڵێ جەناب بەرزوانی
فەرموون نکاتە جالبێ کاک مستەفا نکاتێکی فرە مهم خەریکن ئێوە ئشارە پێیەکەن کە ئێمە تا ئەم دقیقە بۆ ئەم دادگاوە بۆ ئەسهانە عمومیە خەڵکی ئاگادار نەبوو. دکتۆر لوقمان من ئاگادارم ئێوە تەشریفتان هاورگە گەر زەحمەت کێشن و تۆزێک دانیشن زاهرەنیش ئەپشنە کامێراتان نییە بۆتان بەهێنێرن ئێوە ئێشە بۆ من کامێرا بەهێنێرن بەڵام بە خۆشبەختانە تەشریفتان هاوردگە ئێوە تەشریفتان ناورد بوو ئێمە مەجبور بووین کاک مستەفا قسەکانی خۆی ئێدامە بدا. بەڵێ کاک مستەفا ئەتان فەرموو ئێمە لە ڕۆژی 11 لەسەر 12 بووین کە جەناب وتت بە خەسی یاواشواش تۆپ دەسی پێ کرد. هێواش هێواش تۆپ دەستی پێ کرد و ئیتر با بڵێن لە ناوشاریش ئاوا تەقەتەقێکە بوو ینی زۆر تەقەی بڵین لەوە جاش و ئینەکان بنیانی تەقەیانە کرد بەڵام بەعام تۆپ بارانێکی خەس و ینی شەوقی تۆپەکان و ئەوانەی تر وردە وردە چۆن ئەڵێن نزیک دەبووی و ینی ئێمە گوێبیستەکان زیاتر جۆمان لە سەڵتەکان بوو وەکو ئەڵێم ئەو شەوە هەتا بەیانی هیچ کەسێک لە هەڵەبجان نەخەوت. من هەر ئەو شەوە بە سیارە چوومە بۆ ماڵی باوکم چوومە بۆ ئەوێ و ئەوانشم هەستاند و ئەوانش هەستا بوون و هەموو خەڵکی گەڕەکە کە لە دەرەوە بوونەوانە ئیتر ینی کەوتینە ئەوەی کە چۆن لە هەڵەبجە ڕابکەین یانی چۆن لەوەی کە خۆمان دەرباز بکەین یانی من زۆر تەکلیفم لە باوکم کرد زۆر لێی پاڕامەوە کە بڕوا بۆ سلێمانی کە مناڵەکان بەرێ و بڕوە ئەوی مەنزوری ئەو بوتی کاکە من بۆ چۆ بڕۆم بۆ سلێمانی ئێوە تۆ و کامەران و مەریوان و هەمووتان فیرارن من بە دوو مناڵە و بڕۆم بۆ سلێمانی ئەبێ هەموو دقەیەک لە ڕێگەی سلێمانی و هەڵەبجا بم کاکە وازم لێ بێنن من پێم خۆشە لە ماڵەکەی خۆمە ماڵەکە بڕوخێن بەسەرما هەتا ئەو ماڵش نەڕوخێن بەسەرما من لە هەڵەبجە ناڕۆمە دەرەوە یعنی ئەوە کۆتاهێنی قسەی باوکم بوو چەند جارێک مەحاولەمان کرد لەگەڵ یا هەتا بۆ بەیانی کامەرانی برایشم هات هەر بڵێن ئینمان لێ کرد تاقیقەوەمانتان کاکە ئیسا شەرتوانی بڕۆی درەنگ نییە ماڵی پورم کە هەر شەهید بوون لە هەڵەبجە ینی بە هەموو ینی خۆی چەندێک حکوومەتەکان تاوانبارن چەندێک لایەنەکان تاوانبارن خۆشمان بۆ خۆمان تاوانبار بووین ینی تاوانباریەکەمان لەوا بوو کە کەسمان بەگوێی کەسمان ناکرد نە گەورە بەگوێی پچوچێ کرد نە بچووک بەگوێی گەورەیە کرد ینی چۆن ئەڵێ هەمومان تاوانبارین لە قەزای هەڵەبجە تاوانەکەمان هەر یەکەیە گەڕێتەوە بۆ شتێک یعنی باوکم بە بۆنی من نەیتوانیەوە بڕوا بەڵام خەڵکی کە هەبووە توانیوێتی بڕوا خەڵکانێکە بوون پێش کیمیایی هەڵەبجە ڕایان کرد ینی هەڵەبجیان بەجێڵا چکە ئەنزانی سنوورەکە و ناوچەکە هیچ ژیان نییە بەڕاستی هەڵەبجە هیچ ژیان کاک مستەفا بە من نوکتێک عەرزکەمە خدمەتە جەنابەت ئەوەڵەن جەمعیەت و حەشیمەت لە هەرچی جێگەی دنیاست حەزی بە سکوونە حەزی بەوە نییە بگۆڕێت یعنی شرایطی موجود گەرەکێ بپارێزێ تااقەتی جێبەجێ بوون و تااقەتی دەرچوون و تااقەتی ئەوانەی نییە هەر ئێستا کە من و جەنابەت قسەکەین ئەم هەڵەبجە ئەم خەڵکە 7,000 نەفەری تێکەوتگە کەوتگنە ناوە ئەو ڕەوە مردگن ئاسیبیان دیگە بەڵام بەبەر چاوی تۆوە لەو هەڵەبجە ئیستە جنایەتکارانە ئەم جینۆسایدە حکوومەتەکەن مردمەکە خۆی بووگە مردمەکە کابرا هاتکە تعدای لێ کردگە تەجاوزی پێ کردگە کوشتگیستی ئیستە ئەڕوا دەسی ماچەکە ئێژێت خوا قەرەبووم کەرەوە جادەی شۆستەم بۆ دروستکە ئەوە بۆ حیچمان بۆ ناکەی مردمەکە دیکتە ئیستەیشە واسە مردم بە عام واسە مردم ئیشی واداری پێی قسە بکەی وە تا کۆمەلگا ببێ بە دوو بەشۆ کاکە ژیان ئەو وەختە ئەم تحلیلەی دوای 33 ساڵ ئیستە ئێمە خەریکین ئەیکەین خۆ کەس نەیە کرد کەس نەیە کرد بعد ئەوان پێشمەرگە تێپیانێژی دانیشن ئازادیەکەی ڕزگاری ئەەکەین و ئازادی ئەەکەین و قەشەنگە و ئیسلامیەکان جۆرێ یەکێتی جۆرێ حەمەی حاجی مەحموود جۆرێ بە حەمەی حاجی مەحموود شارەزووری نییە خۆی مەگەر حیزبی حرەکەتی ئیسلامی شارەزووری نەبوو نەکسەرن یعنی مردمەکە ئێستەیش واسە ئیستە کاورا گۆڕانە لە هەڵەبجە کاورا ئیسلامیە لە هەڵەبجە کاورا یەکێتیە لە هەڵەبجە کاورا پارتیە لە هەڵەبجە نانەکەیش ئەچەقێنی بە چییە بە خوێنی خۆی و کەسوکارەکەی و هاوشاریەکەی و هاو مەحلەکەی تا ئەگرا وا لە ناوی نانی جنایەتە
بۆ تەکان ناخوا بزانە من بۆ ئەم شەو چەند دەفە وەختە جنابتم گرت و قەتم کرد لە جنابە ماشەڵڵا جنابەت سەر حاڵیت و دکتۆر لوقمان پیرە پیاوێکی کوردە ڕیش چەندێکی کوردە من خۆشحاڵم کە لەو تەمەنا ئینسانی باشەرافەتیاوە مامۆستای ئاوە باشەرافەتیاوە گەرەکیسی شرکت بکات لەمە دێ ئێمە چەندی تر ئاوامان ئەشی لەم جامعە بوێت تەکان بخوا وجدانی وڵابێ هەمووی تەکان بخوا هەمووی بێتە پێشەوە خەڵک هەمووی بێت یعنی شایەتی ئەو ڕۆژگارە بات بزانە کاک مستەفا وەختی جامعە فەرقی خاس و خراو دیار نییە هەموو شتێک بکەیتە خۆڵەمێشی تەبیعەتەن خەڵکیش هەرە وەختە وایان پێات کە یەکی گەژێ دەرنەچوو یەکی گەژێ ئازادەوین یەکی گەژێ ئەرتەشی ئێران ئەرتەشی ئیسلامیە یەکی گەژێ وەڵا ئێمە ئێرانین قیمانە لە تێگەی ئەمە ئەوێت و قسەی مردم من هەتا کاک پەیمان یەک شتێ لێرا با یەک تۆزەسی بچووکو بەمێ هەڵەبجە تاکە شار بووە لە تەواوی عێراقا کە لە هەموو شارەکانی کە ئازادتر بوو پێش کیمیاوی پێش لەوەی کیمیاوی لێبدرێت بۆچی شایەتی ئەم قسەیە هەرچی فیرار لە عێراقا هەبووە بە کورد و بە عەرەب و بە شیعە و بە غێری شیعە و تەنانەت بە تورکمانیشەوە کە لە جێژ ڕایان نەکرد هاتن لە هەڵەبجە خۆیان نەشاردەوە یعنی لە ناو ئەو چیمیا بارانی هەڵەبجە چەندین عەرەب و خانەقینی و چۆنەڵێ تورکمان و خەڵکی کەش لە هەڵەبجە شەهید بووە کە ئەوانە لەوێ فیرار بوون و هاتبوون هەرێکە لە ماڵی خزم و کەسێکیانە خۆیان شاردوویەوە یعنی دەیان ماڵ سەدان ماڵ لە هەڵەبجە هەرێکی خزمێکی عەرەبی هەبوو بێ خەڵکی خانەقین و جەلەولا و چوزان شوێنەکانی کەی هەبوو بێ سلێمانی بوو بێ کەرکوو بوو بێ هەولێر بوو بێ هاتوون لە هەڵەبجەدا یعنی هەڵەبجە شارێکی ئازاد بوو هەڵەبجە لە دوای سەعات 3 دوی پاشنیوەڕۆ حکومەتی تیا نەبوو وەکو حکومەت یعنی لە دوای سەعات 3 نیوەڕۆ و 4 نیوەڕۆوە هەڵەبجە بۆ خۆی ئازاد بوو یعنی لە هەموو ڕوویەکەوە ئیتر ئەوان هاتن ئازادیان کردین کام ئازادی ئەو ئازادەی کە بردینیان لە ئێران زیندانیان کردین ئەو ئازادەی کە بردینیان لە ئێران هەمومانیان کردە ناو خێمە و تێگەی یعنی تەواو کەپسیان کردین کام ئازادی بۆیە من لە مێتیڤیش کاتی خۆی چەند جارێک یعنی هەموو خەڵکی هەڵەبجە چوونە مێتیڤی و ڕۆژتیڤی مقابلیان کرد و قسەیان لەسەر هەڵەبجە کرد و گریان و شیوەن من هەتا ئەمڕۆژ بەو شێوەیە نەگریاوم چونکە ئەوانەی کە ڕۆشتن باوکو و کەسوکاری ئێمە ئەبێ دانیشین خوێنیان وەرگینەوە ئێمە ئەبێ دانیشین وەکو جەنابە دەڵێ محکەمەی هەموو ئەو سەرانە بکەین بە تەنها سەدام حوسێن و عەلی حەسەن مەجید نییە من بۆیە ئیساکیش زۆر لەسەر کارە ساتەکە نامەوێت قسە بکەم بەڕاستی ئەمەوێت زیاتر لەسەر ئەوە قسە بکەم کە چۆن ئێمە ئەمانە بین بەدادکە چۆن جەلات تاڵەبانی و ئەنساری وەکو جەلات تاڵەبانی لە گۆڕەکانیانە بینە دەرەوە و بیان خێنە قەفەتی محکەمەوە من لە مێتیڤیش بەو نایتخانەی کە خەڵکی ڕۆژەڵات بوو لە مێتیڤی کاری دەکرد زۆر برادرم بوو لە وێنە زۆر تەکلیفی لێکردم زۆر تکای لێکردم هەموو جارێک هەموو ساڵەگەرەویت هەموو هەڵەبجەیەکان هاتن تۆ نایت تۆ ئەترسیت تۆ ئەمە وتم نایجان من نایم خەڵک کەمە گریان چکە خەڵک بۆ خۆی گریاوە من ئەمەوێ بێمە مێتیڤی یعنی ئەوەی لە دڵی خۆمایە بیڵێم ئەوەی لە دڵمایە بە هەموو خەڵکی کوردی بڵێم بەبێ ترس بەبێ هیچ شتێک بەبێ هیچ سانسۆرێک ئەگەر مێتیڤی سانسۆر مەخاتە سەر من هیچ ناڵێم وتی تۆ وەرە مێتیڤی هەرچی ئەگەڵی بیڵێ تەنانەت ئەگەر شتێکش لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان هەیە ئەوەش بڵێ هیچ سانسورێک نابێت لەسەر قسەی تۆ وەرە من پێم خۆشەکە بێ وتم بەسەر چاو کە چوومە مێتیڤی یەکەمین قسەی من بۆ مێتیڤی و بۆ خەڵکی کوردستان ئەوە بوو کە ئەبێت جەلات تاڵەبانی و مەسعود بەرزانی بدرێن بە دادگا کە ئەو کاتە جەلات تاڵەبانی پێم وایە تازە بوو بە ڕێی جمهوری عێراق ساڵی 2004 2005 من ئەمە ئەڵێم تێگەی نەک ئیسایی کە نەوشیوان مستەفا دوای چەند ساڵێک و هەستا و شتێکی دروست کرد و بە ناوی بدوتنەوەی گۆڕانەوە و ئەوەی کرد بەرحاڵ ئەوە بەرنامەیەکەیە ئەوە شتێکیکەیە من لێرەوە ئاڵێم داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم کە هەمووی بێتە ئەم منبەرە و دەنگی خۆیان بگەێنن بە دەنگێکی ئازاد بە ئازادانە بڵێن ئێمەدا نەک ئەوەی کە وەکو جەناب دەڵێ لە خەڵکی سال لە کوردستان بە بۆنەی 2000 یا 10,000 یا 50,000 یا 100,000 لەم پارەیە ژیان و ویژدان و کەرامەتی خۆیان فرۆشوە. کاک مستەفا من فرە خۆشحاڵ بووم گەیت بە ئەم لەختەیە جا جنابەت کەوتکتە جەلال تاڵەبانی و سەرانە پارتی و مەسعود بارزانی دەبێ بگیرین و محاکەمە بکرێن ئەم دەبێ بگیرێن دەبێ خەڵکەکە پێی بگا بوو دەبێ بگیرێن
بزانە ئەمەی کە جنابەت بخوت بە تەنهایی بەم نقطەگەیی کە ئەمانە جنایەتکارن ناوێتە ئەوەی کە بزانێ مەم دادگا بۆ ئۆکەین بۆ بانگەکەین جنابەت بی خاتراتەکان بگێڕیتەوە من لە وەسەتی خاتراتەکانە خەریکم تەحلیلی ئەەکەم بۆ خاتری ئەوەی کە ئستە خەڵک کە گوێ لە ئێمە ئەگرێ خۆی ئەمانە ئەنێتە تەنیشتی یەکتری و ئەتوانێ بڕیار بدا کاک مستەفا ڕاستی کرد یا کاک مستەفا حب و بغزی بەرامبەر بە جەلال تاڵەبانی و مەسعودی بارزانی هەیە ئەم دادگامانە داناوە لەبەر ئەوەی کە جەنابەت بێ قسەکانە بکەی کەسانێکی تر بێن بەشدار بوون تا ئەکسەریەتی ئەو مردمی هەڵەبجە وەختی جەنابە ئێژی واسە ئێژە وانە پێشمەرگە قارەمانترینە وەرێ تۆ وەختی دلیلی بۆ تێری تۆ 1 و 2 و 3 و سەدان دلیلی بۆ تێری تۆ لە ئیسباتی جنایەت کاربوونی ئەمانە کابرا ناتوانێت قسە بکە و مزاف بەر ئەوە فرە کەسێکی وەکو جەنابی شت وا فکر ئەکاتەوە بەڵام چۆن ئێژی وەختی گەلە کۆمەی لێ ئەەکەن ئینسان وەختی گەلە کۆمەی لێ ئەەکەن ئەتمۆسفێرەکە وای لێ ئەکات وەکو ئەوان قسە بکە بێژێ نەوادا من غەڵەتەکەم نەوادا من ئیشتبا ئەەکەم ئەم بەرنامە کە دانریاگە و ئێوە بەشداری تیاکەن و کەسانێکی تر دقیقەن گەرە کێسی ئەو شەکەی کەوا لە دڵی کەسانێکی ترەوە بە دەلیل و بە ئستدلال و بە منطق بەرتەرەفی بکە کاک مستەفا لای ئێوە درەنگ نییە و چون بەحسەکەتان کێشانگەسە ئەگرا ئێمە لەگرا دای ئەنین و تینەوە سەری ئەوەی کە من ئیستەزانم تەکە کاک مستەفا چۆن ورود بکەم بە بەحسەکە با ئێمە کە لە هەڵەبجە سەعاتی 11 شەوە و دکتۆر لوقمانی ئێوە تەشریف بۆ نەدەرەوە من دکتۆر لوقمانەگەم و پاشان دکتۆر لوقمان ئێوە تەشریف بێنەوە باشە کاک مسلم هەورامی داوای کامرا بکەن کە کاک مستەفا چووە دەرەوە کە بتوانین دکتۆر لوقمان وەرگری من بچمە دەرەوە فەرموو بەڵێ کاک مسلم هەورامی مامۆستا لوقمان وەختتان و خێر و سەلام عەلەیکوم بەخێر بێن السلام ورحمة الله وبركاته من ئاگادار بوومەوە لە ڕێی دۆستانەوە کە زەحمەتان کێشا بوو پەیوەندیتان پێیان کردبوو هەروەکو لە سەرەتاوە شەرحم کرد مامۆستا لوقمان ئەمە دادگایەکی نەمادینە بۆ وجدانە ئینسانە کوردی بۆ مێژوو بۆ ئایندە بۆ ئێستەی خەڵکی شاری هەڵەبجە و بۆ ئەو جیلەی لە هەموو جێگەی ئەم کوردەوارە هەن ئێمە لە مەئاسات و لە مێژووی خۆمان لە جنایەتێکی سیستەماتیک کە بەر عەلەیهمان کریاگەمە پێی نایژین کارەسات ئێوە باشتر ئەزان یعنی حادسە یعنی کەس خەبەری لێ نەبووگە و بە پێچەوانە ئێمە لە حەقیقەت ئەکۆڵینەوە لەم دادگا دەری ئەخین کە ئەمانە خەبەریان بووگە یا خەبەریان نەبووگە و ئایا ئەمە ئامدانە بووگە کە نەقش و ڕۆڵی ئەوانە لەگران نەک ئازادکردنە خاکە کوردستان بووێت کە ئەسڵەن لە هیچ کوێی نووسینی سپای پاسدارانە ئەمانە مەوجودیەتیان نییە سپای پاسداران ئەمەلیاتە وەلفەجرە هەشتی بۆی خۆی کردووە هەدەفە سیاسی تیا تەعقیب کردووە ئەمانە باڵێکی بچووک لە قەرارگای ڕەمەزان بوون کە قەرارگای ڕەمەزان دانەیەکی بچووک لە ناوی تیپەکانی لەشکەرەکانی سامنون ئەمە و چوزانم محەممەد ڕسول الله و خاتەم الئەنبیا و ئەمیر المؤمنین و ئەوانە بووگن ئێستا ئێوە وەکو شایەت حاڵێک کە ئەو ڕۆژگارەتان دیگە ئەو داستانەتان چاو پێکەوت کرد لە هەر کوێی داستانەکە کە گەرەکتانە دەستی پێ بکەن لە 11 سێوە دەست پێ ئەەکەن لە هەر کوێکە کە پێتان وایە ئومیدواریشم کە دادگاکانی تریشتان بینی بێت تقریبەن فەزاکە هاتبێتە دەستانەوە لە هەر کوێکە واجب بێت چون ئێمە ئیمکاناتەکەمان هەر ئەمەیە من ئیمکانی هەز مەجبور بووم فەرمایشاتە ئێوە بووڕم لەبەرەوەی منیش تەسحیحێکی لەسەر بخەم یا پرسیارێک لە ئێوە بکەم ئێوە سەرەتا خۆتان بناسێنن و بێژن لە کەیوە دانیشتوی هەڵەبجەن یا لەکوێ زندگیتان کردەوە بەحسەکەی خۆتان دەست پێ بکەن ئەوەڵەن من سپاسی جەنابتانەکەم بۆ ئەم دەرفەتە کە بۆ ئێمەتان ڕەخساند لە خزمەت جەنابتان
وەک جەنابەت فەرمووت ئێمەش خاڵێک بخەینە سەر ئەو پیتەی تاریخی ئەم نەتەوە زوڵم لێکرا و مەزلومەمان کە بە درێژایی مێژووی ئەم میلەتەی ئێمە بە جۆرەها شێوە بە جۆرەها حادیسە زوڵمی لێکراوە و دوجاریش زوڵمەکەیشی لەوە ئەچێ جۆرێک لە جۆرەکان دیزە بە دەرخۆنە کرابێ و مەزلومیەتی وەکو پێویست دەرنەخرابێ یا بە پێچەوانەیشەوە لە کاتێکا کە زوڵمی لێکرام و بەڕێڕێکێنرابێتەوە بۆ ئەوەی کە ئەم خەڵکە خۆی شیاوی ئەو زوڵم و ئەو ستەمەیەکە لێ دەکرێت. بەندە من ناوم لوقمان ئیسماعیل ئەمینە لە ئەسڵدا هەورامیم خەڵکی دێی بەڵخەی هەورامانم لە ساڵی 1970 ڕژێمی بەعس ناوچەکانی ئێمەی گواستەوە بۆ هەڵەبجە لە ساڵی 1970ەوە دانیشتوی هەڵەبجە بووم و خوێندکار بووم لە قوتابخانەکانی هەڵەبجە تا ساڵی 86 چوومەتە کولیەی شەریعە لە بەغدا. دوجار بەهۆی ئەوەی کە ئێمە مشارەکەی حکوومەتی بەعسمان نەکردووە بەعسی نەبووین فەسڵ کراین لە دانیشگا و دەرکراین و هاتینەوە هەڵەبجە و لە هەڵەبجە خەریکی زیندگی و ژیان بووین تقریباً لە 17 ڕۆژ پێش کارەساتی هەڵەبجە من هاوسەرگیریم لەگەڵ خێزانمان کرد بەڵام قەدەری خواوا بوو لە دوای 7 ڕۆژەکە کە ئێمە پێش وەکو بڵێن بەسەربردننی ژیانی هاوسەری ئەوانەمان تووشی ئەو حادیسە و ئەو ڕووداوەی هەڵەبجە بووین کە هەڵەبجە من ئەڵێم ئەو شارە مەزلومەی کە دوجار بوویە قوربانی ئەو شەڕ و جەنگە نێودەوڵەتیە کە بوویە لە کۆتادا زەربەقازی شەڕێکی نەخوازراوی 8 ساڵەی عێراق ئێران بەر هەڵەبجەیەکی مەزلومی بێکەسی بێدەست کەوت. من دوای ئەوە کە دوای ڕاپەڕین و دوای نەمانی حکوومەتی بەعس چوومەتە بەغدا لە کولیەی ئیمام عەزەم ماستەرم وەرگرتووە لە زانستی قورئان دوجار لە 2019 دکتۆرام وەرگرتووە لە تەفسیری قورئانی پیرۆز لەگەڵ ئەوەیدا کە کەسێکی ئاینیم و مامۆسایەکی ئاینیم ئیمام و خەتیبی مزگەوتی موفتیم لە شەیدانی زەرگەتە بەڵام لە ڕووی دینیەوە و لە ڕووی ویژدانیەوە و لە ڕووی ئەخلاق و قێمی خۆمەوە کەسێکم کە وەکو بڵێ ئەگەر تعبیرەکەم دروست بێ کەسێکی نەتەوەییم و هەمیشە ئازار و ئەشکەنجەکانی نەتەوەکەم لە هەموو شتێ زیاتر ئەزیەتمەدا ئازارمەدا لە کاتێکدا کە ئەبینم میلەتەکەم نەتەوەکەم زمانەکەم لە چوارپارچەی ئەم وڵاتانەدا کە دابەش بووە تووشی ئێش و ئازار و تووشی چەوسانەوە و تووشی جینۆساید و بە هەر جۆرێک ڕۆژانە کە ئێمە ئەڵێن حادیسە و یا ڕووداوی هەڵەبجە ڕووداوێکی نەوعی بۆ ئەوانە نا من وا ئەزانم ئێمە ڕۆژانە هەڵەبجە زیندوو ئەبینین ڕۆژانە خەڵکمان تیرۆر ئەکرێ ڕۆژانە خەڵکمان برسی ئەکرێ ڕۆژانە خەڵکمان ئەگیرێ و عیدام ئەکرێ و بە سێدارە ئەدرێ ئێمە ئەگەر ڕاستە حادیسەی هەڵەبجە و ڕووداوی هەڵەبجە ڕووداوێکی نەخوازرا و گەورە و ئەوانە بۆ بەڵام هێشتا هەڵەبجە و هێشتا برینەکانی هەڵەبجە بە جەستەی میلەتەکەمانەوە بەردەوامە و میلەتەکەمان بەردەوام لە لای بەداخەوە ئەوە ئەڵێم بەداخەوە ئەڵێم لە لای دۆست و نادۆستەکانی لە لای یار و نایارەکانی بەردەوام ئەو زوڵم مستەمەی لێ ئەکرێ کە جێگەی ئەوەیە خەڵکانێکی وەکو جەنابتان ڕۆشنبیرەکان ئەو کەسانەی کە ئەتوانن ئەم مێژووە کۆمنتاری بکەن و لەسەری قسە بکەن و لەسەری بنووسن و لەسەری لێکۆڵینەوە بکەن هێشتا لە ئەوەڵی ڕێگان و زەحمەت و ئەرکی زۆر ئەکەوێتە سەرشانی جەنابتان. ئەگەر جەنابەت پرسیارێکت هەبێ باشەوە ئەگەر نەبێ ئەچمە سەر
ئەو شاید حاڵی کە خۆم لە وەزعی هەڵەبجە و لە ئەو ڕۆژەی کە چۆنیەتی دابەزینی جێشی ئێرانی و دوجار ڕووداوەکە ئەخەمە خزمەتتان. مەمنونم. نەخێر فەرمونون ئێوە بەردەوام بن، فەرمونون بەردەوام بن. لە وەسەتی گێڕانەوەکە شتێک بوو بۆ شەفافیەتی زیاتر لەسەری ئەوێسی. بەڵێ ئێمە تەبعاً پێشتر هەڵەبجە کۆمەڵێ وەکو بڵێن مقدماتێک یا پێشکێک هەیە بۆ ڕووداوی هەڵەبجە. هەڵەبجە یەکێک بوو لەو شارانەی کە بەردەوام دژایەتی حکوومەتی بەعس و دژایەتی ئەو زوڵم و زۆر وستەمەی لێ ئەکرا کە حکوومەتی بەعسی ئەو کاتە بەرامبەر بە کورد ئەنجامی ئەدا وەکو ڕاپەڕینەکان و وەکو وێرانکردنی کانیاشقان و دوجار زیندە بەچاڵکردنی 87 گەنجی هەڵەبجە پێش کیمیاوی کە بە ناوی ئەوەی کە مزاهرەیەک یا خۆپیشاندانێک ڕوویدا دوجار حکوومەتی بەعس کەوتە وێزەی ئەو خەڵکە لایەکی لە شارەکەی وێران کرد و 84 لە گەنج و پیر و لاو و برینداری هەڵەبجەی گرت و لە شوێنێکی نادیار کە لەم ساڵانەی دوایە دۆزرایەوە شوێنەکەیان لە نزیک بامۆک زیندە بەچاڵ کران و کران بە ژێرخۆڵەوە. و مامۆستا ببەخشن با من لەسەر ئەم تەکمیلیەی جەنابەت شتێک بێژم. لەوەی کە حکوومەتی عێراقی بەدەست شارە هەڵەبجە مەئاساتی فرەی کێشاگە. قەتعاً حکوومەتە عێراقی ئەگەر گەرەکی بوایە هەڵەبجە بەدەست ئەم گشتە سەرکێشیەی کە کردگێسی نابودی بکە پێویستی بە بیانووی ئێران نەبوو. یان ئێشێ ئەمە ئاوا سناریۆکە بخوێنینەوە ئەگەر ئەم فەرمایشاتەی جەنابەت دروستە کە دروستە. من گەرەکمە لەبەرەوەی تەحلیلەکەمان دروست بێ کە ئێوە فەرمایشەکەن ئێمە لە زەهنمانە تەحلیلەکەین. اوكي يعني ام فرمایشاتی کە ئێوە یەکەن ئێمە بەم نەتیجەیە گەینی سەدام حوسێن دەڕەندە بوو قینی لە دڵ بوو بۆ هەڵەبجە و بە شوێن فرسەتێک ئاگەڕی لێیدا. ئێشێ خودی سەدام حوسێن تەشجیعی لەشکری ئێرانی کردوێت کە بێن هەڵەبجە بگرن تا ئەو بتوانێ ئەو کارانە ئەو کارە بەسەریان بێرێت. بزانن مامۆستا یەک شتێک لە گرا مەوجودە کە ئێمە ئێشێ بەڕەسی بکەین تەبیعەتەن ئێوە خەریکن یەکسری تایبەتمەندی ێژن. ئێژن شاری هەڵەبجە شارێکی یاخی بوو بە نیسبەت دەسەڵاتی ڕژیمی بەعسی عێراق و ئەمە یەک تایبەتمەندیە و ئەمە شاهید حاڵەکانی بۆ تێرن لە تەختکردنی گەڕێکی کانیاشقان لە ئەنفالکردن و لە کوشتن و گرتن و ئەوانەی کە خەریکن بەحسی ئەەکەن. فقط من گەرەکمە بە بەستەرێک کە ئەڕۆن هەروە کە ئێوە مفەسری مەتنێکن هەواسیشتان بێت کە زەهنی خەڵکی ئێمە شتەکان خاز نالکێنێ لەیەکەوە و ئەم استدلالاتی کە جەنابەت بەحست کردگە بارها حکوومەتە هەرێم استفادەی کردگە یعنی ئەحزاب استفادەیان کردگە بەو خروجیەی بگەێنن کە ئەمە حادیسە بوو کە ئەمە ڕوودا بوو. لە کاتێک ئەمە وەستا جەنابەت ئەزانی وەختێ تەفسیر ئەەکەی قورئان تەفسیرەکەی هەر وشەیەک ئێشێ بە دقەتەوە لەسەری بوێستی کە دەیان معنی هەست بعد بزانی لە کانتێکستەکە چه معنیەک ئەدا و بعد بزانی بلەخەرەتەوە بەرەو کوێ ئەوە بزانە ڕوودا و تەکت جینۆسایت تا چمکە جینۆسایت لە دادگای نۆرەمبەرگ دروست بوو. یعنی تۆ بە بیرکراوەی سیستەماتیک بیر ئەەکەیتەوە نەتەوەیەک گروپێکی قەومی لە بین بەری. ئەم لە بین بردنە چۆنە یان فیزیکەن لە بینی ئەوەی کوژی یان فەرهەنگی لە بین ئەوەی یان زاوزی لە بین ئەوەی یان جێبەجێ ئەەکەی. بزانە هەر ئەو ڕەوە کە خەڵکی کریەسی لە هەڵەبجە و ئاوارە ئەویش جینۆسایتە کە تۆ لە دادگاکانە برتراند ڕەسل و ژان پۆل سارتا بەرامبەر بە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەوێنی جێبەجێکردن بە مەبەستی نابودی ملەتێک وە گروپێکی قەومی ئەمە جینۆسایدە. ئەوەی کە اتفاق کەوتکە و ئێشێ ئێوەی یەواشواش لە وتەکانتانە ئیشارە بەمە بکەن ئایا بەرەی کوردستانی یا بەرەی عێراقی ماسکیان بوو شەرقیان بوو؟ ئایا 100 نەفەر 200 نەفەر پێشمەرگیان بە بۆمبی شیمیایی مرد؟ ئەگەر نەبووگە ئەمە حادثە نییە ئەمان ئاگادارن حملەی شیمیایی ئەکرێت ئەسڵ قەرارە حملەی شیمیایی بکرێت
تەوەجۆکەی ئەمە ناڕواتە قاڵبی ڕوود کە تۆ ئێژی ڕووداویانەی لە پڕێکە ئەتفاقە و کەسیش نەیزانی سەدام حوسێن خۆیشی نەیزانی تاو لە حەزە تووڕە بوو نه وان نییە کە ئێمە ئەزانین ئەمە وانە چون متەقاعدی ئەمە اتفاقێکەکەوێ ڕەوێک دەست پێەکە ئاوارەگیە دەست پێەکە و لە دوای ئەوە سیستەماتیک هەڵەبجەیەک دروزەکە کە ئێمڕۆ جنابەت وایەتە پس فەرمونی دامە بن قوربان دەست خۆش بێ هەر فعلا منیش ویستم ئەمە بکەمە مقدمەیەک بۆ ئەوەی بچمە ئەو باندگراوندەی کە دوجار حادیسەی حەلەبچەی لێ خوڵقێ و کارکتەرەکان کێبوون کارکتەرەکان کێن لە دوای ئەم ڕووداوە وەکو جنابت فەرموود ئێمە ئەگەر مجەڕەدەن یەکێک لە کارکتەرەکان دیاریکەین و وەکو بڵێ پەنجەی هینی بۆ ئیشارەتی بۆ بکەین بێگومان ناگەینە نەتیجەیەکی دروست بەڵام ئەمەی کە عەرزم کردی مقدمەیەکە بۆ ئەوەی کە دوجار کێو سینیاریۆکە چۆن داڕێژرێ و مقدماتەکان چۆن دەست پێەکەن و ئەخیرەن وەکو بڵێ بەرندەی یەکەم لە ڕووداوەکە کێیە بێگومان وەکو عەرزم کردی منطقەکە بە شێوەیەکی گشتی منطقەیەکی حدودیە معلومی جەنابیشتانە هەمیشە منطقە حدودیەکان جێگای ئەجندای هەموو ئەو هێز و لایەنانن کە لەو بێئا هەیە هەر کەسە و بە پێی قودرەتی خۆی محاولەی ئەوەکە کە پێگەی خۆی لەوێ قایم کاوە لەوێ بچەسپێنێ و من وا ئەزانم وەکو عەرزیشم کردی کە دوجار شەڕی عێراق ئێران کە 8 ساڵ ئەخایەنێ و کە ئەو هەموو زەررە گەورە و کە ئەمام و ئەخیرجار ئەبێ لە نقطەیەکدا وەکو چۆن شەڕی ئەمریکا و یابان لە دوجارە لە دوو سەڕەکەی تیاکرێت کە ناکازاکی هیرۆشیمایە من پێم وایە کە ئەو کاتەش هەڵەبجە نقطەیەک بوو کە بۆ حەسمی ئەو جەنگە جیهانیە ئەو موئامەرە گەورەی کە هەموو ئەترافەکان تیایدا بەشدار بوون هەر بە ئێرانەوە هەر بەداخەوە کە ئەوەش ئەڵێم عجایب نییە هەر بە ئەحزابی کوردیەوە و هەم بە بەعسەوە کەسە بۆ خۆی ویستویەتی گەورەترین دەستکەوت یا حەسمی گەورەترین دەستکەوت بۆ خۆی بکە لە منطقەکە جا هەڵەبجەش بەو عنوانەی کە چینە سەر ئەسڵی ڕووداوەکە وەک عەرزم کردی کە هەڵەبجەیەکی ئامین تا تقریبا دە ڕۆژێک پێش 16ی سێ دەنگۆی ئەوە هەبوو جارجار کە هجووم ئەکرێ جارجار وترا ئێمە وەک ئەو کاتە لێت ناشارمەوە کۆمەڵی گەنجی فعال بووین لەناو خەڵکو و ئەوانە وەک بڵێن فکرێکی سیاسی یا هۆشیارێکی سیاسیمان هەبوو شتەکانمان ئەخوێندەوە یعنی ڕووداوەکانمان ئەخوێندەوە لەو کاتەدا ئێمە هەستمان نەکرد کە نەوعێ لە نەوعەکان ڕێخستنەکانی ئەحزابی کوردی لە جموجوڵان دێن و دەڕۆن و ئەو سەر دەکەن ئەمان زانی کە لە مەناطقی هەوراماناتەوە جادەوشت لێ ئەدرێ بەرە و سنووری عێراقی لەلایەن ئێرانەوە و کەچی جێشی عێراقیش بێدەنگە لە ڕووی درۆڵە و نەورۆڵی و ئەوانەوە ئەمان زانی کە ئێران جادە ئەهێنێ و کەچی جێشی عێراقیش بێدەنگە و شتێک ناکە و دەنگۆی ئەوە ئەدا لە شۆفڵەکانی نەدا لە بۆردە شۆفڵەکانی لە بۆرد نەخێر هیچێک ناکە تقریبا ئێمە مانگێک لەوە پێشتر ئەو ئەخبارەمانم بیست بوو کە شتی وا هەیە و خۆمان لەمسمان کردبوو ئەمان بینی و ئێمە لەگەڵ ئەو کاتەوەکو عەرزم کردی هۆشیاریەکی سیاسیمان هەبوو لەگەڵ کەوادیری ئەحزاب و حتا لەگەڵ هەندێ لە سەرانی ئەگەر تعبیرەکەم دروست بێ و کاتە پیانەوتن جاش لە سەرۆک جاشەکان ئەوانە ئەمان بیست کە هجوومێک ئەکرێ بەرەو هەڵەبجە بەڵام عجایب ئەوە بوو کە حکوومەتی عێراقی وەک پێویست خۆی ئامادە نەئەکرد تەحەشودی عەسکەری
ئەمەش کە خوێندنەوەی ترە بۆچی عێراق یعنی خۆی ئامادە ناکە ئایا نازانێ بەم حرەکەت و جم و جوڵە یان نەخەیر هەر ئەیەوێ شتێکی تر ئەنجام بدە تا لە 15 لە 12 سێی 88 بەیانیەکیان ئێمە هەستمانە کرد لەوە پێشتر معلومی جەنابتانە کە هەڵەبجە بەردەوام ماوەیەک بردومان نەکرا قەسفەکرا بە تۆپ و ئەوان لەلایەن ئێرانەوە بەڵام لە خلالی ئەو فترەیە کە نزیکی کیمیاوی هەڵەبجە بۆ ماوەی 15-20 ڕۆژ تا 30 ڕۆژیش هیچ قەسفێکی مەدەنی نەکرا هیچ قەسفێکی ئەو منطقە نەکرا لەلایەن ئێرانیەکانەوە بەڵام لە 15 سێی 88 ئێمە هەستمان کرد بەرەبەرە قەسفی ئێرانی دەستی پێکرد بۆ سەر ڕەبیەکانی ئەوە باڵامبۆ و شنروێ و دەوروبەری هەڵەبجە ئەو معسکەرەکان و شوێنە عسکەریەکان تا چواردەی سێ بەیانیەکیان هەستان شەو هەستمان کرد کە لە دوای نیوەی شەوەوە دەنگی تۆپ و دەنگی ڕاجیمە ئەوانە زیادی کرد کە بۆ بەیانیەکەی هەستین سیرەکەین جێشی ئێرانی هاتووەتە هەسەناوا دەیەکە لە غەربی هەڵەبجەوە تا هەسەناوا جێشی ئێرانی هاتووە و لە دەوری سەعات 8 و 9 ئەوانە بوو ئێمە ماڵمان لە مجەمەعی زەمەقی بوو لە دەوری سەعات 11 پاسدارمان بینی هاتنە ناو هەسەناوا کە ئێستا بووەتە گەڕەکێک لە هەڵەبجە ئەو کاتە تۆزێ دوور بوو نزیکەی 200-300 مترێک لە هەڵەبجەوە تەشیزاتی ئەرتەشە ئێران چ بوو قواتە مۆسەلح ئێران چ بوو ئەوەی کە تۆ دیت جیب بوو نەفەری پیادە بوو تۆ چەکی قورسی دی دەبابەت دی مدەڕعی گەورە دی تۆ نیروی هەوایی ئێرانت دی کە بۆمباران کاچوون ێژن نیروی هەوایی ئەرتەشە ئێران دەخاڵەتی تیا بوو گەوەلی تا ئەم دقیقە کەس بەمنینەوە تاواپمە ئێرانی قەسفیە کرد فەرماندەکانی سپان نووساویانە کە نیروی هەوایی ئەرتەشە ئێرانی تیا بووگەن بێگومان ئەو تا ئەو لەحزەیە تا ڕۆژی 15 لەسەر 16 تا ڕۆژی 15 لە 16 تەنها قواتی بەڕی بوو و بەچەکی سووکیشەوە زۆر قورسیان پێ نەبوو هەر RPG و ئەو جۆرانە بوو لەبەر ئەوەی جادەکە هێشتا نەگەیشت بووە ناو هەڵەبجە جادەی ئێرانی ئەمە بگرن چون ئەمە مهمە ئەمەی کە مامۆستا ئێژێتی ئێژێ تا هەسەناوای لای تەنیشتی هەڵەبجە هاتکن بە ئەسلحەی سەنگینیش نەهاتکن بە ئەسلحەی سووک دەبابەیشیان نییە حتا دەبابەی عێراقی چوو بوون ڕوبەڕووی هینەکان ئەبوونەوە ڕوبەڕووی پاسدارەکان من خۆم بە چاوی خۆم بینیم پاسدارەکان خۆیانەدا بە عەرزە تا دەبابەکە نزیکە بوویەوە هەڵەسانەوە ئەربیجیانەنا بە دەبابەکەوە دووسێ ئەربیجی بەسەریەکەوەیاندا لە دەبابەکە یا دەبابەکە ئەسووتە یا مەجبورە بوو ئەگەڕایەوە ئەوان هەر چەکی سووکیان پێبوو بۆ ڕۆژی با بڵێن 14 لەسەر 15 پاسدار هاتنە ناو زەمەقیەوە مجەمەعی زەمەقی و جێشی بۆ وەکو بڵێن کەڕوفەڕ هاتن و گەڕانەوە 2 سەعاتێک لەوێ بوون پاسدار و پێشمەرگە و ئەوانە ئاهاتنە خوارەوە و لە ڕێگەی ئەحمەد ئاوایشەوە ئەمان بینی کە وەکو ئەرزم کردی پێشتر لە پشتی ئەحمەد ئاواوە لە کەڕەژاڵی پێڵێن لە کەڕەژاڵەوە جادە ئەهاتە خوارەوە بۆ پشتەوەی هێڵان پێ دەیەکە کە هێڵان پێ هێشتا جادەکە بە تەواوەتی نەگەیشت بوو هێڵان پێ بەڵام ئەمان بینی لەوێەوە سەیارەی ئێرانی ئەهاتە خوارەوە لە زەمەقیەوە ئێمە سەیرمانە کرد هەندێک جار بە دووربین و هەندێک جار بە چاو
سێرمانە کرد لەوەیشەوە شۆفڵەکان بە خێرایی حەو شۆفلیان خست بووە کار ئەهاتن و جادەیان دروست دەکرد و مێکزەمینی ئاهاتنە خوارەوە بۆ خوورماڵ بۆ سەر بەڵام بەردەوام لەسەر پردەکەی زەڵم کە ئەڵەبجە ئەبەستێ بە سلێمانی و بە سەی سادەقەوە بەردەوام ڕاجێمە ئەیدا لەو پردە تا ئەو پردەیان ڕووخاند و هەواڵ هات کە جێیشی ئێرانی و لەگەڵ پێشمەرگە داخڵی خوورماڵ بوون و دوای نیوەڕۆی 14 لەسەر 15 بە تەواوەتی با بڵێن جێیشی عێراقی هات ئێمەیان لە هین دەرکرد لە زەمەقی دەریان دوتیان ئێمە ئەم شەو لێرەوە هجوومەکەین ئەبێ زەمەقیمان بۆ چۆڵکەن ئێمە چوینە مجەمەعی عەنەب ماڵی برا و کەس و کاروانە لەوێ بوون کە مجەمەعی عەنەبیش ئێستا مامۆستا ببەخشن زەمەقی بۆ عەنەب نزیکترە لە ئێران یان نزیکە لە هەڵەبجە ببەخشە من منتەقەکە ناناسم خەڵکەکە ئەناسێ بەڵام بۆ ئەوانەی وەکو مجەمەعی زەمەقی و مجەمەعی عەنەب هەردووکیان وەکو یەک لە هەڵەبجەوە نزیکن هەر یەکی ئێستا بوونەتە گەڕەکێک لە هەڵەبجە ئەو کاتە یەکی کیلۆمەترێ لە هەڵەبجەوە دوور بوون ئەو مجەمەعانە ئەو لادیانە بوون کە عەرزم کردیدا گیرا بوون و هێنرا بوون لەوێ ئەجا زەمەقی ئەکەوتە خوارەوەی هەڵەبجە عەنەب ئەکەوێتە ڕۆژهەڵاتی هەڵەبجە ڕۆژهەڵاتی هەڵەبجەیانی وەکو یەک لە ئێرانەوە نزیکن وەکو یەک لە سنووری ئێرانوان لەبەرەوەی هەردووکیان ئێستا عەرزم کردی هەمووی بووەتە بەشێک لە هەڵەبجە تێکەڵ بووەتەوە لەگەڵ هەڵەبجە بەڵێ گۆزرانەوە بەرەو عەنەب بەڵێ ئێمە ڕۆشتین خۆمان ڕۆشتین بەرەو عەنەب مەجموعەی خەڵکیشی تیامایەوە بەڵام تا شەو ئێمە بەتەمامین لەوێەوە جێیشی عێراقی بە عەلاساس هجووم بکە بۆ حەسەن ئاوا و بۆ ئەو شوێنەی کە لە غەربی هەڵەبجەوە یەکەم جار هجوومات بوو بەڵام دیار بوو قوات و شتەکانیان شتێکی وای پێ نەما بوو نەیانتوانی هجوومەکە بکەن و بۆ ڕۆژی 15 لەسەر 16 ئەو جێیشە هەمووی یا تەسلیم بوو یا مجموعەیەکی کوژرا و ئەوانە زۆربەی تەسلیم بوو بە جێشی ئێرانی مامۆستا یەک دقیقە ئیجازە بدەن با من یەک لەختە شتێک بێژم مامۆستا لوقمان سەرەتا ئیشارەی بەوە کرد کە لەو کاتا ئینسانێکی جوان بووگە و جوانێکی دارای ئیلتیجای سیاسی بووگە یعنی زیرەک بووگە وەکو ئەوانەی کە سیاسی بن بە شوێنە چۆنیتی گۆڕینە ئەو ساعەکە چووگە تماشاکە خەڵکی عادی ئێمەش خۆمان یەک زمانی هەوادارە سیاسیە خطوتێکی مختلف بووین بۆیە ئێمە ئەخبارمان تاقی بکرد ئێمە کارمان گزارشات کۆکردنەوە بوو بۆیە لەگرا کەسێک کە لە سەرەتاوە ئێژێت من خەتە سیاسیم بووگە و مەسائلم تاقیب کردگە لە ڕێی جاشەکانەوە تا کات کەواترە پێشمەرگەوە و لە تەلەڤیزیۆنە جۆرە و جۆرەکانەوە تەبیعەتەن خوێندنەوەی ئەم ئینسانە ئەتوانێت بەرینتر بەربڵاوتر و دقیقتر بوێت یعنی ئەمە فەرقە کاتەکەەوەی کەسێک کە فقط شتێکی دیگە تا ئەوەی ئەپرسێ لە خەڵکی ئەرێ باشە تۆ لە حەسەناوە هاتی چ خەبەر بۆیە ئەوزای حەسەناوە ئازانێ ئەرێ کاکە تۆ لە حسێناوە هاتی چ خەبەر تەوەجۆەکەی بۆیە ئەو شاهدانەی کە قسە ئەکەن هەر کامیان لە ئەوڵ و کە خۆیان معرفیەکەن وەزن خۆیان دەرەخەن کە لە چه ڕوانگەیەک و پەرسپەکتیڤێک و ئەنوارن لە مەسئلەکە بەبەخشن مامۆستا چوون ئێستا خەریک بوون تۆزێ پارازیتیان نەخست من مەجبور بووم ئەو تەوزیح بدەم فەرمونی دابدەن قوربان جاریش من عەرزی ئەوە دەکەم کە وەکو ئەڵێ خوێندنەوەی ئێمە بۆ ڕووداوەکە و بۆ ئەوە کە هەر فعلەن ئەوە بوو کە ئەمانزانی ئەوە ڕوئەدا حتا ئێمە ئێستا ئەگەمە ئەوەی کە چوینە لای مەسئولین چوینە لای پێشمەرگەکان چوونە لای ئەو برادرانە پێمان وتمان کاکە ئێوە هاتوونەتە ئەم شارە ئەوە ئەم شارەتان ئازاد کردووە بە مستەلاحی خۆتان ئەوە پازدارە هاتووە ئەوە جێشی پێشمەرگەی پارتی و یەکێتی و سۆشیالیست و بەرەی کوردستانی و ئەوانە هەمووی تایە بەڵام ئەوەندەی کە ئێمە خوێندنەوەمان هەبێ بۆ حاڵەتی عەسکەری ئەم حاڵەتە هەروە بە ئاسانی تێناپەڕێ ئێمە چاوەڕوانی ئەوە ئەکەین کە هجوومی مزاد بکرێتەوە کە وەختێ هجوومی مزادیش کرایەوە معرضە ئەو خەڵکە معرض بۆ هەموو شتێک
جابا من پێشەوەی کە ئەم بگەمە ئەوە ئەرزم کردی کە شەوی 15 لەسەر 15 ئێمە چوینە هەڵەبجە مجەمەعی عەنەب بۆ بەیانیەکەی ئیتر کە وەختێ هەموو جێشی عێراقی تەفروتو نابوو و بە قواتی نەما تەقەی نەما دەنگی نەما بۆ نیوەڕۆکەی ئێمە لە ماڵی برایەکمان بووم لەگەڵ ماڵەوە ئەوانە وتمان کاکە با بچینەوە بۆ ئەمە بوو بە ڕۆژی 16 لەسەر حەڤە 16 لەسەر حەڤە کە لە عەنەبین وتمان بچینەوە بۆ زەمەخی کە چوینەوە بچینەوە بۆ زەمەخی گەشتنە نیوەی ڕێگە سعات 11:08 دقە بوو 11:08 دقەی نیوەڕۆ یەکەم وەجبەی تەیارە هاتن هەواپەیما هاتن لە 3 شوێنی هەڵەبجەوە هەڵەبجەیان دایە بەر ناپاڵم کە یەکێکیان زۆر لە ئێمەوە نزیک بوو حتا پارچە شتەکان و دوو کەڵوشتەکانی هات بە سەرماندا مەجبور لاماندایە ماڵێک چوینە ژێرزەمینێک مامۆستا ئەمە بگرن با من تەوزیحێک بدەم دیسانەوە ئێمە ئەو بۆ ئەوڵی بارە شاهێدێکمان توانی ئەوە پشڕاست بکاتەوە کە ئەو قەسفەی کە دوێ کە بەحسیان کرد کاک ئەحمەد بوو بەحسی کرد کاک ئەحمەدی عەلی سەعاتچی دوێ کە بەحسی کردوتی قەسفە سەرەتاییەکە باعث بوو خەڵکەکە هەڵەبجە بەجێ بێڵێ بە پێی پەتی بە ڕووتی بە هیچ هەڵەبجە بەجێ بێڵێ ئەمە ئەو سەعاتە سەکەیژێتی پێش ئەو سەعاتە وەکو ئەرزم کردی کە لە دەوری سەعات 8:30 بۆ 9 بوو ئێمە چوینە لای هەندێک لە بەرپرسان بەرپرسی ناوەکەی بڵێم لەوە چێت تەبیعی بێ خوا لێ خۆش بێ ئێمە چوینە لای کاک شەوکەتی حاجی مشیر ئەو کاتە ئەو مەسئولی هێزەکانی یەکێتی نیشتیمانی بوو لای بانقەکە بوو پێمان وت کاک شەوکەت کاکە ئێمە تەبیعەتی بەعزە ناسین ئێمە ئەزانین ئەمە ئەم شارە سقوتی کردووە ئەسە عسکەریەن لە دەستی ڕژێمی عێراق سقوتی کردووە و پاسداریشی تایە ئێوە ئەگەر ئێستا هاتوون پاسداریشتان لەگەڵە ئەوە پاسدارە و ئەوە جێشی عێراق ئێرانیە و ئەوە میگزەمینی ئێرانیە و ئەوە زڵجەوی ئێرانی و ئەوانەیە ئەم عێراقە ئێمە لەوە پێش بیست بوومان کە حکوومەتی عێراقی کیمیاوی داوە لە گۆبتەپە لە فاو لەو شوێنانە کە لە میهران لەو شوێنانە حتا لە بانە بیست بوومان کە داوێتی لە بانەی ئێران وەختی خۆی پێش کیمیاوی هەڵەبجە وتمان ئەمە ئەم جێشی عێراقی هەروە بە سادەی دانانیشێ ئەم منتیقاروە بکەوێتە سقوت بکە و بکەوێتە ژێر دەستی ئێرانەوە ئێمە حتا من خۆم بە کاک شەوکەت وتم کاک شەوکەت ئێمە کەسانێکین وەکو بڵێن دیراسەی نەوعەما سیاسەت و ئەوانەمان کردووە ئەمە ئێمە وا ئەزانین زەربە قازیەی ئەخیری شەڕی عێراقێرانە ئێمە وا ئەزانین ئەم هەڵەبجە و گرتنی ئەم هەڵەبجەیە و بەم قوواتەوە و بەم شێوەیە و کە عێراقیش زۆر دیفاعی نەکرد و نەوعەما تەسلیم بوو ئەمە وەکو بڵێ حاڵەتێکە ئیلا حەسمی ئەم شەڕەیە ئجا حەسمەکەش ئێمە وا ئەزانین بەم ئەیەنە بەمە ڕوئەدا جوابی ئەو وتی ئەوەڵەن ئێمە ئاگادارین کە عێراق توانای نەماوە حتا یەکێک لە پێشمەرگەکانی وتی کاکە ئەو کاتە من مامۆسا نەبووم هەر گەنجێکی وەکو بڵێن سەرڕوود بووم وتی کاکە تۆ ئێوەڵێن چی ئێوەڵێن کیمیاوی و ساڕوخ و ناپاڵم و ئەوانە وتی ئێمە لەو شوێنانەوە هاتوین عێراق ئەوەندە هینی نەماوە ئەوەندە ئەسلحە و چەکی نەماوە دارچناری خستووەتە خوارەوە ئەمیش وتم دارچنار چۆن ئەکەوێتە خوارەوە بەسەر ئینا وتی نەوەڵا دارچناری خستووەتە خوارەوە بۆ عەلەمی عێراقیشی پێوە بووە منیش یەکسەر لێ لای ئەوان نەموت یەکسەر تەحلیلێکم وتم نا
ئەمە بێت و نەبێت بۆ دیاریکردنی ئەو شوێنانەیە کە حکوومەت ئەیەوێ ناپاڵمی لێ بدە یان کیمیاوی لێ بدە ساڕخی کیمیاوی ئەگینا معقول نییە عنی حکوومەتێکی عراقی کە نیوەی ئەو کاتە نیوەی جیهانی لەگەڵ بوو بۆ لێدانی ئێرەکە ببەخشن مامۆستا من تحلیلەکە پشڕاستکەمەوە ئێوە خەریکە بەحسە لەفتەیەکەکەن فرە مهم کە تا ئەم دقیقە هەچکەس بەحسی نکردەوە ئەوە دیدارەتە شەوکەت حاجی مشیر فەرماندەیە ئەو بەشەی بەرەی کوردستانی تەکە قەرارگا هەر ڕەمەزانە بەشێکی بچووک لە نیروهای ئێرانیە کە لە عملیات وەلفەجر دابووگن لەبەر بانکەکەی هەڵەبجا ئەیگرن هێ ئێژن کە تحلیل ئێمە ئەوەسە کە هەڵەبجە قەرارە بکرێت بە کەڵەشێرە قوربانیە ئەم شەڕە و دەوڵەتە عێراقی بێوەڵام دانانیشێت ئێوە چیتان کردگە ئێوە ئەم سوالە ئەکەن ئەو جواوت ئەداتۆ مامۆستا تەوەجۆ بکە ئەمە چەلەحانی ناوە خیابان نییە خەڵکی گوێ بگرن دانێ شاروەند دانێ هاوڵاتی ڕوویگە پرسیار ئەکان لە نیرویەک کە بە ناوی گریلا هاتکەسە ناوە ئەمە بە قوواتی دەوڵەتێکی بێگانەوە هاتکەسە ناوی ماڵ و شار و حاڵ و وەزلیەتە خەڵک ئیستا ئەم گەرە کێسی خەمەکانی بڕوێتەوە و مطمئین بوێ لەمەی کە دانیشێ بڕوا بەرەو دەوڵەتە عێراقی بڕوا بەرەو دەوڵەتە ئێرانی بڕوا چی بکە سوالی لێکە جوابێک کە فەرماندەی شەڕ ئەیداتەوە بە ئەمەسە کاغەزێکی پێنادا بێژێ کاکەیان جارێت و ئەوە بگرەبی بە بەناو خەڵکییا بڵاوی کەرەوە ئەمە قەوانینە ئیدارەکردنە شارە هەڵەبجەز ئەمە نایژێ ئەمە ڕێکەوتوین لەگەڵ دەوڵەتە ئێرانەوە خۆمان شارەکە بەسەر ئەوەین و خەڵک مسلحەکەین و تا ئاخرین دقیقە ئەوێسین جواب ئەمەسە دەوڵەتە عێراق چەک و ئەسڵحەی نەماگە تەوانی نییە شەڕەکە تەوەجۆ بکەن تۆ کابرایە لە ژێرە ترسە هاوڵاتیە هاوشاریری سوالە لێ بکات تۆ فەرماندەی ئەمە بی جوابی ئەوەسە دەوڵەتە عێراقی چەکی نەماگە تەبیعەتەنێشا وڵاتی لێ پرسێت تۆ لەکوێ ئەزانی تۆ چه تەزمینێک ئەدەی ئەگەر چەکی مابوو تۆ چه تەزمینێک ئەدەی تەوەجۆ بکە چەکی نەماگە وەڵام نییە بۆ مردمێکی پەرێشان ئێدامە بدەن نامۆسا بەڵێ حتا من ئەمەیانم لە کاک شەوکەت خۆی نەبیست بەڵام دوجار ئەو برادرانەی کە من ئتر کە ئەو وایوت وەک جەناب دەفەرمووی لە زیهنی خۆماوتم نا ئەمە مەحاڵە ئەمە وەکو بڵێن موامەرەیەکە ئەبێ ئێمە خەمی خۆمان بخۆین چوومەوە بۆ لای ماڵ و مناڵ و براو ئەوانە وتمان کاکە ئێمە ئەمانەوێ دەرچین بەرەو هەورامانات مەجموعەیە وتیان وەڵڵاهی پێشمەرگە لە ئەو پەڕیعەنەبەوە سەیتەرەی داناوە نایەڵێ خەڵک بچێ بەرەو هەڵەبجە و لە شار دەرچێ کە ئەمە ینی بەڵام ئەمە بخۆم بۆ خۆم بە بیستن بیستومە بە بینین نەمبینیوە ئەمە تاریخە ئەبێ وەکو بڵێن خیانەتیان نەکرێت بیستومە بەڵام ئەوەندەم بیست لە خەڵکی تریش کە کاک شەوکەت و تویەتی ئیجا کاکە خۆ ئێمەش کە سوکارمان هەیە و ئەم خەڵکانەیش کە لە ناو ئێمە هاتوینەتە خوارەوە هەمووی کە سوکاری خۆمانە ئەگەر ئێمە و پێشمەرگەکانمان کوژران با خەڵکی تریش بکوژرەکەی چێکە ئەمە بەس بیستومە کە کاک شەوکەت خۆی لە خۆیم نەبیستووە بەس بیستم دوای ئەوەی کە ئێمە گەڕاوینەتەوە کاک شەوکەت دوای وتووە خۆ عەفویکە ئینشاءڵڵا ئێمە بگەڕێینەوە بۆ ئەو چرکە ساتەی کە تەیارەکان هاتنە سەر هەڵەبجە و یەکەم مامۆستا ببەخشن لەگرات دووشت تێکەڵ بوو شەوکەتی حاجی مشیر بە تۆ جوابی داوە وتی کە دەوڵەتە عێراقی زەعیفەوە چەکی نەماکە بەڵێ دروستە جەنابەت بۆ خۆت تەحلیلت کرد وتت ئەمە موامرەیە لێمان ئەخۆمی خۆت بۆ خۆت تەحلیلت کرد لەم جوابەی کە ئەو دایوە بعد فەرمایشت کرد کە بیست گمە شەوکەت و کێسی ئێمە کە سوکاری خۆشمانی واتیە تۆ سەیری ئەو ئستدلالە بکە بۆ گرتنی 700,000 نەفەر خەڵکی پەرێشانی شارێک تەوەجۆکەی خۆب بۆ خاترەوەی شتەکان تێکەڵ نەوێ فرێک لە ئێمەمانان وەینە ماهی گوپی حافزەمان 3 سانیەیە کە شتەکان کەڵەکە بۆ سەر یەکتری لە بیرمانەچێت فەرموون ئێدامە بدەن
هەر لەم ناوبڕا بەداخەوە ئەوە ئەڵێم لەم چەند ڕۆژەی ڕابردووە مەسئولێکی برادەرانی یەکێتی ناوەکەم زەبت لەبیر نییە لە یەکێک لە کەناڵە فەزایەکانی حکوومەتی خۆمان ئێرە NRT باسی ئەو هەڵەبجە و ڕێکەوتنەوەوانەی کردوتی یەکێک لە خاڵەکانی ئێمە کە لەگەڵ ئێرانە ڕێکەوتین ئەوە بوو کە هجوومێکی زۆر گەورە لەسەر مەقەڕەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی هەبوو و مەقەڕەکانی پارتی لە منطقەی ئەو مەناتقانەی کە پارتی تیا بوو بۆ ئەوەی لەسەر ئەو مەقەڕانە تۆزێ زەخت کەم ببێتەوە ئێمە مەجبور بووین چوین لەگەڵ ئێرانە وتمان بە ئینێکی تر بکەینەوە جەبهەیەکی تر بکەینەوە بەڵام ئێمە نەمان ئەزانی کە حکوومەتی عێراقی کیمیاوی ئەدا لە هەڵەبجە ئەمە ینی جێگەی ئەوەیە کە ئینسان لەسەری بوەستەیە کە وەکو عەرزم کردی لە ئەوڵەوە ئێمە وەختێک کە تەحلیلی مۆزوعەکانەکەین یەک کەسی معەیەن نییە وەکو بڵێن متتەهەمی سەرەکی و ئەوەڵ و ئەخیر مەڵێ خەڵک ڕاست ناکات کۆمەڵێ مامۆستا ڕاست ناکات بەڵێ ئەم قەولە ئێوە لە کاری مامۆستایەتیە یەکێک لە کارەکانتان ئەمەسە حەدیسی سەحیح و حەدیسی کەزب لە یەکتری تەشخیصەدەن تەوەجۆکەین ێژن ئەمە کەزبە و ئەمە قویە ئەمە حەدیسێکی زەعیفە ترە زەعیفە زانی بۆ ئەوان لە مەوزعێکان نیەن کە داوایەک لە دەوڵەتە ئێران بکەن لە هیچ مەوزعێکە دووەمەن دەوڵەتە ئێران قەراردادێکی تەکی ئەمانە نەوەسکە سێوەمەن ئەوان هیچ وەزنێک نیەن کە حساو بکرێن چوارمەن من هەر بۆ پشتڕاستکردنەوەی ئەم قسەکە ئەیکەم تەواو لەشکرە ئێرانی کە بەشدار بووگە لە عملیات وەلفەجرەدا بەحسی یەکەم قەرارگای ڕەمەزانی یەکێکیانە تازە معارەزەیە کورد یەک بەشی بچووک لە قەرارگای ڕەمەزانە بەشێکی بچووک لە قەرارگای ڕەمەزانە ئەمانە نەعەدەدن نەوەزنن نە لە خۆیان ئیرادەیەکیان هەست یعنی دەوڵەتە ئێرانی برادێکی ئیسلامی دەنگێکی بۆ من هەنات لە دیبێتەکانی پێشووترەوە بەحسی حیزبی ئەنساری کرد دەوڵەتە ئێرانی چەکی کردن چون بەشدار نەبوون دەوڵەتە ئێرانی هەر چون ئەنساری چەک کرد منحەلی کرد مەقەڕاتی کرد تفەنگەکان لیانسەن پوڵەکانی لیانسەن وەکو ئاوی خواردن ئەتوانی ئەمانی چەکە چوار شەقیشیان تێڵدا چیان ئەکرد مەسەڵەن دەوڵەتی ئێرانی بەری بیانگرتایە چیانەکرد چەکیان بۆ دەوڵەتی ئێرانی هەڵ نەگرتایە چی تریانە کرد مهندسیانە کرد پزیشکیان ئەکرد ئەڕوین هۆ بۆ ئۆتری چیان ئەکرد لذا ئەمانە نینە وەزعیەتێکە کە ئیدعایەکیشیان بوێ لە دەوڵەتە ئێرانی هیچ ئەمە نەقەولێکی دروستە نە شتێکی قویە و قدرەتمەندە و ئەمە نکتێکی تریش بێژم ئەوانەیە کە داوای کامێراکەن وەکو کاک تەحسین کاک بەحمەن لەگەڵ کاک دانای هەڵەبجەیە هاواهەنگکەن تا بزانین ئەم شەو یا بەیانی شەو لەگەڵتانە قساکەین فەرمون ئیدامە بدەن ئێمە وەکو عەرزم کردی ئەوەی کە عەرزم کردی تەنها مەقتەعێک بوو بۆ ئەوەی کە ئەوە بڵێم کە موئامەرەی سەر هەڵەبجە یەکلایەنە نەبووە یعنی ئەترافی تر جا لە ئەخیرا کێ بەرەندەوەیە و کێ وەکو بڵێن وەکو جنابەت فەرموو کەڵە شێرەکە بەنسیب کێبووە ئەوەیان بەحسێکی ترە ئێمە کە لە سەعات 11:09 یەکەم بۆم کە درا لە هەڵەبجە ناپاڵم بوو و ئێمە مەجبور بووین نەمانتوانی بگەینەوە زەمەقی لەوێ چووینە ژێرزەمینێک هەتا نوێژی مەغریب بۆمان نەکرا کە بێینە دەرەوە بە بەردەوام هەواپەیما هات و قەسفیە کرد هەتا تقریبا نیو سەعاتێک پێش مەغریب یان با بڵێم سەعاتێک پێش مەغریب دوو سێ جار تەیارە هاتن و قومبەلیان ئەخستە خوارەوە دەنگی یەکەمی هەبوو دەنگی سەوتی یەکەمی هەبوو بە سەوتی دووهەمی نەبوو بەڵێ دوو خۆی ئەو قەسفانە دوو جۆرن دەنگێکە لە تیارەکەەوە بەریەداتەوە هینیەکە ئەیتەقێنێ دەنگی دووەم کەکەوێتە خوارەوە ئینفجارەکە بەس ئەم دوو جار بە دوو وەکو بڵێن وەجبە تیارە هاتن
قومبەلەکانیان ئەخستە خوارەوە بەس دەنگی دووەمیان نەبوو یا هەیان بوو زۆر کەم بوو بە حاڵە دەبیست دەنگی دووەمت بە حاڵە بیست کە ئەوەی کە مامۆستا ئێژێتی من تۆزی حێبامە خدمەتە بینەران بۆم پەڕی هەست ئەگەر دوێتان قومبەلە پەڕی هەست پەڕەکە بۆ خاترێ وەسە سەر و خواردێت قورسایەکان لە بەرەو دانیاگە ئەوەی وا لە سەریا چاشنیە کە ئەدا بە عەرز چاشنیەکە ئەتەقێتەوە تا مەوادی منفەجر ئەتەقێنێتەوە یەک ئینفجارە بچووک متقابە و ئینفجارە گەورە ئەوەی کە فەرمایشەکە تەبیعەتەن بۆ شیمیایی چون مەوادە شیمیاییە ئینفجارە گەورەی نییە مەوادی شیمیایی بەرەدا مەوادی منفەجرێتیان نییە پس فقط چاشنیەکە تەقێتەوە لەبەرەوەی بەدەنەی بۆم متەلاشیکە بەڵێ ئێمە کە هاتینە دەرەوە تقریبەن بڵێم نیو سەعات بۆ 25 دقیقە بۆ چارەکێکی مابوو بۆ نوێژی مەغریب کە هاتینە دەرەوە سەیرەکەین دنیا هەمووی سوور بووە دنیا هەمووی سوور بوو چارەکێک نیو سەعات بۆ مەغریب بۆ نوێژی مەغریب بڵێ بۆ نوێژی مەغریب 4:30 ئێستا وەکو ئێستا کە ئێستا سەعات 5 شتێک 6 شتێک بانگە بێ ئەو کاتە لە دەوری 5:30 یا چارەک بۆ 6 لەو نزیکانە بوو کە یعنی کە وەختی ئێستا تقریبەن 20 دقەیە بۆ نیو سەعاتێکی مابوو بۆ بانگی مەغریب کە هاتی لە دەرەوە سەیرەکەین یەک پرسیارێکی تر بکەم ئێمە دوێکە لە قسەکانی کاک ئەحمەد و لە شاهیدانی تر زانیمان چون ئەمە سوال بوو لە ذهنە ئێمە جەمعیەتی شاری هەڵەبجە 7,000 بە گوێرەی ئاماری دەوڵەتی ئێران کە ئێژێ گرتەکمانە 7,000 بوو سوال بوو بۆ ئێمە چۆن 5,000 کوژیا 65 دەرباز بوو تۆ پێژە 2,000 3,000 10,000 جەمعیەتێکی ئەسڵی دەرباز بوو ئێمە بۆمان دەرکەوت هەر لە چواردە و هەر لە چواردە هەموو خەڵک چوو گەسە دەرەوە ئەوەی دەسەڵاتی بووە ماشینی بوو سیارەی بوو چووگە ئەوەی دەسەڵاتی نۆگە ماگەسەوە بڕێکی چووگن بەرەو ئەبابەی لێ ئەوانیان گەڕاندگەسەوە بەڵێ جەمعیەتە ئەسڵیەکە حەژیمەتە ئەسڵیەکە لە 11 دقیقەکەی کە جەنابەت فەرموود ئەڕواتە دەرەوە لە 11 تا سەعاتی 5 ئێوارە کە نزیکە نوێژە مەغریب بێ خەڵک فورجەی بووگە دەرچێ و قەسفەکە بەردەوام وگە بۆمبە شیمیاییەکان لە نزیکە 5 ئێوارە وەشیاگە بووە تقریبەن شار حەجمێکی فرە لە خەڵکەکە بە پیان دەرچووگە لە 1 کیلومتری 2 کیلومتری شارە بەڵێ وەکو جەنابەت فەرموویت ڕاستە خەڵک دەرچووە بەڵام بەو نەوعە ئەوەی کە زیاتر دەرچووە زۆر دوور نەکەوتوەتەوە لە شار کە ئەو دوو شوێنە 2 کیلۆمەتر لە شار دوور نییە لەبەر ئەوە یعنی خەڵکەکە دوای قەسفەکە وەکو ئەرزم کردی هەتا عەسر بەردەوام قەسفی ناپاڵم بوو قەسفی ئەوە بوو بەڵام لە دوای عەسرەوە ئەو دوو مەوجەیە کە وەکو ئەرزم کردی ئەو دوو فەڕەیە ئەو دوو سێ فەڕەیە کە هاتنەوە ئەم جارە ئەمە قەسفە کیمیاویەکە بووە زیاتر ئێمە کە هاتینە دەرەوە وەکو ئەرزم کردی نیو سەعاتی مابوو بۆ مەغریب بەڵام سیرمان کرد دنیا هەمووی سوورە هەمووی تاریک و بووەتە تاریکستانێک بەڵام تاریکستانێکی سوور ڕەنگێکی سووری پێوەیە برادێکی خۆمان کە ئێمە هاتینە دەرەوە هاتینە سەرجادە سێرەکەن خەڵکی بە لێشاو ئەڕوا بە لێشاو ئەڕواتە بەرەو عەنەب و عەنەبی کۆن و بەرەو دەرەشیش و ئەوانە لادێن لە دەرەوەی شار ئێمەش تر تۆزێ خۆمان کۆ کردەوە و هەر لە مجەمەعی عەنەب و نەمانتوانی بچینەوە بۆ زەمەقی بەڕێ کەوتین لەگەڵ خەڵکی هەڵەبجە و لەگەڵ ئەو خزمان و دۆست و ئەحبابانەی دەرچوین کە لە مجەمەعی عەنەب چوینە ئەولاوە سەیرەکەین دەنگی خەڵکی دێت هاوارەکەن خەڵکینە ئێوە مەیەن ئێمە کیمیاوی لێی داوین ئێمە ئەمرین کورە فریامان کەون هاوار و ئەوانە لەو لەحظە مەجموعەیە تراکتۆر و سیارە و شتوانە لەو سەرەوە گەڕانەوتیان کاکە مەچن بەرەو عەنەب ئەوە لەوێ لەسەر جادەکە قومبەلەیەک داوێتی لە سیارەیەک سیارەکە جادەکەی گرتووە
بە درێژایی تقریبن 2 کیلۆمەتر لە بیاوێڵە دەیەکی بچکۆلەیە لە دەرەوەی عەنەبە لە بیاوێڵە بۆ مجەمەعی عەنەب تقریبا 2 بۆ 3 کیلۆمەتر ئەبێ لە خلالی ئەو 2 کیلۆمەترە ئەگەر بڵێم لەوە ئەچێ 100 مەتری بە دەرەوە نەبوو بێ هەمووی لاشە بوو کەوتبوو هەمووی خەڵک بوو کەوتبوو لەو کاتا ئێمە تێکەڵاویەکمان بۆ دروست بوو مەجموعەیە لەم سەرەوە مەجموعەیە لەو سەرەوە لەو وەختا من قسەمە کرد ئەو لەحزەیە کاک پەیمان تا قیامەت لە بیرم ناچێتەوە کە وەکو چۆن خوای گەورە مەشاهیدی قیامەت باسەکە مەشهەدێکم بینی زۆر عەجیب دایکێک و باوکێک و 2 مناڵ و کچێکی بچکۆلیان بەدەسەوە بوو لەو لەحزە ڕایانە کرد کە تەیارەکان هاتن بەپەلە ڕایانە کرد لەم بەری جادەکە بۆ ئەو بەری جادەکە لەو لەحزە کچەکەیان یەکێکیان کەوت لەو بەری جادەکەوە باوەڕ بفەرموو دایکەکە نەگەڕایەوە هەڵیگرێتەوە پیاوەکە وتی بە پیاوەکە وە کچەکەمان بەجێم وتی تۆ ئەم دوانە دەرکە بڵێن چی تازە ئەو با بڕوە منیش بە هەر حاڵێ بوو ڕام کرد و دەستم گرت و خستمەوە لای دایکی لەم لەحزە پیرەژنێک کە من قسەمە کرد پیرەژنێکی دەی خۆمانە کە ناوی دادە سوێبە بوو کەوتبوو کە کەوتبوو وتی ئاوا دەستی گر بە پانتۆڵەکەمەوە وتی لوقمان گیان بیکە بە خاتری جوانی دەرم کرد کاکە ئەمای کە ئەفەرموویت شیمیاییان لێ نەدریاگە بەژێر دەسوپێ و شەکەتن ناکێشن ناتوانن ئەوانەی کە کیمیایی لێ یابوون ئیتر ئێمە نەمانتوانی بچینە ناوەوانەوە ئەوان کەوتبوون بەس ئەمان بینین بە چاو ئەمان بینی هاوارەکەن ئەدەن لە خۆیان هەڵەسنەوە و ئەکەون دوو لە ڕووی جەنابتان و بیسەران ئەڕشێنەوە ئەمانەمان ئەبینی بەس ئەمە هێشتا بەری نەکەوت بوو گرتمی وتم دادە سوێ بە تۆ چی ئەەکەی لێرە وتی وەڵاهی لەگەڵ ماڵەوە هاتم و ماڵەوە لێرە یەکتر ون بووین ئێستا ناتوانم بجوڵێن ئیتر منیش گرتم بە کۆڵەوە بەرەو ژوورکەیەک بوو بۆ دێک هەتا ئەگاتە بیاوێڵە دێیەکە کە پێڵێن جەلیلە لەوێ کە گەیشتینە ئەوێ بەس من هەستم ئەکرد بە ناو خەڵکە ڕۆیشتم خەڵک دانیشت بوو من وام ئەزانی ماندوو بوون من وستە ئەمود هەسم دادە هەسە کاکە هەسە برا بۆ دانیشتووی کاکە دامەنیشە یانو ناتوانین لە خۆ بێزارین لە خۆ ماندوین من ئەمود بابە تۆ ڕاکەن فریای خۆتان کەونەوە کیمیاویە والحاصل خەڵکەکە زۆر کەوتبوو تا گەیشتمە ئەو دێ جەلیلە سیرەکەم مەجموعەیە پاسدار ئاگریان کردووەتەوە ئاگرێکی زۆریان کردووەتەوە خۆیان دەمامکۆوانیان بەدەمەوەیە قناعی ئەوە یەکێک لە پاسدارەکان فارسی وتی پس مامۆستا تۆ ئێستا دوای شیمیایەکە ئەوەڵین نیروی نظامیە کە ئەیوێنیت ماسکی هەست ماسکی زدە شیمیایی هەست و ئامادەست بۆ شەڕی شیمیایی بەڵێ ئەمە یەکە ئەوانی ترکە ڕۆژی یەکەم عەزم کردی بینی من ماسکیان پێوە نەبوو ڕۆژی 14 کە پاسدار هاتنە زەمەقی و ئەوانە ئەوە هیچیان بەسەر دەمەوە نەبوو بەڵام ئێستا کە 16 لە پاڵ مزگەوتەکەی جەلیلە ئەگرێکی گەوریان کردوێتەوە مامۆستازانی ئەمە بۆ مهمە بزانم ئەگەر تۆ بێژی بە پشتیوانی 1364 فاو مەهران زەردە و داڵەهۆ سەردەشت تەوەجۆەکەی ئەم بۆمبارانە شیمیانە ئەرتەشە ئێران ئامادە وگە بۆ ئەوەی کە سەدام حوسێن لیان ئەدات یا ڕژیمە بەعس بە شیمیایی لیانەدا ئێشێ لە ئەوڵەوە کە حەملە ئەکەن بە تەجهیزاتە شیمیایی بێن یعنی بە ماسکۆ بێن چون هەر لەحزە لەوانەیە بە تۆپ لیاندات لەوانەیە بە هاوەن لیاندات لەوانەیە بە هەلیکۆپتەر لیاندات لەوانەیە بە هاوپەما لیاندات پس تۆ ئەزانی ڕۆژی چواردەوم ئەمانە خیاڵیان تەختە لێ نادات بە شیمیایی وەلی ئەو ڕۆژە کلێ ئەدات و بە ماسکیان وێنیت بڵێ دیار بوو بڵێ ئیتر ماسک و ئەوانە دواییش زوو ئەیانوت بە خەڵکەکە کاکە ئاگر بکەنەوە ئەوەی کە ناتوانێت لە بجوڵێ
لە دەوری خۆیان ئاگر بکاتەوە. جا ئەمە لێرە ئەوەی جەنابەت کە فەرموویت کە ئەرتەشێک دێتە خوارەوە دێتە ناو خەڵکێکەوە حاڵاتی عسکەری ئەزانێ مەسەلەن شیمیایی بەچی پوچەڵە بێتەوە بەچی فعالیەتی نامێن بەڵام شتێک ناڵێ بە خەڵکی بەڵام پەیامێک نادا بە خەڵکینە ئەگەر قەسف کران ئاوا بکەن خەڵکینە ئەگەر وەرن بچنە دەرەوە شارەکە چۆڵکەن ئەگەر کیمیاویتان لێ ئەمە بەکاربێنە. بۆ ئەوەی پشڕاستی قسەکانی جنابەت بکەمەوە لەمە سەدام کە بۆمبارانی شارەکانی ئەکرد ئێمە خەڵکی کرماشانین ئێمە مەسەڵەن فێر بووین یەکی لە کارەکانمان ئەمەسە چەسب بەینە قەیشیشەکانمان ئەم تێپانە هەست ئێوە پێژن بۆ ئەگەر مەوجە ئینفجار بێت شیشەکان نەمان کوژێت تێپەکان بیانگرێت باشە ئەو قسەی جەنابتە دروسە تۆ کە ئەڕۆیت و ئەزانی ئەگرات مەیدانە شەڕە ئێشێ خەڵکەکە ئامادە بکەی ڕێنوێنی بکەی دەریکەی دەربازی کەی تەخلیەی کەی وەلی تۆ حیچکان لەمانە ناکەی بەڵکو بەریشی پێگری جۆرێک لە وەکو بڵێن بەرگی شارستانی فێر ناکەی جۆرێک لە ڕوبەڕووبوونەوەی فێر ناکەی مەسەلەن ئێمە من ئەگەر ئەو کاتە ئەو خەڵکە ڕۆژێ لەوە پێشتر بیزانایە ئاگرکردنەوە فعالیەتی کیمیاوی کەمەکاتەوە ئەگونجا ئەو خەڵکە لە هەر شوێنێکا کە زانی کیمیاوی هاتووە ئاگرێ بکاتەوە و فعالیەتەکەی کەمتر بکاتەوە یان بی زانایە کە ئەگەر پەڕۆیەکی تەڕ بدەی بەدەم و لوتتا ئیسفادەی هەیە ئێمە ئەو شتانەمان هیچی نازانی هەتا من گەیشتمە لای ئەوانە پاسدارەکان پێیان وتمتیان ئەمە چی ئەم پیرەژنە بە کۆڵتەوە وتم وەڵا ئەو پیرەژنەیە کەوپەکی کەوتۆ وتیان دایکتەوتم نەوەڵا دایکم نیە هەر ئینسانیە نەمتوانیەوە بەجێ بێڵم هەر ئەوەشم پێکراوە دایکی خۆشم لەگەڵمە وتیان تۆ داینێ لێرە ئێمە ئێستا خۆمان ڕەوانە یەکەین تۆ ڕاکە وتی ئەوە ئەو هەموو خەڵکە کوژراوە بە کیمیاوی ڕاکەن بەس بڵێ بەو خەڵکانە لە هەر شوێنێ عینیان کرد ئاگر بکەنەوە بەس تازە ئاگری چی شەوە و فریا ئاگر ناکەیەوانە ئێمە وەلحاصل بە شنروێدا سەرکەوتین و بۆ ڕۆژی حەڤە لەسەر هەژدە گەشتینە ئێران و گەشت چوینە ئوردوگای چوینە ئەوە شاری هەرسین بزانم معلومی جەنابتان ئەیزانن بەڵێ ئێمە لە هەرسینەوە من دوو پرسیاری تر بکەم بەر لەوەی بگەینە ناوی ئوردوگایش کە بە کورتی ئێوە جوابێکی ئوردوگای مامۆستا تا ئەم دقیقە بەرەی کوردستانی کە ئیدعا ئەکا هاتکە خاک ئازادکە بەرنامەی ئیدارەکردنی مردمی نییە و یەک دانە قانونی دانە نیاگە بەحسی کۆبوونەوەی گشتی مردم و سازماندەهیکردنی خەڵکی نەکردگە بەرنامەی ئیدارەی نییە با ئێمە قبولکەین ئێمە پرسیارەمان کرد لە خەڵکی تریش با ئێمە قبولکەین ئەسڵەن ئەمانە نەیانزانیگە بە قوڵی خۆیان کارەساتە حادیسەیە لە پڕێکە کارم بە سپای پاسداران و پاسدارە ئێرانی ئشغالگەر نییە بەڵام ئەمانە خو کوڕە ئەو مردمە ئێشێ بوون و ئێشێ پێشمەرگەون بۆ ئەم سەرزەمینە ئەسڵحەیان گرتوێتە دەسۆ ئیستا کە ئەوێنن شیمیایی دریاگە خۆشیان گشتیان ماسکیان هەست تەبیعەتەن ئەمانە ئیمکاناتێکیشیان دریاگە پێ یعنی سیارەیان هەز تیۆتایان هەز و یە سری ئیمکاناتە پزیشکیان هەست مەشیە ئیستا جبهەی شەڕیش ئیتر نییە یعنی لەگرا سەنگەری خەتە مقدم و پێشڕەوی بەرەو سلێمانیش نییە تۆ بێژی مەشغوڵی شەڕن شەڕێکیش نییە خەڵکەکە هەراسان بوو گەوسی 40,000 خەڵک بەم شاخ و داخەوە خەریکە ئەڕوا برسیس پێپەتیە حیچێکی نییە ئەخلاقن ئەقڵن بۆ خاتریوەی تۆ مەحبوبیەتە لە ناوی خەڵکەکە تا بڕاتە سەرەوە چون هێز پارتیزانی بێجگە لە مردم هیچ پایگایەکی تر نییە مەسەلە تۆ بە چاوی خۆت دیت نەدانێ نەدوان بە شێوەی سیستەماتیک و قەراری سەرکردایەتی مەسەڵەن ئەمانە 2 لە 3 هێزی شەڕکەری خۆیان اختصاص بدەن بە دەربازکردنی خەڵکی بەرەو سنووری ئێران چتی واتە دی وەکو عەرزم کردی ئێمە کە یەکەم ڕۆژی 14 لەسەر 15 ئەمان ود با بچینە دەرەوە بەداخەوە ڕێگریان لێ کردی نەیان هێشت ئەوە دوجاریش
ئەمە کە ئەڵێم زۆر بەداخەوە ئەیڵێم زۆر بەداخەوە ئەیڵێم کە وەکو جەنابەت فەرمووت ئێمە ئەمە تاریخە لەم دیبێتەدا مەبەستمان نییە وەکو بڵێ داری تۆهمە بەسەر کەسێکا بشکێنینەوە و شتێکی نەفسی خۆمانمان هەبێ و شتێکی سیاسی ئەوانە وەکو عەرزم کردی من وەختی خۆی تەوەجوهی سیاسیم هەبووە وەکو بڵێن فکری سیاسیم هەبووە نەک تەوەجوهی سیاسی یعنی کەسێکی تحلیلی سیاسیم هەبووە نەک وەکو تەوەجوهێکی سیاسی ئەوانە ئێستش کە وەختی ئەم قسانە ئەەکەین ئەمە تاریخە قورئانیش وامان فێرەکە وقل الحق من ربكم ولو على أنفسكم لآياتي ترى وقل الحق ولو على أنفسكم حقك أجر لا تنبو بيلن شايتيك أجر لا تنبو بيلن ولا تكتموا الشهادة لله شهاديك لبرخاتي إخوة نيشارنا وحقيقة كان بلين وقتك إما حقيقة ألين رقما لا هيج كسجنية بلام رقما لو فعلية كأم إنسانانا كردويانا بداخەوە نا لە بری ئەوەی کە خەڵکی تەخلیە بکەن خەڵکی یارمەتی خەڵکی بدەن بە پێچەوانەوە زۆر بەداخەوە ئەڵێم کە لەم یەک دوو ڕۆژە کاک مەلا بەختیار ئەڵێ حکوومەتی ئێرانی و ینی پاسدار و ئەوانە چەند ئیتیهامیانە بۆ چەند زوڵمیان کردووە و حکوومەتی بەعد چەند زوڵمی کردووە پێشمەرگە کوردەکانیش ئەوەندە زوڵمیان کردووە کە دەستی ئافرەتیان بڕیوە بۆ ئاڵتون کە ئاڵتونی ئافرەتانیان دزیوە ئەمە وەختێک ئەمە ئەڵێن بەداخەوە ئێمە ئەوڵێن وەکو جەنابەت فەرمووت ئەسڵ لە پێشمەرگایەتی و ئەسڵ لە شۆڕش و ئەسڵ لە تەضحیەدان بەڕاستی هەستی نەتەوایەتیە بەڵام نازانم ئەم جۆرە کەسانە ئەم جۆرە بەداخەوە ئەڵێم ئەم ئەحزابانەی ئێمە چ جۆرە پەروەردەیەکی ئەم میلەتیان کردووە کە برایەکی کورد دەست بتوانێت دەست بەرێ بۆ تاڵانی بۆ گیرفانی کەسێک کە بە کیمیاوی تیاچووە خۆی و ماڵ و مناڵی تیاچووە بەڵام من لە ئەو توانی دینی تۆ ئستفادە دەکەم ئێران ئێژێ غەنیمەتمان بردووە ئێران خۆی ئێژێ غەنیمەتمان بردووە بەڵێ تەبیعەتەن خەڵکی هەڵەبجە و سەرزەمین و کوردەوار بۆ ئێران غەنیمەتە چون بە دوژمنی ئەزانی خەریک و من ئەوە عەرزکەم ئەوەی بیڵێ ئەو هەر جۆرێ بڵێ حەقی خۆیەتی چونکە ئەوەلەن کورد زمان بە بەشەر نازانێ سنی زمان سنی مەذهب بە بەشەر نازانێ و خاکی عێراق و کەربەلا و نەجەف بە مختصب ئەزانێ و ئازادی کردووە ئەوەی کە ئەکەوێتە دەسی فعلەن بۆ ئەو غەنیمەیە ئەوە هیچ شتێک نییە لەو جا سوعالی من ئەمەسە بێسان بەڵێ من بۆ باوەڕمەندانە ئاینیێژم ها هێزێکی کوردی بۆ هاوخوێنی خۆی بۆ ئەوەی ئیدعای ئەکا شەڕی بۆ ئەکا بۆ ئەوەی ئیدعای ئەکا ئازادی ئەکا بکەوێتە تاڵانکردنی ماڵی ئەمە حکمی دزیە یا حکمی گەورەتر لە دزیە بزانە ئەمە لە ڕوبەرە ئەخلاقیەکەیوە جنایەتە بەر عەلەیهی بەشەریەت ئەمە لە ڕوبەرە سایکۆلۆژی و ڕەوانیەکەیوە نیشانەدام ئینسانە ئینسانێکی جنایەتکاری بالفترەس باشە ئەمەی کە تۆ ئەتوانی دەست بووی لە لاشەی مردگی کەسێک کە تۆ ئەخلاقەن ئەگەر کوردیش نەویت وەختی سەیری ئەم کۆمەڵ کوژی ئەەکەی لە خەڵکی سیڤیل ئەحساساتی ئینسانیت هەڵەسێ عفو کاک پەیمان ئەو فعلە لە ئیسلام و لە فقی ئیسلامیدا پێی وترێ نەباش ینی کوفندز ئەو کەسێک کە کوفن ئەدزێ حکومەکەی چیە لەدز گەورەترە تەجاوزیشیان کردگە ئەمە پێ ئەوترێ نەباش یعنی کفندز ئەو کەسەی کە تەریکەی مردوو ئەدزێ ئەمە لە ئیسلامدا پێوترێ نەباش ئەم نەباشە لە دزی گەورەترە ئەبێ بکوژرێ هەڵواسرێ
بکرێ بە عیبرەت بۆ خەڵکی تر بۆ ئەوەی حکمی نەباش ئەو کەسەیە کە مردووەکان دەرەهێنێ لە گۆڕا و کفنەکەیان ئەدزێ. مامۆستا با ئالەگرا کە گەینە کارە تەخەسوسیەکانی جەنابەت مەمنونم بابەتە حکم نەباشێک کە وتت ئێستا ئەم شەراتاتی کرد بامێن سەری حکمێکی تر بزانە لەوانەیە من گروپێ سازمانی ڕێکخراوەیەکم بوێت بموێت بعد من ئشرافم بەسەرەوە نەوێ خەڵک چیەکە کابرا بڕوا بە ناوی من و تەجاوزیش بکە من شتێکم هەست بە ناوی پرینسیپی حیزبی پرینسیپی حیزبی دادگای حیزبی یعنی فورن کە گزارشم بۆ تێت من دادگایەک تشکیل دەدەم ئەوانەی کە معرفیان کردگە بە من تێرمیان و لە دادگاکە قەراریان لەسەر ئەدەم ئیسباتم کرد کە مجرمن حکمی ڕەمیکردن و کوشتنیان دەدەم باشە تەمامی قەراری دادگاکە هەڵەگرم بۆ ئەم کارە ئەەکەم بۆ لەبەری تەبلیغی و ئەوڵەن ئیعتمادی لە دەستچووی خەڵکی ئەگەڕێنمەوە بۆ خۆم دوو ئەیان کەم بە عیبرەت بۆ کەسانێکی تر کە پرینسیپی حیزبیان لەدەستداگە و وەختی من چەکم دادەسیان ئەوان خۆیان بوون بە قدرەت لەم قدرەتە سوء ئستفادە نەکەن تەوەجۆ ئایا وایە یاوانە لە کاتێکە مەلابەختیاریش کە قسەی وا ئەکا یەک نەفەر دادگایی نەکریاگە ڕەمی نەکریاگە سوورە جەلسەی ئەم دادگا موجود نییە ئەم جۆرمە سیستەماتیک کریاگە یعنی تەمامی ئەو بۆیە من ئەگەر کەسێک وا بکە ئەیگرم ئەیکوژم مەسەلەن بۆ لەبەرەوەی ئەو سازمانە ئەو حیزبە ئەو ڕێکخراوەیە لەژێر ئیتهام دەرکەم کە ئێمە خۆمان مجازاتماندا تەوەجۆ ئەفەرمووی کەنەیان کردووە مەسەلەن مثالێک بم ئالەگرای ئێمە مەسەڵ هەر باسی شەوکەتی حاجی موشیرەکەین بەڵام پارتی دموکرات کە قەرارگای ڕەمەزان خورماڵی بۆ دانیاگە و 33 ساڵە سکوتی کردگە و ئەبعادە ئەم شەڕە نایژێ و ڕاستیەکە نایژێ هەمان ئەندازە تاوانبارە کە ئەحیانەن مەسەڵەن کەسێ وەکو شەوکەتی حاجی موشیرکردێتی مەسەلەن لەگران ناوی ئەفراد مهم نییە جنایەتێک کە کریاگە اختفا کریاگە سەرپۆشی لە سەردان بیاگە 33 ساڵە 150 کاناڵی ماهوارەیی موجودە 33 ساڵە ئەگرا پڕە لە پسپۆڕ و پڕە لە کوردباز و پڕە لە حیلەچی و ڕووناکبیر و نووسەر لە هیچ بۆعدێکی ئەم جەریانە نەکۆڵیدمە پێیان وتکە کارەسات خەڵکەکە قەرەبوو بکەن و شەهیدانە بدەن خەڵکیان هاوڕگەسە پشتە تەلەڤیزیۆن فیلمێسکیان لێ بگرن بەیت و بالۆرە بێژن بارسولت بە نەزەرت جەنابەت ئەی ئەمە چییە ئەو قسەی من کردم دروستە یعنی ئەرزکەم بەڵێ من عەرزکەم لە ئەوڵەوە ئارزم کردی وەکو ئەوەی کە ئێمە بڵین خوا نەخواسە کە ئێمە ناوی شەخسێکمان هێنا مەبەست ئەوە نییە کە تاوانباری ئەوڵ و ئەخیری فلانە کەسە ئەمە تەنها مەقتەعێکە کە لە جەریانێک لەگەڵ ئەم بەڕێزە خوا لێ خۆش بێ گفتوگۆیە کراوە ئەگینا خۆ ئەوانی تریش من لە ئەوڵەوە ئەرزم کردی کە کارەساتی هەڵەبجە تەنها کەسێک نییە تەنها گرویەک نییە ئەسڵەن ئەجندایەکی ئەتوانم بڵێم نێودەوڵەتیە و ئەتوانم بڵێم ئەجندایەکی گەلەکۆمەیەکی گەورەیە لەسەر کورد بە گشتی و ئێستش عەرزم کردی کە ئێستش هەر هەڵەبجە بەردەوامە ئێستش ئەوانەی کە ئەو کاتە جاش و مستەشار بوون ئەوانەی ئەو کاتە کە دەستی ئەو ئەفرەتەکانیان بڕی ئەوانەی ئەو کاتە خەڵکیان کوشت ئەوانەی ئەو کاتە چوزانم مڵک و ماڵی خەڵکیان کیمیاویان کرد بەسەر خەڵکیە ئێستش هەر ئەوان خۆیان حاکمن خۆیان ئەیبڕن و خۆیان ئەیدورن خەرجەکەمان لێرەیە ئایا ئێمە ئەوەم عەرز کردی چۆن ئێمە ئەگەینە نەتیجەیەک کە ئەوە باشە بە هەر حاڵ ئێرانی و عێراقی ئەمە دوو دوژمنی ئەم میلەتەن بەڵام لێرە پرسیارێک دروست ئەبێ ئایا ئەم ئەحزابانەی ئێمە کە هیزری نەتەوایەتیان حسی نەتەوایەتی پەروەردەی نەتەوایەتی ئەم ئەحزابانە چییە و چۆنە نێسیان
نسيان بۆ جەنابەت نسیان بۆ جەنابەت جا لە بەمانە ئیدعاکەن 70 ساڵە لە چوارچێوەی حیزب خەریکن کارەکەن خۆشیان تەقسیم کردگە بە گروه چەپ و گروه ڕاست و ئیسلامگەرایی تەکلیفی مشخصە کە ئەحزابی ئیخوانی و شاخەهای مختلف سەلەفین ئەوانە ئەخینە ئەم لاوە تێنە سەر ئەوەی کە لە ژێرە یا چەپ کارەکات یا سۆشیال دموکراسی کارەکات یان بەخۆی ئێژێ ناسیۆنالیست خەڵکی کوردەوار هەمووی شاهیدی ئەدات یەک نەفەریان نییە یەک بەڵگە بێرێ یەک خەت سەبارەت بە کوردبوون و سەرزەمین و کوردەوار قسەیان کردوێت هیچێکیان نییە هیچ پەروەردەیەکی کوردیان نییە ئەمە ئێرە وەکو جەنابەت فەرمووت موشکیلەکەمان ئەلێرەدایە وەکو بڵێن گرفتی ئێمە ئەلێرەدایە کە هەر میلەتێک ئەگەر باجی دابێ ئەگەر هەر هیچ نەبێ نیوەی باجەکەی وەکو بڵێن وەرگرتووەتەوە بەڵام ئێمە تا ئێستش کە ئەوە ئێستا جێگەی داخە وەکو کوردەواری خۆمان ئەڵێ قانجا سەری مایەی خواردووە کە ئێمە 70 ساڵە لافی نەتەوایەتی لافی کوردایەتی لافی ئازادی لافی ئازادی ڕادەربڕین لافی مافی ئافرەت لافی مافی کرێکار لافی مافی چەوساوە و ژێردەستە لێدەین بەڵام ئێستا خۆمان لە هەموو خەڵک دیکتاتۆرترین خۆمان لە هەموو خەڵک بێنەزمترین خۆمان لە هەموو خەڵک دوژمنی نەتەوەکەی خۆمانی حسی نەتەوایەتی حسی دینی حتا ئێستا یعنی ئەم قسەیەکە ئەەکەم تەئەسوفە خۆم کە ئێمە وەختی خۆی کوردەواری ئێمە بە چەند شتێکەوە مەشهور بووە بە ئازایەتی بە بەهایەکی زۆر گەورە کە قەڵایەکی گەورە بووە بۆ میلەتی کورد و مانەوەی میلەتی کورد قەزیەی ئەخلاق و قیەم بووە ئەخلاق بە معنای فراوانەکەی مەبەستمە ئەخلاق و قیەمی کوردی ئەخلاقی کوردی قیەمێکی بێوێنە بووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئادابەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی دینەوە لە ڕووی ویژدانەوە لە ڕووی دەستپاکیەوە لە ڕووی دەمپاکیەوە بەڵام ئێستا بەداخەوە ئەمانە هەر هەمووی لە ژێر هەڕەشان ئەخلاقی کوردی ئەدەبی کورد ناسیۆنالی کوردی هەستی نەتەوایەتی ئەمانە هەمووی ئێستا لە کەلامتان شەکەر من گەرەکمە 3-4 نوکتە بێژم چون ئێوە گەرەک گەیین بە ئوردوگاکە ئەم شرایطەی کە ئێستا ئیمڕۆ جەنابەت هەستی پێ ئەەکەی و خەریکی تعریفی ئەەکەیتەوە و تەئەسوفی بۆ ئەخۆی تەبیعەتەن ئەمە خەلق و ساعە نییە ئەمە لە پڕێکە ئێمە لە ئاسمان بۆ شەهاب سەنگ لێمانی نەداگە ڕاستە لە ئاسمان گۆ هەورە تریشقە لێمانی نەداگە وامان پێاتگەن تەبیعەتەن ئێمە بە ئیلتیجایەکە ڕوویین تماشاکەن تۆ خەریکی مەرگە ساتێک لە جینۆسایدی ئومەتێک بە ناوی مەرگە فیزیکی باسەکەی مەرگی فەرهەنگی مەرگی ڕۆحی ڕەوانی هەنووز باس نەکریاگە بزانە کاکە حەمەد ڕەحیمی ماچۆ باوکە کاکدانا هەڵەبجەیی وەختی ئەگەڕێتەوە لە نۆکتە سەرمان دوای هەڵەبجە بە کوڕەکەی ئێژێ ڕۆ لە باسی چیت بۆ بکەم بۆ لە کەسێک کەرامەتی نەماگە عیزەتی نەفسی نەماگە بۆ زامی ئەکولێنی تۆ بزانە ئەوەی کە بە ئێمە کریاگە و ئەوەی کە تحتی ناوی شۆڕش بە ئێمە کریاگە ئەمە بووگە ئێمە بەرەو ئەگرا بێرێت زۆر سەرکەوتوو بووگن لە کارەکانیانە بۆیە بێمنەتن بەرامبەر بە خەڵک بێمنەتن چون ئەرباب کەسێکی ترە کەسێکی تر ئەوانی بە مەبەست چۆن هاوردنی بۆ هەڵەبجە چۆن دروستی کردن لە دەوری یەکتری کۆیکردنەوە هەر بەو معنایەش بزانە من دوێ کە مامۆستا جەناب نەبووی لە ختەیە فیلمی فارسیم لێدا لە فیلمە فارسیەکە کوردی نیشاندا وتی ئەمانە هیچێکیان نییە خۆی جورمێک ئەخاتە ملە لە خۆتی ئەسێنێ ئەیفرۆشێتەوە بە خۆی تۆ دەسی باچەکەی یعنی چتی خۆتە لێ ئەسێنێ جاران بە منەت ئەداتەوە جا تۆ کەویتە دەستماچکردنی ئێمەی کورد وامان لێهاتکە بزانە خەڵکی هەڵەبجە ئیمڕۆ بەم تەوتە نێو دەوڵەتیە بەم تەوتە نێو دەوڵەتیە بە بازووی کوردەکان یعنی بەرەی کوردستانی فقط یەک
هەدەفی بووگە لەو شەڕە خەڵک ئێعتمادی پێ بکە شارەکە چۆڵەکە ئێعتمادی پێ بکە شارەکە چۆڵەکە بۆیە بووگنۆکەوا سووری مەری لەشکەر و خەڵکەکان دەرگەسە قەتڵگا جارێت تۆ مەرگە فیزیکیە 3-4 5,000 10,000 ئینسانت هەست لە کناری ئەمە کەسانێک کە لێو دووە لە ئەسەر یەم شیمیایە مردن بەس ناکرێت ماڵهایە کە لە یەک پاشریان بەحس ناکرێت ژنانێک کە تەجاوزی جنسیان پێکریاوە تا ئاخری عمر بە دەردێکەوە گلیان باس ناکرێت پیاگەوە عیزەت و کەرامەتی هاڕیە بەحس ناکرێت ئینسانهایەک لە لەختەیەکە من لە فیلمێکی ئەنتۆنی کۆین بەحسم کرد بە ناوی کەوشەکانی ماسیگیر وتی من لە سیبریا ئۆسقۆفی ئەعزەم بوو لە سیبری نانم دزیوە لە برسیا لە هەرسینە کاوەوتی کەوتینە دزیکردن و حربی نفسیان تەکمانا کرد ڕۆخاندینیان من لە بینم تێم ئومەتی ئێمە مردمێکی جوامێر بوو مردمێکی سنگ ئەستوری دەنگ دلێری بە شەهامەتی بە غوڕور و بە عیزەت بوو چیمان لێ هات کە کوڕێک هیچ تەفسیرێکی عاتفی لە باوکی نییە و 500,000 قەرەبووی باوکی ئەکاتن وجدانی ئێمە بۆ ئەوانەی وا مردن و بۆ ئێمەی کە ئێستا لەم منجەلابەت دەست و پەنجە نەرمەکەین وا غەرقین لە فەساد و بێئێرادەیە بزانە من بارها ڕوون کردگە لەوانەی کە دینین وتگمە ئێشێ ئەم دینی تۆ یەکتا پەرستوێ بەڵام ئەکسەریەتی ئێوە 1000 تا پەرستن مەقام پەرستن جیفە پەرستن موقعیت پەرستن پارە پەرستن مۆدێل پەرستن ئێوە چی پەرستنیان چیمان پێهات ئێمە بووینەوە ئەمەی کە ئەمڕۆ ئەیوێنین ئەو تاریخەیە ئێوە باسیەکەن ئەو تاریخەیە کە تۆ بەرەبەرە ئەوڵەن ئەو مەشهدێک لە ڕۆژی قیامەتا باسیەکەن ئەیوێنی دایک و باوک چه اتفاقێکەکەوی دایک و باوک جگەرگۆشەی خۆی فڕادا کوڕ دایکی خۆی فرادا ئەو پیرەژنەوە لە دەری ماڵەکەی هەڵەبجا دڵتەنگ ئەنوارڕێ فرمێسکەکانی تێتە خوار و ئینگار فڕێیان داگە و عمرێ زندگی و خانەوادە و سەرمایە و نەوە و نەتەجێی دروست کردگە ئێستا لە پیریا پاڵڤاتە و تەماشایان کە فڕێ ئەدەن یعنی ئەمانە هەر کامیان مامۆسا من حەزم لە ڕۆمان و فیلمە هەر کام لەمانە هالیوود های گەرەکە تا بتوانێت تەسویر ئەمەکە لەو لەختە تۆ بەڕاحەتیەژی کاورا مناڵەکەی فڕەدا من چوون بە شوێنی هەڵم گرت بردم بۆی بزانە تەمامی جیهان کەتەکانی خوارد لەسەر کەنیشکە ڕووتەکەی ڤێتنام بوو وا بۆمبی ناپاڵم پشتی سووتاند و هەڕای ئەکرد ڕوت بوو مناڵێ بوو ئەکسەکەی ئێستا لە ئینتەرنێتە هەیە ئەوە دنیای تەکاندا جنبشی زدە شەڕی دروست کرد خەڵکەکان و ئەفکاری عمومی دنیا هات لەسەر خیابان ئێمە ئەوەنە بێ حورمەت بووین بەرامبەر بە مردگەکانمان و خۆمان ئەوەنە دنیا حورمەتمانی نەنیە دنیا حورمەتمانی نەنیە چون خۆمان بێ حورمەت بووین ئێستا تۆ پێ ئەنەی بەسەر یا و ئەڕۆی وەلێ من کە دەست ئەەکەم لە زامی ئەوانەی کە ئەمیانە دیگە لەوانەیە لە تووری ئەمریا فرمێسکی بە چاوە نهاتبێتە خوارەوە دوێکە کاک ئەحمەد ئێژێ 33 ساڵە دەستم نەداگە لە بیانۆن 33 ساڵان ئەو اتفاقە ئێشێ لە تەمامە زەوایا و بەڕەسی بکرێت کە ئێستا کەسێکی وەکو جەنابەت بەڕاحەتی بەحسیەکە و ئێمە لە کناریا تێپڕین کە ئەنەهوو هەر ئەمەسە زندگیێرە مەسە نە زندگی ئەمە نەبوو ئێمە بە پیلان کەوتینە ناوی ئێمە وا نەبووین وایان لێمان کرد عادی بوو بزانە لە بەحسی ئەخلاق ئەمەسە تۆ ئەگەر درۆ بکەی درۆ هەمەگیر ئەوێ و جیهانی ئەوێت و دەرنەتیجە تۆ لە جامعەیەکە کە درۆ حاکمە ناتوانانی ژیانکەی ناتوانانی چون ئینسان مەوجودێکی ئیجتماعیە و ئیجتماع لەسەری ئێعتماد و هاودڵی و هاوسۆزی و ئەوانە دانریاکە ئەگەر ئەمانە نەوێت و ئەگەر ئەخلاق نەوێ ئینسان زندگی ئینسانی نێتر ئێمە یەواش زەمگیرمان نەما یەواش ئەم ئاوێنە ژەنگی هێنا فەرمون مامۆستا من بۆ قسەکەی جەنابێت ینی ئێسمە بینەوە سەر بابەتی جارێکیان ساڵی پار ناپێرار لە ئەوە ئینێکی دیدارێکی تەلەڤیزیۆنیە برادێک پرسیاری لێکردم وتی باشە حکوومەتی هەرێم چی بکە بۆ هەڵەبجە باشە
وتم وەڵاهی من ئێستا ناڵێم ئەوەیان بۆ بکە و خانویان بۆ بکاتەوە و چوزانم تەعویزیان باتێ و پارەیان باتێ ئەوانە بەس ئەوە ئەڵێم هەڵەبجەیەکان لەگەڵ کوردستانە ئاشتکەنەوە هەڵەبجەیەکان لەگەڵ هەڵەبجە ئاشتکەنەوە هەڵەبجەی هەتا ئێستێشی لەگەڵ بێ هەتا ئێستێشی لەگەڵ بێ کە لە دوای 33 ساڵ هەتا ئێستێشی لەگەڵ بێ هەڵەبجەیی لە ناو کوردستانە هێشتا بە دەرەجە دووە هێشتا خەڵک بە غەریبی ئەزانێ ئێمە گەڕابووینەوە لە ئێران ئەیانوت ئەمانە ڕۆشتوونەتە ئێران لەو سەرۆک کۆمەڵی ڕیشیان بۆ ئێمە هێناوەتەوە کە ئێمە کە چووبووینە ئێران کیمیاوی لێ یابووین کە گەڕابووینەوە ئەیانوت ئەمانە جارێ هێشتا بۆنی کیمیاویان پێوە یەکا کە زۆر نزیکیان مەکەونەوە ئەمانە چوونەتە ئێران و لەو سەرۆک کۆڵی ڕیشیان بۆ ئێمە هێناوەتەوە ئەمانە پێت وایە ئەم قسانە کێ کردوێتی مامۆستا ئیتر ئەوە ئێژێ تا من تۆم گرت تۆ منە گرت دقیقاً ڕاستە بێگومان ئیجا ئێمە ئێستش من ئەوە ئەڵێم هەڵەبجەیەکان کورد بەعام خاوەنی قیەم بوو خاوەنی ئەخلاق بوو خاوەنی نەفسی بەرز بوو خاوەنی هەتا ئەو کاتەی کە جەنابت دەفەرمووی کە هەڵەبجەیەکان وایە هەڵەبجە ئەگەر معلومی جەنابت بێ پێش کیمیاوی یەکێک بوو لەو شارانەی کە لە تەمەنیا جزیتیان نەکرا بوو کە لە تەمەنیا قەتڵی تیان نەکرا بوو خەڵکی تیان نەکوژرا بوو خەڵکێکی پاک خەڵکێکی بە ئەدەب خەڵکێکی بە ئەخلاق خەڵکێکی دەم پاک دەست پاک ئەوانە بەڵام ئەمانە کورد بە گشتی و هەڵەبجەیەکان بە تایبەتی و نەفسیەتی هەڵەبجەیی و نەفسیەتی کوردیان شکاندووە و تێک شکاندووە یعنی زۆری ئەوێ تا ئەو نەفسیەتە جارێکی تر هەڵەبجەیەکی تر دروست ببێتەوە هەڵەبجەیەک هەبوو ئەم هەڵەبجەیە ماڵی سەروەتی سامانی دەرگای ژیانی هەمووی کردبووەوە بۆ خزمەتی نەتەوەکەی خۆی بەڵام ئێستا هەڵەبجەیەک هەیە ئەچێ منومێتەکەی هەڵەبجە ئەسووتێنێ ئێسقانی مردووەکەی خۆی ئەسووتێنێ و ئەڵێ خۆزگەم بەو کەسانەی کە کیمیاوی خۆزگەم دەستی ئەوانە خۆش بێ کە کیمیایان کرد بەسەر ئێمەدا لە بەردەم حکوومەتێکی خۆماڵی ستەمکار ساڵم خودپەرست هەلپەرست مووقفپەرست وەکو جەنابت فەرمووت ئێمە ئێستا وەکو بڵین چیرۆکەکان چەند بگێڕینەوە ناگەینە نەتیجەیەکمانێ لەبەر ئەوەی وەکو جەنابت فەرمووت نە دادگایەکی عادلانەمان هەیە نە دڵسۆزێکی عادلانەمان هەیە نە حکوومەتێکی ڕەشید و لێزانمان هەیە بەتاوەتی ئەمەش لە کاتێکدا ئەمە ئەڵێم مەبەستم ڕەشبینی نییە ئێمە ڕەشبین بین لە وڵاتی خۆمان لە میلەتی خۆمان لە ئەحزابی خۆمان لە حکوومەتی خۆمان بەڵام بەڕاستی ئیشی ئەوێ بۆ ئەوەی کە ئەم مەسارە تەصحیحکەین ڕاستی کەینەوە جەنابتان لە ڕووی بەڵێ بزانە مامۆستا من نکتەیەک بێژم و ئیشاڵڵا ئەو بەحسەی ئێوەی شڕا بگرین ئێوە بتوانن بەشدار بوون و دووبارە چون من گەرەکمە بتانەوە مەسەری ئوردوگا و دیارە پێم خۆشە لە ڕوانگەی جەنابتیشەوە بیبینم ئەو ئوردوگا ببینم بەڵام هەر بەوەی کە فەرمایش هاتە جەنابەت تا حدودێ بخەمە سەرە مەسیر مەسئلەی دادگا مەسئلەی موسساتە نێودەوڵەتی مەسئلەی بازیکردن مەسهەلەز کە ئەگەر ئەمانە جددیەتێکیان بوایە کەسێک وەکو بەرتراند ڕاسەڵ و ژان پۆڵ ساڵت دادگای نەمادینیان دروست ناکرد بۆ جنایەتی یاڵتە متحدەیە ئەمریکا و ئەمما بێنە سەرە خۆمان ئێمە مردمین و ئەم هێزانەی کە لە ئێمە ئەگیری و ئەمانەی کە بەسەر ئێمەوە تەپیان داگەسەوە ئەمانە لە ئێمە هێز ئەگرن بە کۆنتڕۆڵکردنی مێشکمان بە گۆڕینی خوو خستڵەتمان ئێمە ئەگەر بیری لێ بکەینەوە هەر ئەوەی کە جەنابەت بە تەکلیفێکی وجدانی ئینسانی نەتەوەیی و
ئیمانی پاڵی پێتۆنیاگە بەشدار بیت و ئێمە سابتی بکەین ئێمە مردمین و ئێمە کۆمەڵگاین و ئێمە خۆمان زامەکانە خۆمان ئەلێسینەوە خۆمان کارێک ئەەکەین کە دەفعەیەکی تر لە تاریخا کەسی جورئەت نەکاوا بکە ئێمە خۆمان کەم تەرخەمی نسبەت بە خۆمان نسبەت بە مەئاساتێکە بە سەرمان تێت نسبەت بە سەرزەمینمان بە خاکمان بە فەرهەنگمان بە قیەممان بە وجود ئینسانیە خۆمان ئێمە کەم تەرخەمین و ئەقلی ئێمەیان دەستکاری کردە ئێمەمانان بیر ناکەین و ڕفتار ئەەکەین ڕفتارەکەیش ئەوەسە وا بۆمانی داهەنێن بۆیە لە پشتی هیچ ڕفتارێکمانە هیچ تەفەکر و تەعەقولێکی تیان نییە ڕفتارێکی گشتی وە ئەوێ بە باو و گشت کەسی ئەو کارە ئەکا و بۆ ئەمە چواردانە پەندی پێشینیان تێرینەوە بڕۆین بۆ شاری کوێرەکان دەست بگرەوە من لە چاودا ئەمە دەستپێکی شکاندنی اختناق دەستپێکی شکاندنی فەسادی گشتی و بێدەنگی گشتیە لە مشارەکەتی دانە بەدانەی ئێمە هێز ئەجتماعی کۆ ئەوێتەوە دەنگ کۆ ئەوێتەوە بەشداری جنابتان و کەسانی وەکو جنابتان بۆ خەڵکیی تر ئەبعادێکی تر ئەکاتۆ کە هەر ئیمشەو لە ناوی ئەم دیبەیتە چەند کەسێک لە خەڵکی هەڵەبجە جوان نووسایان ئەم دیبەیتانە و ئەم دادگانە زۆر بەسوود بوو چون ئێمە فرێ واقعیەتمان بۆ دەرکەوت بووە نەمان ئەزانی ئەگەر ئێوە قسەکان تکرار نەکەنەوە ئێمەم سوالانە ناکەین ئێوەیان دەرباز کرد بەرنامەی دارەکردنیان بوو ڕاست ئەکەن ئەمە کارەسات بوو یا ئەمە جینۆسایتی سیستەماتیک بوو و دەستیان تیا بوو تەوەجۆ ئەفەرمووی بە هەر سوورەت ئومیدوار بە بەوەی کە بە هەنگاوی کەسانی وەکو ئێوە و بە بەردەوامیە ئێمە زەکاتێکی ئینسانی خۆمان و وەزیفەیەکی کوردی خۆمانە بەرامبەر بە میراتی هەزاران ساڵەی ئەجدادمان کاکە ئەگەر ئەو کەسەی ئیدعاکە ئەم تاریخە جوولەکە نووسەی قبوڵە 5,000 ساڵ تاریخی هەست ئێشێ ئەم 5,000 ساڵ میراسی پێوە دیاربی پێوەی دیاربی ئێمە ئمڕۆ ئەم میراسمانە پێوە دیار نییە دەبێ بە خۆمان نابڕۆینەوە لە ئەو جی نائومیدیا ئومید تێتە دەرەوە لە لوتکەی نائومیدیا ئومید تێتە دەرەوە قسەکانت بە شەکر هەر فعلەن ئەمویست ئەو کەلیمەیە عەرزی جەنابتان بکەم کەلیمەکەت بە شەکر لێ دووەرەگرم بەڕاستی لەم وەختەدا وا ئەزانم ئەرکی ئێمە زۆر گەورە بووە هەم جەنابتان وەک ڕۆشنبیرێک و وەک کەسێکی ڕۆشن فکر و ڕۆشن ذهن و هەم ئێمەش کە لە ڕوویەکی دینیەوە ئەوەندەی کە ئەگەر وەکو خۆمانەڵێن بە ئەوەندەی کە بەسەر ڕابردوودا بگرین کەڵکمان پێ ناگەیەنێ ناگاتە ئەوەی کە ئێمە خۆمان بیر لە داهاتوویەکی گەشت بکەینەوە ئەویش بەوە ئەبێ کە هەندێ لە ئەفکاری بچووک بیرکردنەوە مەسەلەن من وەکو بڵێن بە خێرایی بیڵێم بەبێ مقدمە ئەم ئەحزابانەی ئێمە ئەگەر فکریان فراوان بواە ئەگەر لە فکرێکی تەسکی حیزبایەتیە و گروهبازیە ئیشیان نەکردایە ڕۆژیان بە ئەمڕۆ نەئەگەیشت و ڕۆژی کوردیش بە ئەمڕۆ نەئەگەیشت من وا ئەزانم وەختی ئەوە هاتووە ئێمە بە مستەلەحە باوەکە هەم دینیەکان هەم نەتەوەییەکان هەموو زمانەکان هەموو بۆچوون و تەوەجوهەکان نەوعێ لە هەماهەنگی نەوعێ لە کرانەوە نەوعێ لە هاوکاری هەبێ بۆ ئەوەی کە بتوانین هەر هیچ نەبێ ئەم دۆخە بەرەو هەنگاوێک تێپەڕێنین تا ئێستش کوردەواری ئێمە هەتا ئێستش کوردەواری ئێمە یا لە قەواغێکی یا قاڵبێکی حیزبی تەسک و کەسی و بنەماڵەیی و وەکو بڵێ ئەجندایەکی خارجی بیرەکاتەوە ئەوەندە لەسەر ڕووی واقع و لەسەر ڕووی تا ئێستش ئێمە نەمانتوانیوە سنوورەکانی ئایدۆلۆجی تێپەڕێنین وەختی ئەوە هاتووە کە ئێمە ئینسانیەن بیر بکەینەوە وەک ئینسان کەسێک کە ئینسان مەخلوقێکی خوایە لای خوا مقدسە ئینسان ببێتە سنتەر لامان
بۆ ئەوەی کە بتوانین لەمە دوای خزمەتێک بە خۆمان و بە نەتەوە و بە تاریخی خۆمان بکەین و ئیلا ئەگەر ئێمە هەر ئەو ڕابردووە هەڵ بدەینەوە بەسەریا بگرین چوزانم جۆرە لە جۆرەکان زامەکان بکولێنینەوە من وە ئەزانم ناگەینە نەتیجە. ممنون مامۆستا ئومیدوارم کە بەشدار بن دووبارە چوو من ئەبعادی ئۆرتوگام گەرەکە و کاتێکی تری بۆ تەرخان بکەن و دیسانەوە هەروە کە زەحمەتان کێشا تەشریف بێرن. کاک پێش لەوەی تەشریف بوون من چون دەنگم کزەوێت کاک مستەفا ئەگەر تەشریفتان هەست بێ زەحمەت دوای مامۆستا داوای کامێراکە بکەنەوە شەوگارتان شاد ئەگەر فەرمایشێکتان نیە. سپاستان دەکەم خوارد لەگەڵ. خواحافیزتان. وەکو شتێک کاک مستەفا تەشریفی نییە. بەس کاک مستەفا بەخێر بێتەوە پێش لەوەی دەست بکەی بە قسەکردن با دوو سێ چت بێژم. کاک بەهنام کاک تەحسین کە فەرمایشتان کردبوو گەرەکتانە بەشداری بکەن لەگەڵ کاک دانای هەڵەبجەی کاک دانای هەڵەبجەی لەگەڵ کاک بەهنام لەگەڵ کە ئێژێت من برینداری شیمیایەکەیش هەم لەگەڵ کاک بەهنام و کاک تەحسین بەهمەن کاک بەهمەن و کاک تەحسین پەیوەندی بگرن لطفەن بۆ خاتریەوەی بوو بەیانی ئێمە لەگەڵ یانە دانیشین گفتوگۆ بکەن. کاک بەهمەنە عەزیز کاک بەهمەن ئەحمەد بەیانی شەو ئەم شەو درەنگانە من حەقی کاک مستەفایشم پێشێر کرد لەبەرەوەی کاک مستەفا کەسی دۆستە و ئاشنایە فەرقەکە. بە هەر سوورەت بۆ بەیانی کاک دانای هەڵەبجەی بۆ خۆتان پەیوەندی لەگەڵا بگرن. فەرمون کاک مستەفا ببەخشن کە ئێمە ئەو کارەمان کردووە پێم وایە بە سوود و بە کەڵکیش بوو بۆ کارەکەی خۆمان. بەڵێ بەڵێ بە تاکیدی ڕێز و سڵامانێ بۆ مامۆستا دەستی خۆش بێت. من زۆربەی قسەکانی وەکو چۆنەڵی مۆرکەکەم کە زۆربەی قسەکانی وایە زۆربەی قسەکانی تەواوە دەستی خۆش بێت سپاسێکین کە بەو شەوە و بەو شەوە درەنگە لە هەڵەبجەوە پەیوەندی کردووە و لەگەڵمانە بۆ زۆر سپاسێکین و تەندروست باش بێ ئیشەڵڵا. من ڕێزمەیە بۆ هەموو ئەوانەی کە ناو لایبەکان بە تایبەتی ئەوانەی کە کۆمنتی ناشرین نووسن یعنی ئەگەر ناتوانن کۆمنتێکی جوان بنووسن با هەر سیر بکەن تا ئاخر تا کۆتایی یعنی ئێمە ئیتر بەسە جنێودان لە بەرنامەیەکی وە کە جەنابەت کاتی خۆتت تەرخان کردووە و کار دەکەیت و ئێمەش هاتوین گفتوگۆەکەین. ڕێزمەیە بۆ هەمویان بۆ هەموو ئەو خەڵکانەی کە جنێونەکانی دەنووسن و کە قسەی باشی دەنووسن و کە کۆمنتی جوانی دەنووسن ڕێزمانەیە بۆیان بەڵام چاوەڕێ بکەن تا کۆتای هەموو چاوپێکەوتنەکان ئەو کاتە چۆن قسەمان پێڵێن چۆن دەستخۆشیمان لێەکەن ئێمە سپاسیانەکەی. من شتێکم لێن لەوبارەیەوە بەنسبەت ئێمەوە ئەو کاتە گەشتینە 11 مانگیانی ئەو کاتە گەیشتینە ئەوێ و من بە جەنابەت دوتم کە ئێمە وەزیفەمانە جەنابەت ببی بە گزارشگەرێکی واقعی و حقیقی و بە حقیقەتەوە ئەوەی دیکتە بەحسی کەی و من لە وەسەتە فەرمایشاتە جەناب تۆ هەرزگایە تێمەژوورەوە لە بەرەوەی پشتڕاستە جریانەکە بکەین. بزانە کاکە مستەفا ئەوەی کە تا ئێستا بەحس کریاگە ئەمەسە هێزە کوردی هێزە شۆڕشکی ڕەممەردم بووگە هاتکە خاکە کوردستان ئازادکە و ئەمە هێزی کوردی بووگە کە پلانەگرتنە هەڵەبجەی بووگە و پازدارە ئێرانی کۆمەکی کردگە. ئەمە خەتابی کولیە و پڕێکا کارەساتێک بەسەر هەڵەبجاتێ ئەمە قسەی خۆیان ئێژن کارەسات لێو دوایش ئێژن کاکەگیان ئازادی بەهای هەسوو ڤێتنامەکان 3 ملیۆنیان کوژیا و فڵانە کەس 20 ملیۆنی کوژیا و هیرۆشیما و ناکازاکی لە بین چوو. هیرۆشیما و ناکازاکی لە ئیمپراتوریە ژاپۆنا بۆ ژاپۆنێک کە گەرەکی بوو تەواوی ئاسیا بخوات ئەو بەهایەدا و ژاپۆنی شێشتا لەسەر پێیە. ئەم ئێمە گەرەکمانە بەم نەتیجە بگەین ئەمە شەڕی ئازادکاریە کوردستان نەبووگە ئەمانە هێزە کوردی و هێزە مردمە کورد نەبووگن ئەمانە ئەربابیان کە دەوڵەتە ئێرانی بووگە دەستوری پێیانداگە ڕۆڵێکیان بووگە بردیگیانە سەرڕێوە گەرەکمانە بزانین واسە ئاواسە کە خۆیان ئێژنی ئێمە تا ئەم دقیقە سابتمان کردگە ئەوەی کە خۆیان ئێژنی هیچیە 33 ساڵیش وەختیان بووگە حکوومەتیشیان بووگە پوڵیان بووگە خاکیشیان بە بەردەست بووگە تریبون و تلویزیونیشیان بەدەست بووگە ئەبعادی ئەم جنایەتە ئەوان دەریخەنە ئێمە خۆیان لە ژێری تاوان دەربێرن نە ئێمە. ئێستا
ئێستا کە حتا ئەڕوات خەڵکەکە قەرزارتر فاستتر خەڵکی فێر پوڵ و پوڵ و خوێن خواردن و شتێکمان بۆ بکەن و جادەی شۆستەمان بۆ بێرن و شەفافیەت لەوەی کە چی بەسەرمان قۆمیاگەر کێ دەسی تیا بوو بۆ واتان کرد و ئیستا چۆن هاتگن کێ ئێوەی هاورگە تەپی داگەسە سەرتان من وتم ئەگەر ئێمە تێنە دەرەوە یادە هەڵەبچەکەنێکێکی ئەمەوێتە ئێشێ تەبەحکاری لە دنیا نەمێنێ کرمیناڵ بوون جنایەتکاری لە دنیا نەمێنێ دە ئێمە چۆن ئیستا لە ژێرە دەست جنایەتکارانێک کە ئەمیانە خوڵقاندووە ژیانەکەی هیچ پامێکی نییە فەرمونون کاک مستەفا کاک پەیامبا من لێرە دووشت بڵێم بۆ ئەوەی لە دوای یاسمە سەر مۆزوعەکە سەیری هێرۆشیما و بڵێن هێرۆشیما و ناکازاکی و سەیری 8 ملیۆن جوولەکە بکە کە لە حربی عالەمیە لە بین چوون یەک ڕسم نییە لە هەموو دنیا تعبیر لە جوولەکەیەک بکات وایە ینی ڕسمی جوولەکەیەک کە دانرابێ بڵێ ئەمە ڕەمزی جوولەکە یا تعبیر لە جوولەکە بکات یا هێرۆشیما یەک نەفەر نییە کە کردبێتیان بە قودسێت و بڵێن ئەمە هێرۆشیمایە هێرۆشیما خۆی هێرۆشیمایە جوولەکە خۆیان جوولەکەن یعنی تەواو کەس نییە من لێرەوە بە هەموو خەڵکی هەڵەبجاڵێم بە خاوەن شەهید بە غێری خاوەن شەهید من عومەری خاوەر بەقەدەر باوکم ڕێزی هەیە بووم لەبەرەوەی بەرامبەری ماڵم بووە ڕۆحمان بە ڕۆح بووە هەموو شتێکمان لەگەڵ یەکە تێکەڵ بووە یعنی لێرەوە داوا ئەکەم لەو حکومەتە ناحکومەتەی کورد کە ئەو شتیان دروست کرد و تاکە کەسێکیان هێنا کردیان بە ڕەمزی هەڵەبجە سەریان یای لەبرد هەڵەبجە هەموو هەڵەبجەی یەک ڕەمزی هەڵەبجەیە هەموو فەردێکی هەڵەبجە بە زیندوو مردووە ڕەمزی هەڵەبجەیە لەبەرەوە ناکرێ یەک تاکە کەس ببێتە ڕەمزی شارێک و پارەی پێپەیا بکەن ماڵی عومەری خاوەر کە بەرامبەری ئێمە بووە ڕوخانیان و لە دواییە هەروە دیکۆرێکیان دروست کردووە و دواوەی کەلاوەیە یعنی هەر چەند شتێکی بەسیتیان تیا دروست کردووە و دواوەی کەلاوەیە بەڵام بە ملیۆن دۆلاریان لەسەر ئەو ماڵە خواردووە لەسەر جانی عومەری خاوەر خواردووە کۆمەڵێک خەڵک موچەی عومەری خاوەر وەرەگرن لە ژیانیانە نەهاتوون یەک چای لە ماڵی عومەری خاوەرە بخۆن من دراوسێم بووە و درگا بە درگا بووین لەبەرەوە لێرەوە ئەڵێم یعنی ئەو ڕەمزە و ئەو مینومنتەی کە بۆ هەڵەبجە دروست کراوە من وەکو خاوەنی شەهید من وەکو هەڵەبجەیەک دش بۆ مینومنتم هەتا ئیسا نچوومەتە ناو مینومنتەوە یەک جارێکیان برایەکی وەکو تۆ لە ئەوروپاوە هاتۆ زۆر تەکلیفی لێ کردم کە ڕۆشتم بەڵام زۆر بەسەری یعنی نەمویست هەر ئەسڵەن بەلای مینومنتەکەشا بڕۆم هەتا کابرای جوندی کە لەوێ بوتی کاکە بۆ ناڕۆتە ژوور ئاساشەکە وتم وەڵا کاکە ئێوە لە دینەکەتان نووسیوە لە قەتعەکەتان نووسیوە ئەو کاتە پێشەوەی بسووتێنرێ وتم لە قەتعەکەتان نووسیوە کە بۆ بەعسیەکان نییە بچنە ژوورەوە وتی ئێوایە وتم بەڵام من بەعسیم لەبەرەوە ڕێگە بەخۆم نادەم بچمە ژوورەوە برادێکم لەگەڵا بوتی کاکە ئەوە کوڕی خاوەنی شەهیدە و ئەوەیە وتم کاکە باسی ئەوە مەکە وتم ئەوان ئەوەیان نووسیوە تێگەی وتم دەیان هەزار بەعسی هاو خۆی کرد بەم مینومنتا و گوڵیشی دانا و ڕۆشیشە دەرەوە برام ئێوە باسی چیەکەن لەبەرەوە ئەو مینومنتە تەمسیلی هەڵەبجە و شەیدانی هەڵەبجە ناکات من لێرەوە بە هەموو خەڵکی هەڵەبجەڵم ئەوەی کە گوێی لە دەنگمە ئەوەی کە لە دوایشا گوێی لە دەنگمە بێت من دژی هەڵەبجە نیم هەرگیز دژی هەڵەبجە قسە ناکەم چکە خوێن و ڕۆح و ئێسقان و هەموو جانمان لە هەڵەبجەیە یعنی ئێمە هیچ نین لێر ئێمە وەکو جەناب لە دیبێتێکا بینیم ئێمە مردوین ئەوان زیینون ئەوەی کە ماوەتەوە و خەڵکی هەڵەبجەیە هەمووی مردووە چکە مردووەکانە توان قسە بکەن بەڵام ئێمە هەتا ئێستا هیچمان نەوتووە هەتا ئێستا هیچ ناتوانین بکەین لەبەرەوە ئێمە مردوین ئەوان نمردوون بەڵێ ئێمەوە سەر ئەسڵی بەرنامەکەی خۆمان بەڵام ئەم وەکو شتێک کە ئێڵێم بۆ ئەوەی بەڕاستی چەند ساڵە لە ناخمایە بەڵام چۆن بیگەێنم چۆن بیڕێم بە خەڵک چۆن ئەوەی بکەم ناتوانم تێگەی شتێک نەبووە کە من بیگەێنم بە هەموو هەڵەبجەیەک بە هەموو هەڵەبجەیەک گوێی لەوە بێ کە عومەری خاوەر ڕەمزی هەڵەبجە نییە من عومەری خاوەر سەری بۆ دانەوێنم چۆن سەر بۆ باوکم دانەوێنم ئاواش سەر بۆ عومەری خاوەر دانەوێنم بەڵام عومەری خاوەر نابێ بە ڕەمزی هەڵەبجە ئەمە شتێکە دروست کراوە ینی دروست بۆ ئەو با من لەگرا ئەمەت بۆ پشتڕاست بکەمەوە کە تۆ معمولەن بۆ خاتری ئەوەی کە معاملاتە گەورە بکەی تەکە مەجبوعەیەکی گەورە دائنیشی ڕئیسی بۆ ئەتاشی مثالێکت بۆ لێ بم ئیسرائیلیەکان نایەنگەرەک بوو تەکە جنبشە فلستینیا و بزوتنەوەی فلستینیا دانیشن بۆ فلستینیەکان سەرۆکیان دروسە کرد ئەنوەر سادات مەلەکە حوسەین
سەرۆکیان دروستە کردیانەوە ئۆتەکی ئەنوەر سادات هە تەوافقمان کرد بزانە تۆ ناوێت مەجموعەیەک بە شەروی سەرە نەوێت ئێستا ئەمانە گشتیان گەرەکیانە سەدام حوسێنیان بە پەلەپەل کوشت بیخەنە ئەستۆی سەدام حوسێن بێژنەوە ئەو بوو هەرچیشتە ئەو بوو من بەحسم کرد کە لە دادگاکەی ئایشمنە بەحسم کرد کە ئەی ئەوانە کێ بوون کە دەستیان ئەو ڕووی تەجاوزیانە کرد و ئەشکەنجیانە کرد بزانە وەختی مۆنۆمنت دروستەکەن بۆ هەڵەبجە یەک کارگەرەکیانە بکەن وەختی عومەری خاوەر دروست ئەەکەن یعنی ما بەقیە لە ژێرە سێبەری عومەری خاوەرە و خەفە ئەون خزمەتکردن بە هەر کەسێک کە خۆی منتەسەب ئەکا بە عومەرە خاوەر پوڵی پێبەن وەسیلەی پێبەن بیسێنن و ئەوان ئەیکەن بە نۆڕم بۆ مابەقیە بۆیە مابەقیە دەمداخە ئەمە کاملەن دروستە ئەم کارە ئەکەن یعنی جەهان ئەم کارەی کردگە ئەمە تەقلیلدانە بچووککردنەوەس خڕیۆ ئەکەنەوە کە کۆنتڕۆڵ بوێت ئەم دادگای هەڵەبجە چیەکە ئەم دادگای هەڵەبجە هەروە کە مامۆستا دکتۆر لوقمان ئیسماعیلی هاورد کە کابرایەکی مامۆستای ئاینیە تا ئەو بەرادەرە ئیسلامیە کە دەنگی خۆی هەنارد تا جەنابەت کە ئیمکانی هەست هیچ ئیلتیجایەکی دینی مەسەبی نێ مەسال ئەدەم تا دانا هەڵەبجەیە کە نێسی هەمووی لە مەجموعەی ئینسانیەکە وجدانە بەشەریەکە لە مێژووی جنایەتێکا کە جینۆسایتی ئومەتێک کریاگە کە بە ئیمڕۆ گەیگە ئەمە جینۆسایتە کە ئیمڕۆ هەڵمان خاست نییە ئەمە جینۆسایتە کە ئیمڕۆ ئێمە ئەژنۆمان شکیاگە خوو خصڵەتی خۆمانمان نەماگە و ئیمڕۆ ئێمە ئینسانێکین کە خۆشمان خۆمان ناناسینەوە بزانە ئەمە بەحسمان کرد کورد لە تووری ژیانیە پوڵی خوێنی نەخواردگە نەیخواردگە پوڵی خوێن قەبیحوگە کابرایە فرە سووک وایە خانەوادەی فرە قێزەون وایانەوە و پوڵی خوێنی کوڕەکەی ئەخوا خەڵک حەزی پێ نەکرد بۆیە لە قەدیم مەسەڵەن بیریان کردو بەر بە خوێن و خوێن ڕشتن بگرن مەسەڵەن زەواجیانە کرد زدواجیانە کرد کچیانە هاورد بەجێی خوێن لەبەرەوەی بەری خوێنەکە بگرن و خوێن ڕێژدی نەکەن ببورین من لەمە تێپەڕین بزانە وەختێک شتێک ئەکەن بە مەراسمی تەقلیدی ئەیکوژن مۆنۆمنتی بۆ دروستەکەن هەیکەلی عومەری خاوەری بۆ دروستەکەن گۆڕستانێکی نەمادینی بۆ دروستەکەن ساڵی یەک ڕۆژ ڕێپەیوانێک چەپکە کوڵێ دانیا سرودێ تەواو بوو ئەمە تماشاکە هەڵەبجە جینۆسایدێکی سیستەماتیکە بۆ نابودیە مردمێک و سەرزەمینێک ئەمە تا ئیستەیشە ئێشێ ئەبعادی بەڕەسی بکریایە ئەبعادەکانی ئێوەنها جنابتی کەسێکی وەکو مامۆستایەکی ئاینیە وەکو دکتۆر لوقمان کەسێکی وەکو کاکدانای هەڵەبجەیە کەسێکی وەکو کامرانە کاک ئەحمەد کاک عەباسە تەمامی ئەوانەی کە لەم بەشە لەم تاریخە لەم دقیقە لەوانەیە من لەسەر کرماشان کاک مستەفا بە سەدان سەعات قسەت بۆ بکەم چی قۆماوە لە ئێمە وتۆ فکر ناکەیەوە جینۆسایتە لەسەر ئێمە قۆماوە یعنی نەدیوە چون پێت وایە کە قومبلەی شیمیاییمان لێ نەدریاگە ئێمە لە شیمیایی خراوتریشمان لێ دریاگە ئەو دەردەی کە بەقەد ئێمەوە تێت ئێمە گزارشگەدانێکی دروست نەبووین شینکەرانێکی دروست نەبووین بۆ ئەوانەی مردن و شینکەرانێکی دروستیش بۆ خۆمان نەبوو ئێمە دەستماندا بە وێرانکردنی خۆمان خەریکی خۆمان وێرانەکەین خۆمانمان بێڕێز کرد تەبیعەتەن ئەوەی جنایەتی بەسەرمان کردە وەختی ئەڕۆین سواڵیەکەی ژین و سوێڵی مردانە قەسەم پێلەقەمان پێیاکێشی پیتەخەنەمان پێیاکە گاڵتەمان پێ ئەو لەوە ئەترسیا تۆ هەڵسی بەی لێ ئەو لەوە ئەترسیا لە دەستی تۆ هەڵبێت ئیسە تۆ داوای سواری لێەکەی $100 و $1000 جادەی شۆستە و چیمان بۆکەی و قەلەبوومان کەرەوە تەوەجۆکەی ئەو لە مەزانی ئیتهامی جنایەتەکە دەرچووە ئیستا بووە بە ئاغا و سەروەر پاڵی داگەسە و قسەی زلی بووەکە تەبیعەتەن تۆ وەکو کاورایەکی ئەشێ وەکو سواڵکەر تەماشاکە پێلەقەیەکە پیا بکێشی بڕۆ پێی کارت و ئەمە بەسەوە ئەمە چی بوو تێرە نەخوارد و 50 مەعاشە پێدەین ئەمە هەمووی سیاست بوو خەڵکی بەگرا کێشان ئیستا خەڵکەکە ئەگەڕێتەوە بە دوای خۆیان بزانم کابرایەکە بوو بەناوی مارسەل پرۆست گەورەترین ڕۆمانی قەرنی 20 موسا ڕۆمانەکەی لە بە شوێنگەڕانی کاتەون بووەکانە نەخۆشە کەوتکەوانە ناوی تەخت خاوەکەیە تەمامی ئەو ساتانەی کە بە تەمەنیا تا ئەو دقیقە تێگەیگە و وەرد لەسەری ئەنووسیەوەی نووسێتەوە ئەم دادگا
مراجعەکردن و ڕەجعەتێکە گەڕانەوەیەکی جنابتە بە ناخە دەروونە خۆتا لێدانی ئەو دیمەنانەسە تا بفەهمی تو چی ئەەکەی لەم غوربەتستانە ئێمە بۆ محصولی جنایەتین و جنایەت بە سەرمانە حکومەکە و بووین بە بەشی لە جنایەت خۆمان بۆ ئەمە پێات فەرمونی دامەدە سپاس هاتینە سەرەوەی کە من شەوی 11 و 12 بۆ بەیانیەکەیە چوومە خوارەوە بۆ ماڵی باوکم هەڵبەتە سیارەکەم هەبوو چوومەوە ڕاوەسام و چوومە ژوورەوە باوکم نەبوو لە ماڵەوە لە ماڵی کاک عومەر بوو لەگەڵ چەند دراوسەیەکی ترا کە هەمویان کۆبوو بوونەوە و دانیشت بوون هەریەکە وەکو خۆیان شتیانەوت منیش کە چوومە ژوورەوە سەلامم کرد لە حاضرەوەوانە و نانی بەیانیان خوارد وتیان دانیشە نام خۆتم ناخۆم ئێتر باوکم بانک کردە دەرەوتم کاکە تۆ بەتەمای چی تۆ بەتەمای ئیساش هەر بمێنیتەوە وتی مستەفا گیان کاکە وازم لێ بێنن من حەزەکەم لەم هەڵەبجەیە ئەگەر مردن هەیە من لە پێشی هەمووتانەوە بمرم من ئەم خانووە تا نەڕوخێ بەسەرما و تا نەبێ بە قبرم من هەڵەبجە بەجێ نایاڵم چونکە جێهێشتنی هەڵەبجە بۆ من ئاسان نییە وتم کاکە بڕۆن چەند ڕۆژێکە لەوانەیە دوای ماوەیەک هەمومان بگەڕێنەوە هەمووی بگەڕێتەوە هەر چونکە ئێمە بەڕاستی فێر بوون لەژێر تۆپی ئێرانە ئێمە بە درێژایی 8 ساڵی حربی عێراق و ئێران هەموو ڕۆژێک تۆپ باران کراوین هەموو ڕۆژێک ساروغمان لەلایەن پێشمەرگەکانی پارتی و لەلایەن با بڵێن ئێرانەوە بۆ هاتووە یعنی ئەوە ڕۆژانە حسە بوو بۆمان یعنی ئەگەر ڕۆژێک تۆپ نەتەقیایە ڕاجیمەیەک نەنێرایە باڵەبجەوە وامان نەزانی ئەو ڕۆژە ڕۆژ نەبووتەوە یعنی ئێمە بە مستەمڕی ئەو 8 ساڵی عێراق و ئێران ئێمە لەژێر ڕکێفی تۆپی ئێران نبووین هەتا بۆ نمونە لە 86 بوو ینی تۆپێگای لە دووجەیلە یای لە مەکتەبێک مەکتەبەکە ئەو نیە نەوتوشتی وایتیا بوو سوتا ئێران هینی کرد ینی لە ڕادیۆکانی ئێران و کە عەلەساس یاوێنە لە گەورەترین شەریکەی نەوتی هەڵەبجە ینی ئەمە هەمووی کارەسار بوو بۆ هەڵەبجە ینی هەڵەبجە هەر ئەوە نەبوو چیمیایی هەزاران شتی تر ڕۆژانە و هەموو کاتەکان ئێمە شەو لەبەر تەقەی پێشمەرگە شەو تابیان یەکە شەوێت تەقە نەکرایەوە مانەزانی و شەوە نەهاتۆ نەڕۆشتووە ینی ئێمە بە 24 ساعتە لەژێر ناڵێم تەق و تۆقی پێشمەرگەی خۆمان نبووین لەژێر تەق و تۆقی ڕژێمی ئێران بووین ینی سرۆتمان نەبووە ینی ئێمە نیستا کە لەگەڵ تۆ دانیشتم قسەکەم بەڕاستی شەهیدێکی زیندوم ینی من ئەو 10 ساڵی حەبی عێراق و ئێران و پێشتریش لە دروست بوون من لە 62 لەدایک بووم تەسەوور کە لە 62 هەتاکو ئەو دقیقە لە هەڵەبجە بووم کات و ساتێکی خۆشمان نەبوو ینی بڵێن ئەوڵا ئەم شەو تەقە نەبوو ئەم شەو فیشەک نەتەقی ئەم شەو کەس نەهاو ئەم شەو ئەوە بوو تێگە برا اینجا لەبەرەوە من زۆرم لەگە باوکم کرد باوکمتی کاکە گیان ئێوە بوو هەر شوێنێکە ڕۆن بڕۆن من بۆ هیچ شوێنە ناڕۆم باوکە گیان من ناتوانم بڕۆم کامەران ناتوانێت بڕوات مەریوان ناتوانێت بڕوە تۆ هیچ نەبێ مناڵەکان بەرە و بڕۆ ئێمە سەڵتە بینەوە لەوەی کە مناڵمان لەگەڵانە بێت چکە بەڕاستی ئەو هەموو شەهیدەی کە لە هەڵەبجە شەهید بوو لە 180 بە بۆنەی مناڵ و پیر و پەکەوتەوە بوو کاکە جینا هەر کەسێک گەنج بێ من باوکم بۆ خۆی بۆ شیری برا بچکۆلەکەم گەڕاوەتەوە وای لاتۆ کاک ئەجنا خۆ دەرچووە لە ئەسنای کیمیاوەکە دەرچووە بەڵام گەڕاوەتەوە لەگەڵ براکەم و کوڕێکی خاڵمە بۆ ئەوەی شیر بۆ مناڵەکە بێن و ئەو کات بێن بۆ ماڵی ئێمە ینی ئەمانە زۆربەی خەڵکەکان بەو شێوەیە هەیە گەڕاوەتەوە بۆ نان هەیە گەڕاوەتەوە سوزانم بۆ هەر شتێکی کە پێویستی پێی بوو بێ هەیە گەڕاوەتەوە بۆ جلوبەرێک چکە شەو سار دەکات لەبەرەوە ینی ئەو هەموو خەڵکەی کە لە هەڵەبجە شەهید بوو مامۆستا باسی شتێکی کرد مەسەلەی چیمیایی ئەوانە بەڵێ چیمیاوی لە ئەسنای گەرمیە کار ناکات لە ئەسنای فێنچیا کارەکە بۆیە عێراق ئەو ساروغانی کە سەرەتا وەشاندی مثلا زۆر خەڵکەڵێن ناپاڵم لە حەبی عێراق و ئێرانە هەر عێراق نەیبوو چەکی ناپاڵمی نەبوو ینی هەتا ئەم دقەیەش نە عێراق نە ئێران چەکی ناپاڵمیان نەبوو چەکی ناپاڵم لەوانەیە جەناب شارەزایی زیاتر بێ تەنها وابزان بۆ یەکجار لە حەربی ڤێتنامە بەکار هاتووە ینی چەکی ناپاڵم لە هیچ شوێنێکی دنیا بەکار نهاتوە چکە چەکێکی زۆر قەدەغەیە لە چیمیایی و لە چەکەکانی کە قەدەغە ترێکە بەڵام لای ئێمە ئەو ساروغە قورسانەی کە ئەتەقێنەوە و مەسەن ئەو بۆمبانە ئیتر خەڵک بەدەمی ڕاهاتوە کە بڵێ چەکی ناپاڵم بەڵێ دروست ئەو قومبەلانەی کە لە عێراق لە پێش وەشاندی لەبەر ئەوەی کە خەڵک لە ژێرزەمینەکانە خۆی حەشار بات تێگەی بۆی بڕۆنە ژێرزەمینەوە و لە ژێرزەمینە خۆیان حەشار بن ئەو کاتێک کە چیمیاوی لێبا چیمیاوی دابەجێتە خوارەوە بۆ ژێرزەمینەکانە ڕات بۆ ئەو شوێنانە ڕات کە نزمن
بەڵام لە بەرزاییە چەکی چیمایی تەسیرین یانێگە خەڵک بگەشتایەتە شاخەکانی شنوورێ و باڵام بۆ ئەوانە ئێمە بۆ خۆمان مەسەن لە شنوورێ لێیان بەڵام هیچ تەسیرێکی نەبوو لەبەرەوەی لە ناو بەرزایەکان نبووین و چیمایدا بەجێ بۆ خوارەوە بەهەرحاڵ ئەوە بڵێن ئەوانەی کە لە عینی ئەسکەریە شارەزاییان زیاترەکە ئەقڵ ئەیگرێ لە لەحازی علمی و ئەقڵ ئەیگرێ لەبەر خاتری ئەوەی سلولەکانە بەبەخشە ملکولەکانە هەوا بە گەرما ئەجوڵێن بۆیە تۆ لە گەرما هەناسە نادەی لەبەرەوەی فاصڵیان فرە بووگە لە سەرما نزیک ئەوونەوە هەوای گەرم هەمیشە بەرەو سەر ئەڕوا هەوای سەر بەرەو خوار کە تۆ ئاگر ئەەکەی تۆ مولکولەکانی هەوا فاصڵە ئەگرن و تۆ لە ڕێی هەناسەوە شیمیایی هەڵەکێشی دەنەتیجە ئەو تەسیرە زیان ناکا کە لە سەرمایەکایەکە دروستە یعنی من ئەقڵەن من ئەمە دیگە وەلی ئەقڵن کە جەنابە فەرمایشە کرد ئشی واوێتە من بۆ خۆم وەکوی لە بیدایش پێموتی 2 ساڵ و ئەسکەر بووم و لە بەشی چیماییش خوێندومانەوە و دەردیشیان پێیاوین هەتا من بە باوکمان وتم ئەگەر لە حاڵەتێکە ئەگەر شتێک ڕووبە پشتێنەکانتان خەڵوزی تێکەن با دایمە خاوری تەرتان پێ بێ شتێکە بێ هەتا کاعومەر بەڕەحمەت بێوتی بۆ بە تەمای چیماییمان لێ بیت وتم کاعومەرجان چیماییشمان لێ درێ خەمیشتان نەبێ چەکی گەورەتریشمان لێ درێ ئەم وەزاوە بڕوا هەموو شتێکمان لێ درێ و بەهەرحاڵ من چوومە بۆ ماڵی خۆمان بەڵام سرەوتم نەبوو هەموو دەقەیەکە هاتم بۆ ماڵی باوکم چونکە بە هەموو کاتێک دڵم لەلایەن بوو من خۆم و ژنەکەم بە تەنیا لە مامۆسایان بووین دوو جاریکە هاتمەوە لە سەری سێم جارە باوکم بەڕەحمەت بێ سیارەکەی لێسەندم کوڕێکی دراوسێمان سەربەتی ناو بوو وتی سەربەجان ئەو سیارەی لێسەنە و بیخەنا ئەو دوکانانە و دەڕابەکەی دایانە بۆەوەی ئەوەنە نێ و بڕوا تووشی کێشە ببێت من نەزانم تۆ لەم ڕۆشن و هاتنەتە تووشی کێشەیەکە بێ ئەوەی لەوەی جارەکان کەس تووشی هیچ بوو بێت بەرحاڵ سیارەکەیان لێسەندم و چۆنەڵی چەکیان کرد و سیارەکان سەر ناو دوکانێک و دەڕابەکەیان دایەوە و سیارەکەم لێوێ بوو بۆ ڕۆژی 13 هەموو بڵێن بۆ ڕۆژی 14 متر کە تەواو شەڕ گەرم بوو تەواو هەموو شتێک بڵێن ئەوە بوو کە ئیتر جوندی عراقی ئەوانەی کە لە شاخەکان بوون و ئەوانەی کە لە پێشەوە بوون خواردنیان بۆ نەهاو شتیان بۆ نەهاو توانایان نەما تێگەی چەند ڕۆژێک بوو لە ناو شەڕەکە بوون و هیچ شتێکی عسکەری بەهانای ئەوانەوە نەهاو وەرحاصڵ پاشەکشیان کرد هاتنە دواوە و ئیتر بۆ ڕۆژی با بڵێن 14 کە ئیتر جێشی عراقی توانای نەما هاتنە خوارەوە ئێمە لە گەڕەکی مامۆسایان کاعومەری مۆهەندیس هەیە ئیسا لەوانەیە ئەگەر گوێی لە دەنگمان بێ یا لە ناو لایڤەکەمان بێ یا بیبیسێت کاعومەر زۆر هاوکاری کۆمەڵێک لەو جندیانەی کرد کە بنار بوون هاتبوونە خوارەوە و لە گەڕەکی ئێمە تەداویان کردن و ئیتر خەڵک خواردنی پێیان و شتی پێیانەوەوان ئەوان خۆیان جوانتیان کاکە وەڵی ئەگەر هەرچۆنێکتان توانیوە هەرچۆنێک ئەکەن بە پێش بێ هەڵبجە بەجێ بێڵن چونکە ئێمە هیچ قدرەتێکمان نەماوە هیچ شتێکمان بەدەستەوە نەماوە یعنی ناتوانین هیچ بکەین بۆ ئێوە هەڵبجە ئەگیرێت لەلایەن ڕژێمی ئێرانەوە هەڵبجە ئەگیرێ و ئێمە هیچ چارەسەرێکمان نەماوە هیچ شتێکمان بەدەستەوە نەماوە کە بتوانین دیفاع لە ئێوە بکەین هەڵبەتە هیچ شتێکیان بەدەستەوە نەماوە مەبەستی ئەوەیە کە قواتی بەقوتی عێراقی ناتوانێت دیفاع لەمە بکە وەکو هێزی بڵین ئاسمانی هێزی هەوایی ئەوەی کە هەیە تێگەی ئەوەی کە مامۆسا باسی کرد کە کۆمەڵێک جوندی بە هەلیکۆپتەر هێنانی بڵێ ئەوە تقریبا 16 مانگ بوو کە هاتن لەسەر بەرزایەکان لای عەبابەیلی و عەنەبوانەوە کۆمەڵێک هەلیکۆپتەر هاتن لەوێ کۆمەڵێک جوندیان فریایە خوارەوە بەڵامەوانە هەر هیچیان پێ نەکرا لەبەرەوەی هەمویان بە ئەسیری گیران مامۆستا کاکە مستەفا من وعدمدا ناوی تیپەکانی ئێران بخوێنم ئەگەر ئیجازە بدەیت هەر لەگرا بۆ خاترەوەی زانیاری جنابیشت بڕاتە سەرەوە سپای پاسداران ئێژێ ئەمانە بەشدار بووگن لە ئەمەلیاتی وەلفەجریدا خۆ با بزانێ قەبارەی پێشمەرگە چێنێ بووگە جا تەوەجۆ بکە ئەمانە ڕقمن تیپهای 96 606 39 14 402 602 506 422 420 72 13 707 702 95 و 433 پیادە ئەمانە تیپەکانە پیادە ئێران بووگن تیپهای 80 17 50 زەرەهی
زرەهی، تیپای 24 27 و 46 مکانیزە، تیپای 65 66 68 نیروی مخصوص، تیپ 1 کۆماندۆیی سپاه چهارم، تیپ 2 کۆماندۆیی سپاه سەوەم، تیپ 2 کۆماندۆیی سپاه یەکەم. ببەخشەمانە ئینی عێراق بوون کە ێژێرەوە بوون. ئیستا ئەوانەی سپای پاسداران قرارگای خاتم الأنبياء صلى الله عليه وآله وسلم بعنوان قرارگاه مركزي قرارگاه قدس تحت فرماندهی قرارگاه خاتم الأنبياء هدایت نیروهای زیر را بر عهده داشت. لشکر 7 ولی عصر با 6 گردن، لشکر 33 المهدی با 6 گردن، لشکر 25 کربلا با 10 گردن، لشکر 19 قجر با 6 گردن، لشکر 17 علی ابن ابی طالب با 6 گردن، لشکر 41 سارالله با 7 گردن، تیپ مستقل 39 بیت المقدس با 4 گردن، قرارگاه سامن الائمه علیه السلام تحت فرماندهی قرارگاه خاتم الانبیاء، لشکر 9 بدر 8 گردن، لشکر بدر او یاران عراق، لشکر 55 ویژه شهدا با 6 گردن، تیپ مستقل 36 انصار المهدی با 4 گردن، تیپ مستقل 75 ظفر با 2 گردن، تیپ مستقل 29 نبی اکرم با 6 گردن، سپاه چهارم باختران با 6 گردن، قرارگاه فتح تحت فرماندهی قرارگاه خاتم الانبیاء، لشکر 8 نجف اشرف با 5 گردن، لشکر 14 امام حسین با 5 گردن، لشکر 11 امیرالمؤمنین با 4 گردن، تیپ مستقل 82 صاحب الامر با 3 گردن، تیپ مستقل 91 بقیت الله با 3 گردن، تیپ مستقل 44 قمر بنی هاشم با 3 گردن، تیپ مستقل 100 انصار الرسول با 3 گردن. جائزه توضیح ادا که قرارگاه رمضانیش بعدن اخوێنمەوە کە تۆ نیرویە بەرەیە کوردستانی نیرویەکی بچووکی قابلە حساب نییە لە ژێرە دەسە قەرارگای ڕەمەزانە. من بۆ ئەمە خوێندەوە حەجمە سپاهە ئێران لوێنم کە هاتکە تا بزانی قەبارەیە ئەمانە نێلە و حەدە ئەمانە بێن خاک ئازاد بکەن بۆ کورد، بێن مامەڵەیش بکەن. نازانم تەوەجۆەکەی بۆیە ئەمە هیچ وەخت بەحس نەکریا کە سایزە ئەرتەشە ئێران چەندێ بووگاتکە، هەم سپا بووگە هەم ئەرتەش بووگە. فەرمونون ئەمە ڕۆژنامەی هەمشەهری بڵاوی کردە سۆڵبەتە ئەم ئامارە. بڵێ وەڵا طبعاً ئێمە خۆ تۆ ناتوانانی ینی من لە چاوی خۆمەوە مەسەرەن چەند جوندیەکم بینیوە یا چەند پێشمەرگەیەکم بینیوە یا تۆ لە چاوی خۆتەوە یا مامۆستا یا کامەران یا هەر کەسێکی کە هەر یەکەی لە چاوی خۆیەوە مەسەرەن چەند کەسێکی بینیوە ینی بەو شێوەی کە جەناب باسیەکەی ینی ئەبێ چۆنەڵی لەشکرێکە کە هیچ شتێک ناتوانێت بەرەنگەری بکات وانە ینی بەڵام بەو ئەندازەیە نەبووە ینی من نازانم ینی تا ئەوەی کە جەناب دەڵێ ینی بڵام لە ڕوانگەی خۆمەوە بڵێن ئەوەندە خەڵکم بینیوە ینی ئەوەندە شتم بڵێ بڵێ کە مەسەرەن عێراق چەند دەبابەیەکی چوو وەکوەوەی مامۆستا باسی کرد و دوێنێ شێژە و کاکەیە باسی کرد چەند دەبابەیەک چوونە ئەو بەری هەسەناوە و گوڵان وانە هەروە چەند تۆپێک و وینێکیان تەقان بەڵام بەرامبەر بە هەتا ئێمە خۆمان لە مامۆستایانەوە بە دووربین سیرمانە کرد کە دەبابەکان ئەکشێنە دواوە لە بەرامبەر چەند ئاربجیەک و چەند پێشمەرگە و پاسدارێک ینی هەڵبەتە لە پێشرا پێشمەرگە زیاتر هاتن ینی پێشکەوتن دوای چەند کاتژمێرێک پاسدار هاو کە پاسدار هاوتر خەڵک ینی چۆنەڵی هەمووی قەڵەمی ئەژنۆیش کات چونکە ئەمانزانی کەیتر ینی تەواو ڕۆژمان لێ ڕووناکە ینی چیمان بەسەریت وەکەوەی کە مامۆسا ئەڵێ بە شەوکەتی حاجی مشیمان وتوانە وتیان ئەوان هیچ قوتێکیان نەماوە هیچ شتێکیان نەماوە ئەوانە بەڵام قوتیان هەبوو هەردوو لا قوتیان هەبوو بەڵام بەو شێوەی خۆیان پیشاننا کە چۆنەڵێ خەڵکەکە نەترسن خەڵکەکە بمێنەوە لە شارە و هینی دیعای ئەوە بکەن کە خەڵک ڕانەکە مەسەرەن من خۆم شەوکەتم نەبینیەوە وەکو بینین بەڵام وەکەوەی کە بیستومە ئەڵێن گوایە وتوێتی کاکە بۆ چۆن ڕاکە نەچن بۆ ئێران خۆیان نان نییە بیخۆن ئێران خۆیان وەزیان خراپە ینی ئەم هەموو خەڵکاشنە سەر ئێران بۆ چێتن بۆ ئێران دەدانیشن لە شوێنی خۆتانە دانیشن ئەمرن زیینون با لە شوێنی خۆتان نابن من ئەمە خۆم ینی بیستومە بۆ کۆڵێم شەوکەتم نەبینیوە بەرحاڵ ئێمە
ڕۆژی کیمیاوێکە و با بڵێن ئیتر کە هەموو شتێک ئەو سێ چوار ڕۆژە من هاتم و ڕۆژمەوانە و سیارەکان لێسەنم و چوومەوە بۆ ماڵەوە ڕۆژی 16 با بڵێن سعات دەوری 10:20 10:04 لە ماڵی باوکم بووم لەگە کوڕەکی برادرمە یعنی من تا ئەم دقەیەش معازیمم دوێنێ شەویش بە کامەران و بە کاکدانام وت بە کاک ڕێبوار یعنی من لە ئاخر دقەکانی ژیانما لەگەڵ باوکما کردم بە شەڕ لەگەڵ ئەو برایم کە پێشمەرگە بوو هاتبوویەوە دوو پێشمەرگەش لە ماڵمان دانێت بوون نانیان نەخوارد لە ئاخر دقەی ژیانما لەگەڵ باوکی خۆم بووی عاجزیمان و لەگەڵ جوانەمەرگەی براشما یعنی هەتا زلەیەکم لە جوانەمەرگەی براشمما کە وتی تۆ هیلاقە و بەسەر ئێمەوە نەبێت تۆ ماڵی خۆ جیایە و هەموو شتێکی خۆ جیایە بڕۆ بەدەم ژیانی خۆتەوە وتم ئێوە دانیشن خزمەتی پێشمەرگە بکەن خزمەتی ئەمانە بکەن هەتاکو هەمووتان لە بینەچن تێگەی کاکە هاتووە وتم کاکی پێشمەرگە شۆڕشی ناو بوو وتم ئێوە هیچ شتێکتان پێیە دیفاع لە سنووری هەڵەبجە و هەڵەبجە بکات هیچ شتێکتان پێیە کە بتوانێت دیفاع لە هەڵەبجە بکە ئەگەر تایارەیەک بێ بۆ هەڵەبجە وتی کاک مستەفا نە تایارەیە نە هیچ شتێکی ئێمە ئەمڕۆ لێرەین بەیانی لە دەربەنی خان و شوێنەکانی کە جۆتان لە چەپڵە و دەهۆڵی سەرکەوتنی هێزی پێشمەرگە و ئێرانە بێت وتم ئەیبینین بەڵام ئەگەر من مردم وەرە لەسەر گۆڕەکەم باسی ئێمە بکە کاکە دایکم ماوە ئەگەر بتوانێت شایەتیم بۆ بات خوشکێکی بسکۆلە میسال لە هەڵەبجەیە خێزانی هەیە وتم بەڵام منە ڕۆم بەجێتانە ئێڵم بەڵام هیوادارم کە ئێوە نەک بگەنە دەربەنی خان بگەنە سلێمانی شوێنەکانی کێش بەڵام ئەمە ئاخر مەنزڵتانە ئەبینن عێراق و جێشی عێراقی چۆن بەرەنگاری ئەم کاولکاری ئێوە بنەوە چۆن بەرامبەر بەمەی کە ئێوە هاتوون پازدارتان هێناوەتە ناو هەڵەبجە و هەڵەبجەتان سودژێ پێی پازدارەوە ئەبینن هەڵەبجە چی لێت هەر لەگرا ڕایگرە چون ئەو فەرمایشەی کە جەنابە دەیکەی لەوانەیە لە مێشکی ئێمە شتێک ئینحرافێ دروستکە کە گویا ئەمانە تماشاکە خەڵکیان پازداریان هاوردگەوە سەدام حوسێن ئینتقام ئەسێنێتەوە بزانە هیچ ئامارێکی دەوڵەتە ئێران هیچ تەلەڤیزیۆنێک گزارش لەوە نادات کە سەدام حوسێن گەرەکی وێ ویست بێتی ئەم مەناتقە بگرێتەوە نایگرێتەوە لەشکرکەشیش ناکە 7 یا 8 تیری 1367 لە فەروەردینەوە تا تیر 6 مانگ تقریبا 6 مانگ ئێران خۆی چۆری کردگە و ئەڕواتەوە ئیدعایش ئەکات ئێژێ هێزمان لە جنوب کەم هاورد هێزمان گەرەک بوو دەی تۆ هێزە کەم هاوەرگە لە جنوبا ویستە ئێران ئەتوانێت لەسەر و بێ کورسانەکەی تۆ بگرێ منزورم ئەزانی چییە ئەمە گشتی درۆ دەلەسەس بزانە دەوڵەتە ئێران ئێژێ بۆ عملیاتی سیاسی بۆ ئەوەی کارتێکی سیاسیم بۆ مفاوزات بەدەستەوە بێت ئەمەلیاتی هەڵەبجە تەڕاحی ئەەکەم خۆی نووساگەسی ئەوەی فارسی ئەزانێ ئەتوانی بڕوا بگەڕێ بنووسێ هەدەف لە عملیاتەوە الفەجر 10 چ بوو ئێژێ سیاسی بوو ڕەفسنجانی ئێژێ ئێمە ئێشێ کارتێکی سیاسیمان بەدەستەوە بێ بتوانین بڕۆین لە ناوی خاکە عێراق تا بتوانین سڵحەکەکەین من ئمڕۆ بەر لە دیبەیتەکە خوێندمەوە قەتنامەی میساقی 598 ساڵێ بەرتر پیانی وتکە چی بکەن کە ئێران وەختی تیرمانگی ئێران تێتە دەرەوە 29 تیر قەتنامەی 598 قبوڵەکە لەنێ دوایەوەی کە خۆی ئەو منتەقە بە ئیدعایشە لە ژێری دەستی ئێران و گەکردنەوەگە چۆری کردگە ئەوڵەن ئێران بۆ ئەم خاکە ئەگرێ ئەمە یەک دوو من چه پێویستی هەست کە مردمەکە لە شارەکە بێ و خاکەکەی گەرەکە بگرێ ئێران خەلانی خەڵکی عێراق بگرێ خاک ئەگرێ هەروە کە چوو فاوی گرت جەزیرەی مەجنونی گرت احتیاجە بە مردمەکەس سەدام حوسێن کە هات محەممەرەی گرت یعنی خوڕەم شەهری گرت احتیاجی نەبوو خەڵکی ئێران بگرێ خەڵکی ئێران گشتی کێشەیە دواوە لە محەرمەڕە چووە دەرەوە چه ئیسرارێکە کە دەوڵەتە ئێرانی ئێشێ پێشمەرگە بخاتە بەر بە خەڵکەکەی هەڵەبجە بێژێ دانیشن مەڕۆن بۆچی ئێشێ دەوڵەتە ئێران کە خاکی گەرەکە بۆچی ئێشێ بڕوا شەهرە هەڵەبجە بگرێ و بێژە بە خەڵکەکەیش دانیشن تێە ئێران ئیستا نایژێ ئێمە مردمە هەڵەبجەمان فەتح کرد ئێژێ 1200 کیلومتر خاکمان گرت لە عێراق
سوعالی گەورە ئەمەسە بۆچی ئێشێش هەڵەبجە مردنی تیاوێت بۆچی بۆچی نە دەوڵەتی عێراق بە خەڵکێژی چۆڵیکەن نە دەوڵەتی ئێران بە ڕێگەی هێزی بەرەی کوردستانی و نایەڵێ خەڵک چۆڵیکەن یعنی خەڵک ڕائەگرێت تا لەحزە لەو لەحزە ئەخەرە خۆ نەیگەرە کە 7,000 بکوژێت وەلی یەک شتێ بکوژێ لە مردمە 4,000 2,000 5,000 بکوژێ لیان تەرمێ بکەوێ بەسەر تەرما کە دووربینەکان بڕوا فۆرن عەکسی لێ ببێ ئەمە سوعالە ئێران چی پێویستی هەست بەوەی کە پێشمەرگە بخاتە بەرەوە و پێیان بێژێ خەڵک لە شارەکە ڕاگرن چه پێویستی خاکی گەرەکە بڵێ خۆی قسەیەک دەنگۆ بوو لە ناو هەڵەبجا و هەڵەبجەیەکان هەمویان زۆربیان یعنی ئەم قسەیەکەن و من ژەمە بڵێن قسەی خەڵکە کە بە جەنابتیاڵێمەوە کە منزوری بڵێن شەوکەتی حاجی مشیر ئەوە بووە کە خەڵک ڕانەکەن نەڕۆنە ئێران و شاخەکان و ئەمەوە چکەگەر من ڕابکەم پارە نەقدیەکەی کە پێمە هەمە لەگەڵ خۆمی بم خۆ تەلەڤیزیۆن و سەلاجە و ماڵ و پشتی و جێگە نابم ئەو پارەی نەقدی کە هەیە و ئاڵتونەی کە هەیە ئەو شتێک کە بڵێن پارەیە یا نەقدیە هەتا لەگەڵ خۆ تایبێت و ئەڕۆی ئەوان حسابیان یعنی مە قسەی خەڵکە یعنی من چۆنڵم بیستوم یعنی هەموو هەڵەبجەیەکان لەوانەیە شایەتی ئەم دێڕەبن کە هێزی پێشمەرگە مەبەستیان لە دەرنەچوونی خەڵک نەک لە بەرەوەی نەکوژێ یا بکوژێ بۆ ئەوەی کە کابرا بڕوا ئەو نەقدیە لەگەڵ خۆیان با ئەمانیش وا هاتوون کە پارەیان دەست بکەوێت کە شتیان دەست بکەوێت کە تاڵانی بکەن تاڵانی پارە بکەن نەک سەلاجە و نە کاکە مستەفا ببەخشە کاکە مستەفا بوەخشە ئەمە زەعیفە هەروەکە بەڵام یعنی ئەمە دەنگۆیە هەڵەبجە و لە ئوردوگەکان ئەزانی بۆ زەعیفە تۆ وەختی هێزێکی بیانیت تێتە ناوی خاک وە شاری مردمێک کەینی سەرزەمینێکی ترون دەوڵەتێکی ترون تۆ ئەمەلەن جبهەی شەڕ وە خەتی مقدمت هاوردەسە ناوی شار وەکو ستالینگراد کاکە خۆی ئێمەمانە دیگە لە هەموو ژێگەیەکی دنیا دیگمانە تەبیعەتەن دەوڵەتی عێراقی تەجەموعی هێزی ئێرانی ئەپێکی هێزێک کە هاتکە خاکەکەی خودە دەوڵەتی ئێران محەممەرەی وێران کرد کێ وێرانی کرد عێراق هاتە ناوی و ئێران مەجبور بوو شەڕی ئەرتەشی عێراق بکە محەممەرە وێران بوو یعنی خوڕەم شەهر وێران بوو وێران تەخت کردیا مهران تەخت کردیا قەسرە شیرین تەخت کردیا بۆ چون ئەیدا لە قۆتی عێراقی بڕواتە دەرەوە تەبیعەتەن تۆ خەڵکی قەسر تێتە دواوە خەڵکی خوڕەمشار دەرەچێ و شارەکە چۆڵەکە تەبیعەتەن تۆ وەختێ ئەکەویتە بەرهێرش ئیستا ئەگەر خەڵکی هەڵەبجە بەرەو سلێمانی بچوایە دەوڵەتی عێراقی موەزەف بوو سەلاجەی پێبا فەرشی پێبا ماڵی پێبا هەروە کە کاکەوتی من خەڵکی بەڵخەوگم ئێمان هاوردگە سەرچی مەجمعەکەی زەمەقی ماڵە پێ ئەدا فەرشە پێ ئەدا سەلاجە پێ ئەدا ئەمانە کاکە لێو دوا سناریۆهای دروستکریاگن خەڵکی ئێمەیش فکری پێ ناکاتەوە تۆ ئێشێ ئەم مردمە دانی گۆشتی دەمی تۆپە گەرەکە بیان کوژی کارەسات دروستکەی بۆ لەبەرەوەی قەتناوەی 508 پشڕاستکەیتەوە کاکە ئەم شەڕە گەیشتوتە ئاستی ئینسان کوشتن و خەڵکی سیڤیل کوشتن ئەویش بە کۆمەڵ بەری پێ بگنیتەوە ینی جراینەکە ئەوەیە کە ینی پێشمەرگە لەوانەیە ینی چکە وەکو پێتەڵێم ئێمە خەڵکی سیاسیمان نییە هەتا ئەم دەقەیەش نیمانە ینی وجودێک کە بڵی کابراایەکی سیاسی کە سیاسی بێن نییە یان لەناو کووردا هەتا ئەم دەقەیە نییە تر نازانمەکە لە دوای ئەم دەقەوە پیاوێک دروست بێ و سیاسی بێ یا پیاوێک دروست بێ و عسکەری بێ هەبێ لەوانەیە بەس تا ئەم دەقەیە نییە لە کووردا پیاوی سیاسی نییە نی بە مانای کەلیمە نییە چکە ئەگەر هەبوایە ئەبوایە سیاستیان وەکو جەناب لەینەکانە باست کرد ئەبوایە بە بەرنامە ڕێژی بیان کرد وەکو خۆ دوتە دەبووە کە کابرا خانوویە دروستەکە خەریتەیەکی هەبێ شتێکی هەبێ ئەمان هیچیان نەبوو ئەمە حسابی ئەوەیان کردووە کە خەڵک لەوێ بێ بکوژرێ یا چۆنەڵێ حکوومەتی عێراقی ئەگەر خەڵکی تیابێ لەوانەیە دەستی لێنەوە شوێنێ یا قەسبی نەکا بە تەیارە ئەمانش بۆ خۆیان دانیشن و مەقەڕات دروستەکەن و تێگەی برنج و پاسۆلیا خۆن و شتێکی کە نییە یعنی هیچ لە بەرنامەیانە نەبوو چکە ئەوە بەرنامەی حرەکەی کوردی بوو بەڕاستیەکەی تێگەی یعنی ویستویانە هەڵەبجە ئازاد بکەن و ئێران بیا بەدەستیانەوە کاکە ببەخشە من خۆم کەڵە کوژم بۆ ئیشی بیدەمەوە تۆ بۆ ئەخ بێسە تۆ بڕۆ کەڵێ بکوژە بێری بۆ من
من دەوانێت نیوەی لاقەکەی پێ بم من خۆم هاتووم چەک هەنە منە پوڵ هەنە منە هێز هەنە منە تۆ فەرمان لە من ئەوەی من بۆچی ئێشێ بەشە تۆ بم ئەخر ئەلێرانە یەک قەوسم بەرە چکە جوندی ئێرانیەکان ئەیانوت ئەوە بۆی هاتەوە یادم پاسداران یانی قسەکەی بە شەکرە بڕم ئەیانو ئێمە ئەمڕۆ لێرەین بەیانی لە نەجەف و کەربەلاین یعنی وا ئەوانیان تێگەیان ببوو ئێرانیەکان با بڵێن کە بەیانی لە نەجەف و کەربەلا بنیانی ئەڕۆن بەرەو نەجەف و کەربەلا تێگەی یعنی جوندی ئێرانیش بەو تەماحەوە هاتبوون کە هەڵەبجە داگیر بکەن و لە دوای هەڵەبجە بڕۆن دەربەنی خان و چۆوانە هەتا ینی ئیدعایەکە بوو کە ئاوەکەی دەربەن بەرێنەوە ئەوەی کە لەم دوایە مەلا بەختیار کە گوایە کاک نەوشیوان وتوێتی و کە نووسراوە چیەوە نازان بڵێن بەرنامەیەکی کێیە کە گوایە دوێکە بڵێن بڵێ ئەوە خۆی لە هەشتا و هەشتیش باس کراوە بڵێن ئەو بەرنامەی کە نەوشیوان باسی کردووی نی هەشتا هەشتە نەک لە 92 و ئەوانە ئەوە لە هەشتا هەشت کە عەلەساس ئەمان کە بڕۆن ئەگەر دەسەڵاتیان نەبێ ئەوە بربەنەوە کە چاوەکەم کاکە مستەفا با من بەیەکۆ بسووتێنن با من لەگرا تەوزیحێ بەمە خزمەتە جنابەت ئۆکەی بزانە ئێشێ بفەهمیت بۆ فاو بۆ عێراق مهمە بەڵام هەڵەبجە مهم نییە بۆ بزانە هەڵەبجە هیچ جێگەیەکی ئستراتیژیک بۆ عێراق نییە فاو ئەگەر بگیرێت ئومولقەسر وا لە خەتەرا و ئێران تۆپەکانی ئەگا بە کوێیت و عێراق دەسی لە کەنداوی فارسە وڕێ کەنداوە وڕێ یعنی عێراق ناتوانێت نەفت بەهەنێرێ ناتوانێت معاملەی اقتصادیکە عێراق فەلەجەوێ دەسی نییە کەسە بینە قاقای گرتنی هەڵەبجە هیچ بەرپەرچدانەوەیەکی ئابووری عسکەری استراتیژیکی نییە نێسی تەنیا هەدەفە اقتصادی و ئابووری سەدەکەی دەربەنیخانە کە هەر نەگیرە لذا ئێران بۆ ئیشێ بێت ئەم کارە بکات جوا و هیچ خۆی ئێژێ ئێمە موافق نەبووین کاک پەیمان دەنگەکە دەی بڕێت نازانم خستەکەی تۆیە 28 ڕۆژ دوای هەڵەبجە ئێران فاو لەدەست ئەدا عێراق دووبارە فاو ئەگرێتەوە 28 ڕۆژ دوای هەڵەبجە عێراق لەسەر و هەڵەبجێ لەدەست داگە مەسەلەن بەڵام لە خوارەوە ڕوا فاو ئەگرێت بزانە هیچ تەوجیهێکی عملیاتی نظامی اقتصادی سیاسی استراتیژیک نییە گرتنی هەڵەبجە ئەگەر بووایە هەر لە ڕۆژی ئەوڵەوەی گرت تۆ ئەزانی ئەسڵەن لە جبهەیە کوردستانیە نە لەشکرە عێراق چێتە ئەو دیوە نە لەشکرە ئێران تێتە ئەم دیوە کۆمەڵە و دموکرات و پارتی و یەکێتی و مشتێ جاش خەریکیان خۆی هەر ئەو قسەی جەنابتە کە ئێران هەدەفەکەی ئەوە بووە عێراق هەدەفەکەی ئەوە بووە کە فاو بگرێتەوە نەک هەڵەبجە و تموحیشی یاوە بە ئێران کە بێت ئەوێ بگرێ هەر تموحنی ڕێکەوتگن کاکە ڕێکەوتگن انتخابیان کردگە یەک جێگە لەگرا بین لە خەڵکەکە بیکوژین فاجعەیە ئینسانی دروستکەین بیکەنەوە قرم و قاڵێک و خوا هەڵی ناگرێ و دەیتر خەریکی نێفتری قڕەکەین و با تەواویکەین و ئەمە پلانە ئامریکا بووگە بۆیە چون هیچ تعقیبێکی نێودەوڵەتی عێراق نەکرا تۆجۆکەی بوو بە بەرەیەکی تەبلیغاتی تا ئێران بتوانێت هێزەکەی خۆی کۆنتڕۆڵکە ئێران یعنی بزانە کاکە ئەمە تەحلیلێکی ئەمیقی گەرەکە کاکە مستەفا دەوڵەتە ئێرانی لە پڕێکا ئینقلابێکی ساختەی بۆ دروست ئەکەن لە پڕێکا لە شەهریوەری ساڵی 59 ئەگەر عێراق ئەم شەڕەی دەست پێ نەکردایە خۆمێنی خورا بوو لێ ئەتوانی ئێستەقرار نیرو بکە چیری کە فەدای شەڕی تەکەیا کرد جبهەی کوردستانی بۆ کردیاوە مجاهدینە خەلق بە تەمامە قودرەت بیانێدا ئەم شەڕە بوو بەهۆی ئەوەی کە جمهوری ئیسلامی بەهانەی کۆکردنەوەی هێز و دوژمنە دەرەکی بتوانێت مستەوگەر بوێ سپای پاسداران دروستکە بەسیج دروستکە دا تۆ نیرویەکی عەقیدەتی دروست کردگە ئێژی ئەڕۆی قودس ئەگری کەمە داستانی هەز من ئەمە ڕەبتی بە دادگای هەڵەبجە نییە هەر لەبەرەوەی ئێوە بزانن ئەگەر ئەم شەڕە هەروە لە خۆیەوە ئێران بە حیزە داینێت
ئێران چارەم گشتە هێزە ناکا کە ئێستا مەسەلحی کردگە هەڵەگەڕێنەوە لە خۆی کەما اینکە شەڕەکە کە تەواوی سپای پاسدارانە خاتە ناوی بەشی ئابووری سپای قودسی بۆ دروزەکە باڵە منتەقەی کێشی لەبەرەوەی مەشغوڵیان کە ئۆکەی ئەمانە پێویستیان هەست فاجعەیە بێ کە ئەمانە لە پشتیا بێژن شەهامەتمان بوو شەڕمان وێسان شەهامەتمان بوو وێساندمان ئەم اتفاقە لە هەڵەبجە ئەکرێت داستان ئەمەسە ئەمانەی کە پێیان ئێژن بەرەی کورد ئەزانن اتفاقەکە چیە مەئموریەتیانەوەسە خەڵک ڕاگرن بام خەڵکە بکوژین و تەواو کاریانەوەسە نایشتوانن بێژن نە ناتوانن بێژن نە تەبیعەتەن ئەمە گەرەکمانە بڕۆین فتح الفتوح بکەین و تەبیعەتەن وەرێ تۆ بڕۆ ئامانجەکانە سپا بخوێنەوە لە تەڕاحیەمە هەدەف سیاسی وانە پشتیە چه هەدەفێکی سیاسی تۆ حتا بە هەدەف سیاسیەکەی خۆت نەگەیگی ئەگەر ئیدعاکە چوو خۆت چۆڵیەکەی بێ ئەوەی عێراق لەشکر توێژە تۆ چۆڵیەکەی پس تۆ نە بە هەدەف نظامی گەیت نە بە هەدەف سیاسی گەیت نە بە هەدەف ئابووری گەیت ئێران ئەمتە بۆ کردە تەوەجۆکەی ئەی بۆ نەچووی بەرەو سلێمانی کامە هێزبەری پێدەگەن هیچ کەس ناڵم ینی شتەکە شتێکی چۆنەڵێ بەرنامە دارەژاو بوو کە تەنها هەڵەبجە بگیرێ و ئیتر دوای ئەوە لە هەڵەبجا بۆسن ینی بیان کوژن و خەڵکێکیش بکوژن خەڵکێکیش بکوژن ئەبێ خەڵک بکوژێت چکە ئەگەر نەکوژێ ئەی چۆن ئالانی جەنگ بکەن بەرحاڵ من گەشتمە ئەوەی کە باوکم و براکەمم بە دڵێشاییەوە بەجێڵا و گەڕامە بۆ ماڵی خۆم یعنی کەوتم دە شتێک لەوێ بووم و بۆ تقریبەن 11 دقە 20 دقە گەشتمەوە ماڵەوە زۆر دوور نەبووین گەشتمە ماڵەوە تقریبەن دانرانانی نیوەڕۆ بخۆین ئێمە ژێرزەمینێکمانە بوو لە خانوەکە و خەڵکێکی زۆری ئەو گەڕەکەیش هاتبوون لە ژێرزەمینەکە بوون هەمومان ئیتر بەڵام دڵم هەر لە لای باوکمەوەم بوو ینی هەر دڵم لە ماڵەوە بوو لە دانانی نان خواردنە و تقریبەن 11:45 دقە 11:50 دقەی نیوەڕۆ ئەوڵ تەیارەکە هات لە دەوروبەری لای بڵێن سەراییە لەو شوێنانەی کەوا با بڵێن پێشمەرگە لەوێ خطابیان ناوە گوایە قسەیان کردووانە لەو دەوری مرکزی شوڕتە و ئەوانەی کە شوێنی حکومی بوو تەسەور بکە یعنی ئەو ساروغانەی کە لەوێ یاوە پارچە و بەردی هاتووە بۆ نزیکی مامۆسایانی ئێمە ئیتر خەڵکەکە هەمووی ڕای کرد بۆ ژێرزەمین و لە ژێرزەمین خواردنەکەیان بر بۆ ئەوێ بە پەلە پەلوچی ئەوانە بەڵام فریای نانخواردن نەکەوتین فریای هیچ شتێک نەکەوتین هەرچی جام و شوشەی بڵێن ماڵەکانێ هەمووی داڕما بەسەرمانە و ئیتر قەسفی دووهەم بڵێن تۆزێک فاسیلی هەبوو بەڵام قەسفی سێهەم و چوارەم هیچ فاسیلەیەکی نەبوو یعنی یەک لە دوای یەک تەیارەکانە هات ئیتر وای لێ هات یعنی خەڵکەکە تەنانەت لە ژێرزەمینی شاکەس نەیەوێرە خۆی بگرێت چونکە ئەمانوو ئەگەر بەم شێوەیە بێ ئەم ساروغانەوە نەبەقوت بن بڕۆینە دەرەوە لە ژێرزەمینەکانیش باش چکە کەس ژێرزەمینێ بڕوخێ بەسەر تا چیەکە هیچ بەس لە دەرەوە بیلەوانەیە باشتر بێت وەکو وتم ئێمە ماڵمان لە دەرەوەی شاری هەڵەبجە بوو یعنی بڵێن لە قەراغی ئاخری هەڵەبجە بووین گەشتینە ئەو چاڵاوانەی بەری عەبابەیلێ و ئەوانە ئیتر خەڵکێکی زۆر و ژن و مناڵ و گریان و واقووق و یعنی بەڕاستی شێوەیەک بوو کە هەتا ئەم ڕۆژ نییە وەکو فلیمێک یێتەوە یادمان وەکو فلیمێک ئەی بینین لە قەسبی چوارەم و پێنجەما تۆزێکتر بڵێن فاسیلەی بڵێن ئەوە هەبوو کە خەڵک بێت و بڕوا و ئەم شتانە قەسب نەمابوو یانی دەنگی قەسب نەمابوو خەڵکەکە وایان زانیتر تەواو زۆربەی خەڵک نیوەی ئەگەڕایە بۆ ماڵەوە نیوەی ئاهاتەوەوانە بەڵام ئێمە هەر لە چاڵاویەکان نبووین من ڕۆشتم شەرواڵێکی خۆمم هێنا بۆ خێزانم دایکی خێزانم لەگەڵ هەبوو لەگەڵ برایەکیە ئیتر خەڵکەکانی کەش کە لە ژێرزەمینەکە بوون هەمووی هاتن بۆ ئەوێ هاتن ئەو بڵێن چاڵوینەوە دانیشتین من تقریبا دەوری سەعات سێ و شتێکی نیوەڕۆ بوو یانی ئەوە بڵێن دوای ئەو قەسپوشتانە چەند قەسپێکی کرا و چەند تایارەیەکی کە هات تایارەیەک هات وەکو بڵێ تایارێکی تایبەت بوو لەسەر عەنەب کۆمەڵێک بەیاناتی فرایە خوارد کۆمەڵێک کاغەزی فرایە خوارد من کە ئەو کاغەزانم بینی کە زانیم ئەمە ئیتیجای هەوا وەرەگرێ بزانێ هەوا بەرەو چۆوە ئەڕوات حەچینە نووسابوو لەسەری من نەگەشتمە کاغەزەکان بەڵام ئەو خەڵکەی کە لەوێ دانیشت بووین
وتیان لەوانەیە ئەم بەیاناتە ئەم کاغەدانە کە فڕێیاوە لەوانەیە ئافوات بێ لەوانەیە شتێک بێ بەڵام من برادێکی خۆمی سا پێم وایە لە فەڕەنسایە کاگوەشەنگی ناوە و خێزانەکەش ماوە لە ڤێنایە وتم احتیمال هەیە چیماییمان لێبە کاک سەردارێک بە ناوی سەرداری ڕەشەبەک کە ئەو کاتە جاژ بوون لە هەڵەبجە ئەوان بڵێن ئینی حیزبی دیموکراتی بڵێن جاژ بوون یانی وتی کاکە تۆ بۆ خەڵکە ترسێنیت و بۆ تێ پشتی خەڵک بشکێنی کیمیاوی چی وشتی چی وتی تۆ چاخۆ باشت ئەم تیارانە بەدەستی تۆ نییە وتم کاکە سەردارجان ئەو کاغەزانە کە ئەو تیارەیە فڕێە دەخوار و ئەو تیارەیە بڵێن تیارێکی بەم شێوەیە وە نیە هەر بڵێن تیارێکی تیاری احتیادی نییە وتم ئەوە ئیتیجای هەوا وەرەگری ئەوە نە بەیانە نە ئافواتە نە هیچ شتێکە برام ئەمە ئیتیجای هەوا وەرەگرێ ئەم حکوومەتی عراقی ئەمە نیازی ئەوە هەیە کە کیمیایی با لەم شارە وەلێشی ئەیە وتی دەی کاکە جاوەڵا تۆ باشیەکە زانی ئەمە هیچی لێ نازانی ئەفو کاغەزەکانی فرە بڵاو کردەوە بە هەموو شاری لە عنەب لە ئاستی عنەبە لەو شوێنەی کە مامۆسا و دوێنێش کاگەحمە و باسی کرد کە پیکابێک لەوێ کەوتووە و خەڵکێکی زۆر لەوێ مردووە لەو شوێنە یعنی زۆربەی ئەو خەڵکانەی کە بڵێن لە دوایە ڕۆشتن و چوون بۆ ئەوێ زۆربیان بۆ ئەو کاغز و بەیانانە ڕۆشتن ینی ئەو ئیتیجایە چووکە ئەو ئیتیجایە خەتەر بوو لەبەرەوەی تەختایی بوو ینی خەڵکەکە ئەگەر لە سەتا هەشتای هەڵەبجە بەرەو عەبابەیلێ بڕۆشتایە لەوانەیە زەرەر کەمتر بوو بەڵام بەرەو دۆڵی ئەم دیوە ڕۆشتن تەختایی بوو بەرەو عنەب ڕۆشتن تەختایی بوو لەو تەختایانە ینی هەموو شتێک وارد بوو تێگەی ئەزانم ئیسەگە هەدەفێکم مەسلەن پرسیارە تەمامە شارەکە کاغەزەکەی بڵاو کردو بەسەر یایانە نانە بەس لەو ئیتیجایی عنەبە لەو ئیتیجایی کە کوشتارێکی زۆر لەوێ بووە ینی کوشتارێکی یەجگار زۆر لەو چەمی عنەبە بووە بڵێ ئەو تیارە بەس لەو ئیتیجایە ئەو هینەی فڕێە و چەند قومبەلەیەکی کیمیاویشی لەو ناوەیاوە لە دواییە ئێمە کە گەڕاینەوە سەر هەڵەبجە و چین و وەڵەبجە زۆربیان نەتەقینەوە هەتا ئێساش کردویان بە چۆنەڵی هەر لێوێ ماونەتەوە ینی بە شێوەیەکی ئەسەری لێوێ ماونەتەوە ئایتە منیش ئەو کاکەیە کە وتی تۆ چ معلوماتێکە هەیە لەوەی کە عێراق کیمیاویە هەوا ئەوان لەبەرەوەی خۆیان ناڵم لەگەڵ جێشی عێراقا بوون و لەگەڵ عێراقا بوون وەکو حیزبی دیموکراتی با بڵێن نازانم چی پێڵن سەوریەکانیان پێڵن لەگەڵ ئەوانە بوتم کاکە جان تۆ توانی نەی بەڵام من ئەوە خێزانمە و ئەو ماڵی خەزوورمە ئەو برادرانی کە لەگەڵمان ئەگەریان فەرم وەگەرنایەن من کەس ناگرم بە کۆڵم و بیبم بەڵام من بۆ خۆم ئەڕۆم ئێمە ڕۆشتینە بەرەو نزیکی بەرزایەکانی عەبابەیلێ ئیتر لە دوای ئەوە چەکی کیمیایی دەستی پێکرد یعنی لە دوای ئەوەی کە ئەو تیارەیە و ئەو وەزع دروست بوو چەکی کیمیاوی بۆمبی کیمیاویەکان اینجا وردە هات چی کرد چواردەوری شاری قەسبە کرد یعنی بڵێن لای ئێمەی قەسبە کرد عنەبی قەسبە کرد چۆنەڵێ هەسەناوای قەسبە کرد مجەمەع عنەبی قەسبە کرد یعنی قومبەلەکانی لە دەرەوەی شارەیە بۆ ئەوەی چی بێ بۆ ئەوەی ئەگەر خەڵکەکە بەرەو دەرەوە ڕابکەن هەمووی لەوێنا بکەون یعنی تر خەڵک لەوێ ئەبێ بکەوێ چونکە چۆنەڵی گەرمایەکە کەم بوو بوویەوە بڵێن تیشکی خۆر کەم بوو بوویەوە بەرەو ئێوارەیەگە ڕۆشتین ئێمە گەشتینە بەرزایەکانی عەبابەیلێ هەتا لەوێ تقریبەن لاشەی چەند عەسکەرێکی عێراقیمان بینی کە لە ڕۆژانی پێشتر کوژرا بوون و لاشەکانیان لەوێ بوو ئەوە ینی تراژدایەکی زۆر ناخۆش بوو کە بینیمان ئێمە چوینە بەرزایەکانی عەبابەیلێ ئەو ماڵی کاک ڕێبواری بڵێن ڕەشە عەزیز و ئەوان کۆمپلێت هەمویان لەوێ بوون ینی هەمویان لەو بەرزایانی عەبابەیلێ بوون ئیتر ئێوارەیەکی درەنگ بوو وتیان ئێمە ئەگەڕێنەوە بۆ ناو هەڵەبجە ئەشیا هێنین و یەینەوە ئێوە چیەکەن ئێمەش من و کاگوەشەم و ئەو خەڵکانی کە لەگەڵمان وتمان وەڵا کاکە ئێمە هەتا پێمان بکرێ ئەڕۆین بەرەو سەرەوە من کە چوومە سەرەوە و چوومە ناو عەبابەیلێ لەوێ آخر قومبەلەکە تەقی قومبەلەی کیمیاوی یعنی گڕ و بەرزایی و ڕووناکیێکی زۆر عەجایبی هەبوو یعنی وەکو یەکێک بێ پێم بڵێ کاکە باوکت کوژرا یعنی ئاوان بێت من بە گریان و تۆنەڵێ بە حسێکی زۆر ناخۆشەوە مناڵەکان من بەجێڵاو بەرەو هەڵەبجە کاکتاڵبێکە بوو تاڵبی بلێرانی پێوترێ پەنچەچی بوو گرتمی وتی بۆ چۆڕۆی وتم وەڵا وەسا تاالب ئەڕۆمەوە بەخواوە هەست دەکەم کە باوکم کوژرا وتی کاکە
ئەمە تەلاقی بێت ئەمە سوێنی بێت ئەمە قورعانی بێ من باوکتم بینیوە لەگەڵ عومەری خاوەرە کە چۆنەڵی بەرەو عەبابەی لێ هاتوو وتم ئاخر کاک تاڵب تۆ لە چۆ بینیوتم وتی کاکەجان هەر لە گەڕەکی خۆتان بینی و من هەمویان بەرەو عەبابەی لێ هاتوون و لە پێشی ئێوەن وەڵڵای ئەگەر بڕۆی لە پێش ئەویان بینیت سوێن و تەلاقی بۆ خواردم یعنی شت نەمانەی خوا گرتمی وتی کاکە نابێ بڕۆی هەڵەبجە چیمیاوی لێەوە هەڵەبجە دقە بە دقە ساروغی لێ ئەیە تۆ بۆ چۆ ڕۆی تۆ ئەتەوێت چی بکە یعنی ئەوە ڕۆشتێکی چی پێکێت هیچ پێ ناکرێت براکەم بگەڕێرەوە و پێشمانکەوە وتم یانی تۆ باوکم و بینیتی من باوکتم دیوە دایکتم دیوە براکانتم بینیوە هەمویان بەیەکو بوون ماڵی ئەوان ماڵی کاڵمەر ینی سوێنی بۆ خواردم ئێتر خەسووشم وتی کاکە مەڕۆ ئەوە تا ئەو پیاوە سوێنە خوا و ئەو برادەرەی کە لەگەڵ ما بۆ کاگۆشەمەوەن و ماڵی باوکیان کاکە مەڕۆ یانی ئەگەر ڕۆی ئێمە ژینەوە لەگەڵتا بەتەنیا تۆ نابێ بگەڕێتەوە بێ ئێمەش بین وتم ناکاکە کەس نایە بەڵام ئێوە بڕۆن با من لێرە چاوەڕێ بکەم بەشکم باوکموان بێن ئێتر کاک تاڵەبوتی کاکە وەڵای تۆ بڕوان ناکەی ئەگەر تۆزێک قاس هەڵگری تۆزێک بڕۆی بەخوا باوکتوانە بینی لە پێشەوە ئەوان زۆر لە پێشی ئێوە ڕۆژ ئێتە منیش ینی دەستم کەوتە سەر این ینی نەمەزانی چی بکەم ینی بڕۆمەوە بگەڕێمەوە نەڕۆم چی بکەم نازانم وەڵ حاصڵەکەی ڕۆشتین ئێتر تا بەرەو سەرەوە ڕۆشینەوەوانە و خەڵکە هات و لەو مەپرسی لەم مەپرسی ئێتر خەڵکەکەش زۆربەی چۆنەڵێ ئاگای لە هیچ نەما بوو ینی خەڵکی وا هەبوو ئاگای لە ماڵ و ماڵی خۆی نەما بوو ئێمە کچێکمان لەگەڵا بوو تقریبا تەمەنی 6 ساڵێک بوو هەر دراوسی خۆمان بوو لە ماڵی باوکی گوم بوو هەتا مانگێکیش لە لای ئێمە بوو بڕوا بکە من کە خوشکبراکانی خۆمم بەجێڵا بوو بەڵام ئەو کچە لە هەموو ئەو ڕێگەیە بە کۆڵمانەوە بووە بەهی من بەهی خێزانەکەم بەهی برای خێزانەکەم کە لەگەڵمانە بوو لە ناوەڕاستی ئەو شاخی ئەشکەوڵێشە تەنانەت خەسووم و براکەیشیمان لێبووم بوو هەر من و خێزانەکەم و ئەو چەند کەسەی کەماینەوە چکەیتت کە تا ئەڕۆشتین تاریکێ کرد و چاومان حکمێکی وای نامە بەرحاڵ گەشتینە سەد بەرزایی بڵین تەواوی عەبابەی لێ یانی کە بەتەواو بەسەر عەبابەی لێ بڕوانێ چەند سیارەیەکی جێشی عێراقی لەوێ تێشکا بوون و لەسەر قەراغی جادەکە بوون 1500 خەریکیان بوون چاچیان کەن منیش وەکو ئەوەی کە تۆزێک سەرم لە میکانیکی دەرەچوو یارمەتیممان سیارەیەکمان چا کرد کە عەلەساس ئێمەش لەگەڵ خۆیان نابرن بەڵام وەکو کابراڵێ درۆیان لەگەڵا کردین و سیارەکەمان چا کرد و وتی ئێمە ڕۆین و ئەگەڕێنەوە بەدواتانە بەڵام ڕۆشن نەگەڕانەوە بەدوامانە بەرحاڵ ئەوانەی کە بە سیارە ڕۆشتن لەبەرەوەی خەڵکەکە زۆر بوو مردمێکی زۆر بەسەر ئەو ڕێگەیەوە بوو ڕێگەیەکی بڵێن ئەسکەری بوو خەڵک بە پێکاپ کە ئەڕۆی باشتێک بوو لەوەی کە بە سیارە چکە سیارەکە لەبەر خەڵک نەیەتوانێت زۆر بڕات زۆربەی خەڵک بانزینیان پێنەما سیارەکانیان فڕێە جێب بوو قەمەرە بوو شتی تر بوو تراکتۆر بوو ئێترەوەی کە بڵێن سوتەمەنی پێنا ئەمە لەوێ وایە فڕیان بایەتە خوارەوە بەرحاڵ ئێمە تقریبا تا چوینە ئەو دیۆ بەرە و بڵین هاوار و هاوارە کۆن و ئەوانە ئیتر وردە ڕۆژ بوویرانی بوو بڵین بۆ بەیانی حەزبەی مانگ من جارێککە کاکتاڵبم بینیوە جارێککە بینیمە و پێم وتم کاکتاڵب یانی تۆ تاکیدی باوکمانم کاکە من ئەو هەموو ڕێگەی هاتم کەسی خۆمانەوە کۆرەوتی بە قوربانی چاوە بم لە چۆیان بینی وتی ئەوە تا منیش لە ماڵ و لە کۆمەڵی خزمی خۆم دوور کەوتومەتەوە و بەخوا کەسیانم نەبینیوە تاچی بەڵام من سوێنە بۆ خۆم کە باوکتم بینیوە بەڵام تو مەزە سوێنەکەی کاکتاڵب ناکەوێت لەبەرەوەی باوکمی لەوانەیە بە مردووی بینی بێت کە عومەری بە مردووی بینی بێت یعنی من ئەویان نازانم هەتا ئەمڕۆ لێم تکرار نەکرد بڵم کاکتاڵب تۆ باوکم و بینی سوێنە خوارد چۆن باوکم و بینیوە یعنی ئەویان نازانم بەڵام بەرحاڵ ئێمە کە چوینە ئەو دیۆ بەرەو هاوار و هاوارە کۆنەوانە ئیتر شکستمانە نابوو یانی نەمانەتوانی بڕۆین مانوو بوو بووین ئەو شەوە بەڕێگەوە بووین بەبێ ئەوەی خواردنێکمان پێ بێ بەبێ ئەوەی شتێکمان پێ بێ بەبێ ئەوەی هیچ لەم وەسەتە هێزە بەرەی کوردستانی نان بە ئێوە ئەگەێنێت هیچ نە یارمەتیتانەدا نە حتا سوتەمەنی بۆ ماشینانە تێدەکە وێسیاگەن هیچ نەوەڵا شاهدی ئەوە ئەدەی کە ئەمانە ئەو هێزەی کە ئیدعاءەکەن هاتن خاکی پێ ئازادکەن دەرگیرە شەڕیش نیەن و لە کنارە ئەم مردمەی کە هەراسان دەرچووگە و خەریکە ئەڕوات ئەمانە هیچ تدارکاتێکیان نییە بۆ گواستنەوەی ئەم مردمەوە دوورکردنەوەیان لە خەتەر لا ڕقمە ئەوەی کە ئێستا علمیان هەیە تەمامەن کە بۆم بە شیمیایی بەکار بریان بزانە من ئەم قسە بۆ ئەەکەم هێزە شەڕکەر هێزێکە هێزە گریلاس
لە مەدانە شەڕ هات کەسە دەرەوە تەکە وەزعیەتە شەڕ ئاشناس ئەمە نێت پێژی مردم ترسیاگە ئەمانیش ترسیاگەن نه فەرقە سەربازە شەڕکەر ئەمەسە من لە کابراایەکەم پرسیارێکا کە شەڕە ئەسڵەحە چۆنە وتی کاکی باوکم تا بەیانی تێئۆریت بۆ بێژم تا نەکەویتە شەڕێ 10 دقیقە نەکوژریای ئیتر ناکوژی تا 10 دقیقە نەکوژریای ئیتر ناکوژی داستانەکە ئەمەسە تماشاکە کاکەجان ئەو ئاشناس بە تەقە بە دەنگ پس ئەمە ناخوا بێژی ئەوانی ژەڵەژیاگن لە هیچ کوێیەکە تا ئەم دقیقە هیچ شاهدێ بە ئێمە گزارشی نەداگە کە بە شێوەی سازماندەهی بە قەراری سەرکردایەتی ئەمانە مەأمور بوون کە بکەونە یارمەتیدانە خەڵک بگۆزنەوە بە سەیارە بەرەو سنوور لە ئێران هیچ شتێک نییە و تۆی شاهدی ئەدەیکن نەبوو ناوەڵا من وەکەوەی کە خۆم تەڵام منەتوان بەس بە ناوی خۆم ڕخسەوانە من وەکەوەی کە خۆم بینیومە نە پێشمەرگەیەک یارمەتی مناڵێکیاوە نە پاسدارێک یارمەتی مناڵێکیاوە نە هیچ کەسێک لەوانە یارمەتی مناڵێکیان یا پیرەژنێکیان نابێ بیپەڕێنەوە لە شوێنێک و بۆ شوێنێکی کرد بەڵام ئێمە بۆ بەیانی ڕۆژی حەڤەی مانگ کۆمەڵێک پێشمەرگەمان بینی کە لە هاوار و گریانەوەوانەوە بەرەو بابڵین بەرەو هەڵەبجە ئاگەڕانەوە ئەو برادەرەی کە لەگەڵ مابوو ئەوی هەڵبەتە پێشتر پێشمەرگە بوو کاگۆشان لەگەڵ یان قسەی کردووانە ئێمە ئەوەی کە خواردنێک دەستمان کەوت بێ و تۆزێک بڵین گڕوتینی پیابین لە مەقڕەکانی حیزبی دیموکرات و کۆمەڵە کە بەجێیان هێڵا بوو ینی برنج و فاسۆلیایان بە گەرمی بەجێ هێڵا بوو تێگەی ئێمە تەقریبەن ئەتوانم بڵێم لەوەی ئیسفادەمان کرد کە عەقلی ینی عەقلیشمان ڕاوەسا بوو کە ئایا ئەمە کیمیایی پێوەیە ئەمە ژەهری پێوەیە ئەمە شتی پیا کراوە ئەمە ینی هەر شتێکە بەڵام برسێتێکە وای دەکرد بووین کە جۆمان لەو شتە نەدا من بۆ خۆم زەرفێک نان و شەکرم دۆزیەوە یان بە خێزانم وتمەوە هەڵگرە دەستی لێمەیە بۆ ئاخر دەقەگەر هیچ نەبوو بیخۆین ئەوە ئاخۆین هەر لەگرا ڕایگرە بڵێ پەیامی ئایەتوڵڵا خۆمەینی ڕەهبەرە ئێران دوای شیمیایەکەی هەڵەبجە دوای شیمیایەکەی هەڵەبجە ئەخبار پیرۆزیها و حماسەهای دلاوران ئیسلام نه تنها دل ملت ما که قلب همه مستضعفان و محرومان را شادمان نمود و صدام و حامیان و اربابان او خصوصا امریکا و اسرائیل را عزادار کرد. سلام خالصانه مرا به همه فرماندهان عزیز شجاع و رزمندگان زفرمند پیروز سپاه و بسیج و ارتش و هوانیروز و نیروی هوایی و جهادگران دلاور و گمنام و امدادگران و کلیه نیروهای مردمی و کرد ابلاغ کنید. سلامی من برسن به معنی کوتی. و سلام و تشکر ملت ایران را به مردم شهرهای آزاد شده عراقی که بدون اینکه حتی یک گلوله هم به طرف آنان و شهرهای آنان شلیک شود به او یک فیشک منطقاندوی بلو شهرکانیان با آغوش باز و فریاد الله اکبر از رزمندگان ما استقبال نمودند. به باوشکی کراو و بانگی الله اکبر هاتن پیشوازی رزمندگان ایمن برسانید و به آنها بگویید که میبینید صدام چگونه دیوانوار شما و شهرهایتان را بمباران خوشه‌ای و شیمیایی میکند، بمباران خوشه‌ای و شیمیایی میکند و خواهیم دید که جهانخواران چگونه در تبلیغات مسموم خود از کنار این پیروزی های بزرگ و جنایت صدام خواهند گذشت. توجه بکە ئێمە ئەوێنین کە ئەمریکا چۆن لە بەرامبەری ئەم پیرۆزی و ئەم جنایەتی سەدامە ئەگوزارێ پیرۆزی ئەمان سەرکەوتنی ئەمان جنایەتی سەدام تماشاکە تو لەگەڵ تەوەجۆهەکەی خۆمەینی ئەسڵ بەلای و مهم نییە مەردەمەکە مردگە ئێژێ تماشاکەن سەدام جنایەتکارە وەکو شێت پیاگە کوژێ ئەوەی کە ئێژێتی بۆم بە خوشەیی دیارە بۆم ناپاڵم نییە خوشەیی بۆمبێکە کە هەزاران بۆمبی واتیا وەکو ڕۆمانە کە فڕێ ئەداتە خوارەوە لە بەرەوەی خەڵک بکوژێ ئەوێت و 1000 پارچە. ئایەتوڵڵا خۆمەینی هەڵەبجە اتفاق کەوتگە تەبریکێکی سەرکەوتنانەیەژێ بە ڕەزمەندگانی ئیسلام
تشکر ئەکا لە ئێوە وا بە ئەڵڵاه وەکبەر ڕووی ئەستەقباڵیان و بە ئێوەیەژێ سەرکەنها سەدام ئیسرائیلیە ئەمریکاییە لە کاتێکا خۆی ئیسرائیلیە خۆی ئەمریکاییە دەوڵەتە ئێران تەوەجۆکەی و ئێژێ هایتە ئێستا غەرب ئیتر باسە سەدام ناکا وتەبیعەتەن غەرب باسی سەدامی نەکرد ئەوانیش چۆریان کرد ئێستاشی لە ئایەتوڵڵاه خومینی پرسی ئایەتوڵڵاه خومینی تۆ ئەم سەرکەوتنە گەورەی سپای ئیسلام بۆ سپای ئیسلام چۆنی کرد بێ ئەوەی سەدام حوسێن حەملە بکە تەوەجۆکەی تۆ لەگرا ئەم پەیامانە کە ئەخوێنیت و بە نەتیجەیەک ئەگەین نەتیجە ئەمەسە بەرنامە یاڵەتی متحدەی ئەمریکا عێراقی مەجبور کردگە تەکە ئێران سڵحکە عێراق نیە لە وەزعیەتی زەعفە عێراق وا لە وەزعیەتی قودرەتە وەلی ئەمریکا ئەدا لە سەکۆ نەفتیەکانی ئێران اختار ئەدا بە سەدام حوسێن کە ئێشێ ئەم شەڕە ڕابوەسێنن معاملەکە ئەبێ بە خەڵەبجە هێزە کوردی کاریەوە سەر خەڵکی هەڵەبجە ڕابگرێت تا بیکوژن شاید یەکێک چێوە تۆ شاهیدە دێژی من نەیەک ئێرانی نەیەک پێشمەرگەم نەدیگە نانێ باتە دەستی مناڵە چ ڕسێبەوەی کە کەسی بواتە دەرەوە چ بەڕسێ بەوەی کە بنزین کاتە ناوی پیکاپەکانی خەڵک تا خەڵک دەرچێ کاکە پیکا بخۆت نادێ خۆ بنزینە تەزبیری بەمان بۆ کوێ ڕۆی خۆ ناڕۆی بۆ سامڕا خەڵەبجێ وەستاوی و تەواو پردەکەی زەڵمی شێتەقان دەسۆیژی بە بیانوێەوەی کە نەوادا جێشە عێراقی بێت حەج وەخەڵ جێژی عێراقیە نایێت و تۆ درۆ ئەەکەی فقط تۆ گەرەکتە خەڵک نەڕوات دروستە کاک مستەفا تۆ شایدی ئەمانتەدا من دەست بەرزەکەمەوە وەکو کابراڵێت ناڵم ئەوەی کە خۆم بینیوە ینی من نەقم نییە کامەران شتێکی بینی بێ کاکدانا شتێکی بینی بە مامۆستا شتێکی بینی بێ یارمەتیان لە شوێنێکەوە بینی بێت بەڵام من وەکو ئەوەی کە خۆم بۆ خۆم شتێکم نەبینیەوە کە لەوەی هێزی پازدار و هێزی پێشمەرگە یارمەتی خەڵک بن نەبینیەوە یعنی بە هیچ شێوەیەک و ئەوەش کاڵێم حیزبی دیموکراتەوەوانە خۆیان نەبوون لەوێ هەڵبەتە مەقڕەکانیان چۆڵ کرد بوو ڕایان کرد بوو نازانم تێکەڵی پێشمەرگە بوون تێکەڵی ئێران بوون تێکەڵی عێراق بوون ئەوەیان نازانم بەڵام مەقڕەکانیان مەقڕی ئەوان بوو جلوبەرگ و تەنانەت فیشەک و چەند شتێکیش لە مەقڕەکانیانە بەجێما بوو ئەو خواردن وشتانەی کە هەیان بوو ینی ئێمە وەکو خواردن ئەوانەمان بەکار هێناوە کەمپۆتی تیا بوو کۆمەڵشتی کەی تیا بوو بەڵام لە ناو قەوسێکە دوای تقریبا ئێوارەیەکی درەنگی ڕۆژی حەڤەی مانگ یەک سەیارەی پازدار ڕاوەسا بوو جێبێک بوو کۆمەڵێک کەمپوتی یا بوو بە کۆمەڵی خەڵک لە ناو لە دەوروبەری گریانە ئەو ناوە بوو وابزانم کۆمەڵێک کەمپوتی یا بوو بە خەڵک ئێمە دوو کەمپوت لەو کەمپوتانەمان بەرکەوت من دانێکیانم هەڵپسڕی ئەو کوڕەی ژنبرام دانێکیانم پسر بەڵام تیارە هاتبوو قەسپی کردبوو ساروغێکی یا بوو لە یەکێک لەو شوێنانە تەسیری لەم کوڕەی ژنبرام کردبوو تاسیری لێ کردبوو کە کەمپوتەکەی خوارد ڕشانەوەیەکی زۆر ڕشایەوە ینی بە شێوەیەکی زۆر ناتەندروست ڕشایەوە ینی ئەگەر ئەو ڕشانەوەی نەبووە لەوانەیە بمردایە لەوانەیە ئەو بۆمبی کیمیاوی لەوێ تاسیری لەو کرد بچکە ئەوان پێش ئێمە گەشت بوونە ئەوێ ناڵم کە لە یەکدا بڕێن دوایی یەکمان بینیەوە ئێتر ئەوەی کە ئەڵێم ینی ئەو کەمپوتە ئەوانە یایەنە بە خەڵک بەڵام فادن لەوانەیە لە شوێنێکی کە هەمسان یارمەتی خەڵکیان نابێ ئەویان نازانم بەڵام من ئەڵێم وەکەوەی بۆ خۆم بینی بێتم نەمبینیەوە بەڵام ئەو دوو کەمپوتە ئەڵێن کە ئەو گوای ئەو سیارەیە ئێمەش بینیمان کە یارمەتی ئەو کۆمەڵە خەڵکە یاوێکێک لەوانە ئەو کاکبرامی حاجی حەمبۆر بوو لەگەڵ کوڕێکی برادرمە بەختیاری ناو بوو ئەوانشمان بینی ئەوانش لەو کەمپوتیان وەرگرت بوو کە پازارەکان یابووی پێیان ئێتر شتێکی کە ئەگە بڵێ هێزی پێشمەرگە و هێزی چەکداری خۆمان بە هیچ شێوەیەک نە ئیسلامیەکان نە چەپەکان نە ڕاستەکان من نەمبینیەوە وەکو خۆم و پێشمەرگەشم زۆر کەم بینی ینی لەو مەسافەیە کە ڕۆین چەند پێشمەرگەیەک زیاتر کەسی کەم نەبینیەوە ینی ئەوەی کە وەکو جەناب بڵێ قواتێکی زۆر گەورە و لەشکرێکی بەو شێوەیە بڕوا بکە ینی بەو ئەندازەیە نەبووە ینی نازانم تۆ هەتا خەڵکی هەڵەبجە قسەکە بە شکل لێ بڕم لە بیدایەتەکانی ڕۆژە ینی ئەیانوو ئەگەر شەڕ وابێ خۆ هەموو وڵاتێک دەتوانێت شەڕ بکات ینی شەڕ بە 6 کەس چۆنەکەوە نیە ینی ئێمە شەڕی بڵێن جەبهەیەکی بچووکی پێشمەرگە هەبووە مەسەڵەن 30 پێشمەرگە پەلاماری بڵێن قواتێکیان ناوە بەڵام ئەم شەڕە
و ئەم هەڵەبجەیە کە گیرا و کە بەو شێوەیە بوو نازانم یعنی نییە جوندەکان هەموو خافر بوون بە ئاسمان ئافرین چیان لێ هاو نازانم ینی بەڕاستی هەنێ هەمووینەی کە جەناب ئەزام کە تۆ قسەی خۆت نییە قسەی ڕۆژنامەیەکە یا قسەی تەلەڤیزیۆنێکە تۆ قسەی خۆت ناکەی قسەی سپای پاسدارانم سپای پاسداران و یا بڵێن حکومەت هەتا تایارەیەک لە تایارەکان کە کەوتە خوارەوە و سایقەکەی لە تەلەڤیزیۆنی ئێران کە دوایەوە ئێمە گەشتینە بڵین مەکتەبەکانی ئێرانوانە و سایقەکە مقابلەیان کرد ئێمە کوڕێکمان لەگەڵا بوو حەمەی شێحەر بەڕەحمەت بێ ئیسان مردووە ئەو فارسیەکەی باش بوو چونکە چەند ساڵێک لە ئێران بوو بانگیان کرد خەڵکەکانی خۆماتیان کاکە حەمەوەرە تەرجمە بکە و تەلەڤیزیۆنە و سایقە پیشانات یعنی سایقە خۆی کە ئێوەڵێن ئەمە نەفەری هەڵەبجە دەرچووە ئێماگە لە عێراقیش بوونایە ئەدامەکرێن ینی ئەو بۆ لە عینەکە بۆی لە بیرن نەچێت شکەوتی ئێمە وا چیمایمان لە هەڵەبجەیە وا قسپی هەڵەبجەمان کردووە کە هەڵەبجە تەنانەت چۆلەکەشی دەرنەچێت ئێوەڵێن 50,000 60,000 کەس ئازاد بۆ لە هەڵەبجە بۆ ئێمە جێگەی سەرسوڕمانە ینی شتیوانیە ئەمە سایقی تایاری عێراقی کە گیرا بوو ئەوە درۆکە ئەزانی بۆ درۆکە تۆ ئەگەر قستی خەڵکی کوشتنت هەبێت زۆر ئاسانە چوار هەلیکۆپتەر بنێ بەقایانەوە وەختی ڕەوەکەن بە هەر بە تیربار بیان کوژی هەر بە تیربار بزانە من عەرزم کردی ئینسان ئەقلی هەسخۆ ئەمانە گەرەکیانە خەڵک بکوژن بەڵام نیان گەرەکە هەر 70,000ەکەیش هەرچی مشتمان گرتی تەبیعەتەن و ئێشەیش بمبی شیمیایی وێ تا خەوفەکە زیاتر وێ خەوف دروستکەن بۆ خاتری ئەفکاری عمومی ئەو بمبی شیمیایی و شارێکی کوشتگە و تەوەجۆکەی بۆیە تەسویری عومەری خاوەر دروست ئەکەن بۆیە هەنێ تەسویر مخابرە ئەکەن و بڵاوی ئەکەنەوە تەبیعەتە من ئەلبەتە وای بۆ ئەڕۆم وەگەرنە هیچ تەوجیهێکی نییە هیچ تەبیعەتەن لە شەڕیشە گشتی دیعایە گشتی درۆیە ینی دەوڵەتە ئێرانی حەچیەکی ود درۆ دەوڵەتە ئێرانی تەمامی ئەمەلیاتانەی خۆی بە سەرکەوتو ناوبردیێودا دەرکەوت کەربەلای 5 و کەربەلای 6 کاول بوو لێودا دەرکەوت خەڵخاڵی داوای کردگە لە فتح فاوە کە یحیا ڕەحیم سەفەوی و محسن ڕزایی و عدێ لە سەرانە سپا ئیعدام بکرێن بۆ ئەمە لێو دوای دەرەکەوێم دیعایە درۆزنانە مەبەستی ئێمە دقیقە نەمەسەکە ئەم شەڕە نەمایشێ لە شەڕە تەبیعەتەن تۆ لەگرا بۆت مهم نییە 1000 سەربازە بمێ 2000 سەربازی شێ بمێ 5 شێ بگیرێ مهم سەر ئێوەسا کە تۆ بە مەبەستەکە ئەگەی و مەبەستەکەی شەوەسەم خەڵکە تا ئیستە حاڵینەوەگە ئەم کۆمەڵەمە ئاساتی کە بە چاو دیگەسی بەرەو کوێ بە دیگەسی و قرار بووگە چه اتفاقی بکەوێ و ئمڕۆ کێوا لە پاڵی دەسیا بە شاهدی ئێوەمانان تا ئەم دقیقە بۆ ئێمە دەرکەوت ئەوەی کە پێژن بەرەی کوردستانی هیچ ئیرادەیەکی لە خۆی نەبووگە ئەوەی پێژن بەرەی کوردستانی تەنیا کارکردی ئەوە بووگە خەڵک بێڵێتەوە لە شار حتا ئەتوانێت حتا ئەو جێگە ئەتوانێت خەڵک بێرێت و تا دقیقەی آخر بەرەی کوردستانی هیچ بەرنامەیەکی نەبوویت بۆ ئیدارەکردنی شار بووگە نە بۆ تەمینی شار بووگە نە بە بەردەوامکردنی ژیان لەو شارە بووگە کاکە تۆ گەرەکتە ژیان بەسەر حکوومەت لەسەر شارێکۆ بکەی ئیشێ بیر لە بەردەوامی ژیان لەو شارە بکەیت تۆ بیری هیچ کام لەمانە نەکرد بگەسەوە هیچ کام لەمانە و ئەم تەنیە و نە خیتابت داگە نە کاغەزت داگە تۆ نەشایدیە دەی و نەشایدانێکی تر ئەم شاهیدیە دەن ولا پڕێکا تۆ ئیدعاکەی ئەمە کارەساتە یعنی حادسەیەکە تۆ خەبەر لێنەوە لە کاتێکا تۆ تەمامی پێشمەرگەکانە ماسکیان بووگە دەرزیان بووگە و تۆ ئاماری 70 پێشمەرگەت نییە کاکەس 5,000 خەڵک ژیاگە خۆت ئێژی 5,000 دەی ئێشەی لەم 5,000 سەیش پێشمەرگە بەشی تۆ کەوتوێت بۆ نەکەوتکە مەگەر تۆ ناژی سەدام حوسێن پشینایی دا لە شارەکە لە بەرەوەی پێشمەرگەی تیا و پاسداری ئێرانی تیا و دەی تۆ ئاماری 400 پاسداری ئێرانیت نییە لە بینی 5,000 خەڵکی هەڵەبجا بە شیمیایی کوژریابی تاک نییە ئەمە تۆ ئاگاداری و تۆ کارت ڕۆڵت هەر ئەوەسە بزانە ئێران احتیاجی بە هێزە 400 نەفەریە تۆ نییە تۆ تەنیا یەک کارتوانی کتە بکەی میتمانە بە خەڵکی هەڵەبجە بی کە مەعامڵەوە کو دوژمنتەکی دەوڵەتی ئێرانانەکە حداقل وەسە معامڵەی بکردایەت گشتی دەرەچوو بەرەو سلێمانی چۆڵیە کرد خۆی ئەدا بە من حکوومەتی بەعسا ئەو ئێران هات بەرگریمان لێ بکە وەلی تۆ بەناوی پێشمەرگاتی کە من ئازاد یەکەم لێدا خەڵک بەرەدەی کەچی لە ڕەوەکە تۆ بە شێوەی سیستەماتیک و بە شێوەی قەراری بەرەی کوردستانی
یارمەتی خەڵکەکە نادەی ئەمەی کە ئێستا موسیبەت لێداگەوە تۆ ئیژی بێخەبەر وی وە تۆ ئیژی کارەساتە تۆ لەگە هیچ کارێ ناکەی هیچ ئەقدامێ ناکەی تۆ ئێشێ ڕەهبەریەت زمانێ دەرەکەوێت مرکزی فەرماندەهی وە ستادە فەرماندەهی زمانێ دەرەکەوێت دەست بەجێ بڕیار بدات دەست بەجێ وەختی تۆژی بەرەی کوردستانی ئەمە ستادی فەرماندەهی هەست وانە سەرکردایەتی فەرماندەهی هەست و ئێشێ دەست بەجێ بتوانێت قەرارات باتە دەرەوە قەرارات نادرێتە دەرەوە خۆ جەنابەت تا ئەم دقیقە خەریکە مشاهدیە دەی کاک مستەفا ئێوەیشێ ڕۆژانی تریش بەشدار بن کە ئێمە بە وردی بێنە سەری و متعاسفانە یەکەم جار وای لێ هات ئەخیر کە لە ئەمم گەرەکمە ئێوە بۆ منی جەمەوە بکەنەوە بە بڕوای جەنابەت بۆ کەسێک لەو شارە بووی ئەمانەی کە نەقڵ کرد بە چاوە خۆت دیکتە ئەمەی کە من ئێستا بۆ جەنابەت تەحلیلم کرد ئەقڵە ئەیگرێت قبولی ئەەکەی واسە یا جۆرێکی ترە بالضبط ئەوەی کە جەناب دەڵێ لە 100 وایە ینی لە 100 لە زۆربەی قسەکانتە لەگەڵتان یانی ئەگەر نەمزانێت دیبیتەکان بەو شێوەیە بڕوا کە ئامادە نەبووم کە بێمە پێشەوە هەر ئەسڵەن وشەیەکیش بدرچێنم من پێ دەڵێم ئەڵێم تەلەڤیزیۆنی مێتیڤی بە درێژایی چەند ساڵ محاولەیان کردووە لە ڕێگەی چەند کەسێکەوە کە قسەم لەگەڵا بکەن بەڵام ئامادە نەبووم قسە بکەم تێگەی ئیساش من بە کامەرانی برام بە کاکداناشم بە کاکڕێبواریشم وریانی من ئامادەم هەموو شتانێک کە خۆم بینیومە یا هەموو شتانەی کە ئەیزانم دەربارەی هەڵەبجە و بۆ هەڵەبجەوە لە دوای شاشتی کە هەیە کە ئێمە مامجلالمان بینیوە لە دوای چەند بڵێن لە ساڵی 89 کە هات لە کرماشان قسەی بۆ کردین و هەندێک شتی و دەوانە لە دوایە باسی یەکەم چەند شتێکی کە لە ناو ئۆردوگا لە ئۆردوگا چی بەسەر ئێمە هاتووە یعنی ئەوەی کە لە ئۆردوگا بەسەرمان هاتووە ئەوەی ڕژێمی ئێران بەرامبەر بە خەڵکی ئۆردوگاکان کردوێتی هیچی کەمتر نەبوو لەوەی کە سەدام کیمیاوێکی پیاکردوین لە ڕێگەی خواردن پێدانەوە لە ڕێگەی ئازوقەوە لە ڕێگەی کۆمەڵشتیکەوە دوای مەجلیسی ئالای عێراقی کە لەوێ بوون ڕۆژانە ئەیان کردە سەرمان ئەهاتن تێگەی بەناو شەرەف و ناموسمانە ئەگەڕان کە من بۆ خۆم یەکێک بووم لەوانەی کە بەرەنگاریان وەساومەتەوە لە ناو ئۆردوگاکانە بەشایەتی خەڵکی ئۆردوگاکان کە لەوێ بوون ئەو ئۆردوگای سنگوڕی کە ئێمە لێ بووین لە بیدایەت لە ئۆردوگای کەنگاوەر خەڵک کوژرا ینی مامۆسا ڕەسوڵێک لەوێ کوژرا و چەند مامۆسایەکی کە کوژران ئەوانە هەمووی هەڵەگرین بۆ دیبێتی دوایی کە ئێمە لە دوای کارەساتی هەڵەبجە و هەڵەبجە ئەوەی کە بینیمان و ئەوەی لە هەڵەبجە ڕۆژ ئەوە جزئێکی زۆر زۆر بچوو بوو لەوەی کە ئەتا ئەم دقەیە من لەگە جەناب تاقساکەم درست ینی کارەساتی هەڵەبجە هەرەوە نەبوو لەوێ ئەو بڵێن ئەو زوڵمەی کە لە هەڵەبجە کراوە ئەوە زوڵم نییە من 10 ساڵە کامەرانی برامم نەبینیوە مەسەلا ئەوە زۆڵم نییە ئەمە جینۆسایدە کاکە زۆڵم فەرقەکە ئەمە جینۆساید هەچیەک بیانی من چەند ساڵە مەسەرەن کاکدانام نبینیەوە کاکدانام بینیوە لە هەڵەبجە بڵێن ماوەیەک بۆ یەکوین بەڵام یەکێکی وەکو کاکڕێبوار ئەو بۆ تقریبا 33 ساڵە هەڵەبجەوای لێ هاتووە ئەتوانم بڵێم 35 ساڵە من کاکڕێبوارم نبینی وەکو بینی کەسمە ینی پشتمە تێگەی ینی ئەمانە هەمووی ینی هەمووی ئەو جینۆسایتەیە کە بەسەر ئێمە هاتووە بۆیە ئەڵێم ینی یەک فرد نابێ ببێ بە ڕەمزی ئەم شارە من وەکو تاکە کەس ئەگەر محاربەی ئەو شتە بکەم ئەیکەم سیکە من لە هیچ ئینێکی خۆمە تەنانە مینومنتی هەڵبجەشم بە قودس نزانیوە ناشی زانم هەرگیزیش بە قودسێتی خۆم و شەیدەکانمی نازانم ئەو قەبرستانێکی کە دروستیان کردووە وەکو ڕەمزێک دروستیان کردووە بڕوا بکەی یەک جار چوومەتە ناوی ئەویش بە سوێند و سوێنخواری کۆمەڵێک خزم و ناسراو کە هاتوون و تەکلیفیان لە کردوم ڕۆشتم بۆ ئامادە نەبووم بڕۆم ینی تێگەی ینی هەندێک شت هەیە لەسەر هەڵەبجە من هەموو کاتێکە ئێڵێم هەموو کاتێک ئێڵێمەوە ئەبێ لە فەردێکی بچوکی هەڵەبجەوە هەتاکو جەلات تاڵەبانی کە لە گۆڕەکە ئیستا بیان هێنە دەرەوە دانە بەدانیان محکەمە بکرێن دانە بەدانیان من حەزەکان لە یەکەم کەس لە منەوە دەست پێ بکەن چکە ئێمەش خۆمان مخەسیرین ئێمەش خۆمان تاوانبار بووین بەرامبەر بە هەڵەبجە هەرەوەی سا کە جەنابت وتت ینی هەڵەبجە ئەو هەموو شەهیدەیە ئەو هەموو شتە بوو دایان هەزاری وەکو باوکی من کە نەیتوانی و هەڵەبجە بەجێ بڵێ لەبەر کوڕەکەی فیرارە لەبەر براکەی فیرارە لەبەرەوەی کچەکەی نازام نایکرێ بووی ینی ئەو خەڵکە هەمووی کە کوژرا خۆ ئەیتوانی کاکە 2 ڕۆژ لەوە پێش هەمووی بڕۆ بۆ سلێمانی ینی بە پێش بێ بڕۆن بۆ سلێمانی بەڵام خەڵکەکە جیرۆدەی دەستی ئەو فیرار و ئەو خەڵکە بوون کە البته کاک مستەفا دووبارە لەگرا خەریکی کێشەی دروزەکەی خەڵکەکە خیتاوێکی مستەقیم نییە پێیان بێژێ چۆریکەن
تەوەجۆ بکە ئەمە کە دانیشەوە حەچ ناقۆمێت و عێراق چارە ناکا و نەوەڵڵا و سەرکە ئەمەسە کە بزانە من خۆم حەز ناکەم تەکان بخۆم حەز ناکەم ماڵەکەم بەجێم بێڵم و جێگەم گەرمە و وامە لای مناڵەکانم و ئاخۆ دەخەڵەتێنی ئێژێ کاورە دەستنوێژی گرتو و پشیلێ دای بەلایە ببەخشە سەگێ دای بەلایە تەبیعەتەن دەستنوێژەکە ئەشکێ کاوراوتی ئینشاءڵڵا پشیلەیە کاکەگیان ئێمە دایمەن گەرەکمانە بێژین ئینشاءڵڵا پشیلەیە یەکێکمان گەرەکە محکەم تەکانمان بات تۆ وێنێ هێزی کوردستانی و کارە ناکە هێزە کوردستانی خەریکە خەڵکە خەڵەتێنێ ئەوە ئێمە هاتکن و کەس و کارمان واتیا و حتا کارەکە تا ئەو جێگە چووگە کە پێشمەرگەهای سادەیش خەریکن ئەم کاراکەن تەوەجۆکەی ئەمەی کە تۆ بێژی خەڵکەکەی توانیوە دەرنەچوو خەڵکەکە لە پشتی کامە ئیتمینان دەرنەچوو ئیتمینانێ لە گرا مەوجودە من قسەیەکە کە مێژم دەرچوو ئەژێنە دەرمەچۆدانی مەبەستەکەی من ئەوە بوو کە وەکوتم چەندینی وەکو باوکی من کە جیرۆدەی دەستی سێ کوڕی فیلاری بوو یعنی چەندین عایلە لە هەڵەبجە کوڕیان فیلار بوو کەسیان فیلار بووە نەیانتوانیوە بڕۆن یعنی خۆ باوکمی توانی بڕۆن خۆ بڵێ ماڵی مامەکەم ئەیانتوانی بڕۆن ماڵی خاڵەکەم ئەیانتوانی بڕۆن ینی قەسم لەوەیە کە یەکەم ڕۆژ کە پێشەوەی پێشمەرگە بێ پێشەوەی کەس بێ هەر لە یەکەم شەوی یانزەی مانگەوە کە هەڵەبجەوە بوو خەڵکی توانی ڕاکات ئێتر بە هەر وەسیلەیەک بێ ئەیتوانی بڕوات بەڵام وەکو پێم وتی خەڵکەکە ئێمە کە فیدار بووین ینی لە نظامی عێراق فیدار بووین ئێمە نەمانەتوانین بچینە سلێمانی من ئەوە تێگەیشتم کاک مستەفا من چارجی مۆبایلەکەم خەریکە تەواو ئەوەیە 3% ماگە بڵێ هەر لەگرا ڕایگرین تا بەر لەوێ بکوژرێتەوە بێ هیچ ماڵاواییەک هەر لەگرا ڕایگرین بۆ دیبیتەکانە ئایەندە هەر وەختێک جەنابە وەختە بوو بەیانی دوو بەیانی من بەیانیش وەختم هەیە و ئەم هەفتەیە ژێتەوە بڵین بەیانیان کارەکەم بەشەوە هەر وەختم هەیە هەر کاتێک ئەفەرمووی من خزمەتام ئازێتمان نای وەختمان گرتی چاو ماچەکەین لەم دوورە و ئیشەڵا سەرکەوتوو بیت و من حەزەکەم خەڵکی کێش هەبێ وەکو ئێمە بێت قسە بکات بۆی ئێمە هەر چۆنەڵێ نەبینە بەستور لە سکری هەموو شتێک و هەر ئێمە بین با ئەو خەڵکەش بێت لە پێشی ئێمەوە شت بڵێ ئێمە چینە دواوە بەڵام حەزەکەم لەو خەڵکانێکی کە قسە ئەڵێن کە کۆمنتی ناشیێنووسن با ئەوانیش بێن گفتوگۆ بکەن و ئێمە بخەنەوە بەدرەوە مەسەڵەن من ئاجرا یەک ئیشارە ئەم بە کاکتەها کە ئێمە کاتی خۆی لە تەلەڤیزیۆنی مێتیڤی قسەمان کرد زەلامێک لە ڕانیەوە قسەی بە ئێمە وت قسەی بە من و برایەکەم وت لە تەلەڤیزیۆنی مێتیڤی کە بەیانەکە قسەمان کرد وتی ئەوانە درۆکن ئەوانە خەڵکی هەڵەبجە نین ئەوانە درۆزنن وەرن بچن هەڵەبجە ببینن کە چەند جوانە کە چەند بینای جوانی تا دروست کراوە کە چەند خزمەت کراوە با بچن بیبینن ئەمانە درۆزنن ئەمانە خەڵکی هەڵەبجە نین کاکتەها من لێرەوە چاوی ماچەکەم کە ئەو بە تەلەڤیزیۆنی مێتیڤی کۆنتاکتی گرت و قسەی کردوتی با ئەوانە قسە بکەن ئەوانە خەڵکی هەڵەبجەن ئەوانە ڕاستەکەن من خۆم تازە لە هەڵەبجە هاتوومەتەوە هەڵەبجە هیچی بۆ نەکراوە و منیش پێم وت بۆ کاکەی وتم بڕۆ بە کامێرە جوانەکەت ڕسمی هەڵەبجە بگرە و بینێرە بۆ مێتیڤی هەر ئیسا ئەم ڕسمی واقعی هەڵەبجە بگرە و بینێرە بۆ مێتیڤی بزانین چی بۆ هەڵەبجە کراوە من باسی 2004 و 2005ەکەم بڵێ ڕاستە فەرمێ چی بۆ کراوە حەزیەکە بیگرنە سەرتاپای تەڵا سەرتاپای بگرنە تەڵا مادام دەسە لەو جنایەتە بووگە ئشی وەکو جنایەتکار بە حاکمە بکرێ هەر قەسری تەڵاتان بۆ دروستکەن ئەو خۆ گەڕێتەوە نە ئەو عشقا گەڕێتەوە نە باوک پڕەوێتەوە نە ئەو حاڕینە کە کریاگی نە ئەو کەرامەتەکە لێت ون بووگە نە خۆیەکە لێت ون بووگە کاکە جنایەتە ئەم چتم بۆ بکەن ئەمە زوانە ئینسان نییە ئەمە بە کالاکردنە ئینسانە ئینسان بکەی بەڕ و ماڵات و حیوانات و خەسارەکەی بسێنی سەر حیوانم مردگەیشە بۆ میبسێنی تو کاکە ئەمە ئەدەبیاتە ئینسان نییە ئەتوانێ ئەدەبیاتە حیوان و کاسبی کردن و ئەمانە بوێت بارسوورەت ئەمە خودی حیزبەکان ئەمەیانە کردگەسە مۆد و ئەم خەڵکە هەر تکراریە کات و قەرەب و پول و قەرەب و پول و ئەمانە کاکە من ئەوە تەواو ئەختارە ئاخرە شەوەکانی کەینەوە ناودی بێت و ئیشەڵا بەردەوام حتمن با قەت نەبێ هەروە باش شەو باش